کتێبی پەتاتە خۆرەکان لە نووسینی فەرهاد پیرباڵ، خوێندنەوەی شیماڵ خەلیل، کارە دەنگەکان ئومێد فەریق. پەراوێزەکانی ئەوروپا. سەعات 4:30 بەیانی بوو لە ناوجێڕە پێبوومەوە، جەنتاکەم پێچایەوە و بەرەو وێزگەی شەمەندەفەری نۆرپۆرت 1 ڕۆیشتم. بلیتی چوون و گەڕانەوەم بڕی و یەکسەر بەرەو سکاگن بەڕێکەوتم. کە نزیکەی 28 سەعات بە شەمەندەفەر لە کوپنهاگنەوە دوور بوو. 16 سەعات زیاتر بوو لەسەر نان خواردن، لەسەر توالێت، لە کاتی دەم و چاوشتن، لە کاتی پیاسە. بەردەوام بیرم دەکردەوە بچم یا نەچم، بچم یا نەچم. لە کۆتاییدا بڕیارمدا بچم. خۆم وەک ئەو کوڕە کەچەڵە ئەفسانەیە دەهاتە بەرچاو کە دەچێ دەرمان بۆ چاکردنەوەی کوێرایی چاوی دایکی دەهێنێتەوە. بوونا ئامانجی ئەم چوونەم لەمەش گرنگتر و پێویستتر دەهاتە بەرچاو. لە دەرگادانی بەهەشتێک بوو، کۆتایی هێنان بوو بە مەرگەساتێک. ڕزگارکردنی چارەنووس و ژیانی مرۆڤێ بوو، تەنانەت دوو مرۆڤ. سوپاس. کوردۆ جگەرەکەی لێ وەرگرت. جەنابەت نیگارکێشی؟ پیرەژنەکە ئەم پرسیارەی لە کوردۆ کرد. نەخێر. ئەدی کەواتە زۆر جوانە. ڕوخسەتم دەدەیتێ سەیری ئەم خەتانە بکەم، ئەم خەت و نیگارە قشنگانەی ناو ئەم دەفتەرە چین؟ کوردۆ لە هەموو قسە دانمارکیەکان پێی نەدەگەیشت. ڕوخسەتم دەدەیت بە ئینگلیزی قسە بکەین؟ بەڵێ، بێگومان. ئۆ دانمارکی باش نازانیت. لە جەنابتم پرسی ئەم نیگارە جوانانەی ناو ئەم دەفتەرە چین؟ ئەمانە نیگار نین، نووسینن، نووسینی کوردین بە ئەلفبێی عەرەبی. بمبورە لە شاگەشکەی خۆمە کە بەم خەتە جوانانە پێدەکەنم. دڵم بە جوانی ئەو کالیگراف و نیگارانە زۆر دەکرێتەوە کە تۆ دەڵێی نووسینن. کەواتە نووسینی ئێوە زۆر سیحراوی و نەریە. ئەم جوانیە لە نووسینی ئێمەدا نییە. تۆ چەند ساڵە لێرە پەناهەندەی؟ ساڵێک و 8 مانگە. لەکوێ دەژیت؟ لە کۆپنهاگن. تۆ نیگارکێشیت خانم؟ بۆ خۆم ڕسم دەکەم. هەر بۆیەش ئەم خەت و نووسینە سەرسوڕمێن و جوانانەی ناو دەفتەرەکەت سەرنجیان ڕاکێشام. کەواتە تۆ کوردی؟ بەڵێ. خۆشحاڵم بە ناسینت خانم. ناوم کوردۆیە. بێرگیت. من هەواڵی ئێوەم تەنیا لە ناو ڕۆژنامەکاندا خوێندۆتەوە. ببوورە ناوی بەڕێزت؟ بێرگیت. کوردۆ لێی پرسی. چ جۆرە ڕەسمێک دەکەیت خانم؟ ڕەسمی تەنیایی تاقە بابەتێکی ڕسمکردنی منە. تۆ حەتمەن حەزت لە ڕەسمە. ژمارەیەکی زۆر لە برادەرەکانم نیگارکێش بوون و لەگەڵیاندا ژیاوم. دڵم زۆر بە ڕسم دەکرێتەوە. ڕاستیەکەی زیاتر لە ناو کتێب و ئەلبوماندا ڕسم دەبینم. من نیوەی زیاتری تەمەنی خۆمم بە ڕسمکردن بەسەر بردووە. ئەم 5 زەرد هەڵگەڕاوانەم دەبینی، هەموویان بە ڕسمکردن ئاوەها چرچ و لۆچ هەڵگەڕان. تەنانەت چاویشم هەر لە سۆنگەی ڕسمکردن ئاوەها کتوپڕ کوێر بوو. پیرەژن بەدەم پێکەنینەوە بە خاکەڕایی و بێگوناهیەکی مناڵانەوە چاویلکەکەی کردەوە چاوی. بەڵێ جەنابی خۆشەویستم. لەوانەیە زۆر پێشانگەت کردبنەوە. هەرگیز نەشم داونەتە هیچ گەلەریەک. بۆ خۆم تەنیا بۆ خۆم ڕەسم دەکەم. کوردۆ لێی پرسی. کیرکگارد دەناسی؟ کێ؟ کیرکگارد. ئۆ کیرکگۆرد. دەیپەرستم. تۆ چۆن دەیناسی؟ هەندێک لە نووسینم لەبارەی خوێندۆتەوە. بەڵێ ئەوە ئێستا زانیم بۆچی لەم دەم و دەستەدا کیرکگۆردت بیراتەوە.
ژیان و هونەر و چارەنووسی من بە تەواوەتی لەوەی ئەو ئەچێ. من و کێرگۆرد بە تەواوەتی تامۆخی ئێسقانمان دانمارکین. دانیمارک ئەمەیە، تەنیایی، تەنیایی، تەنیایی. و یەکەیشی ئەمەیە کە وتم من تەنیا ڕەسمی تەنیایی دەکەم. کورد و لەناو فارگۆنی شەمەندەفەرەکەدا بە تەواوەتی خۆی و هەموو شتێکی سەفەرەکەی و ئامانجی سەفەرەکەی بیرچۆوە. کونج کۆڵانە بە پەرۆشەوە کەوتبووە ناو ئەم گیرۆگرفتە سەرنجڕاکێشانەی ژیانی پیرێژنەکە. بە تایبەتیش لەبەر ئەوەی ئەمە یەکەم جارێ بوو لە ژیانیدا کە گفتوگۆیەکی لەم شێوەیە لەگەڵ مرۆڤێکی دانیمارکیدا بکات. بۆیە حەزی دەکرد درێژە بە گفتوگۆکان بدا. ڕاستە من تەنیا ساڵێک و 8 مانگە لە دانیمارکم، بەڵام وا تێناگەم دانیمارک ئەمڕۆ هەمان دانیمارکی سەردەمی کێرگۆرد بێت. ئەوەی تۆ ئێستا دەیبینیت شێوەی دەرەوە و ڕوخسارەکەیەتی. تۆ نەتوانیوە بچیتە ناو بنج و بناوان و ناواخنەکەی. هەموو مرۆڤێکی دانمارکی بەردەوام لە هەموو چرکەیەکدا هەز بە تەنیایی دەکات و دەترسێت لە هەڕەشەی جودابوونەوە و پارچە پارچە بوون و بە تەنیا مانەوە دەترسێت. ئەمە و جگە لەوانەی کە هەر خۆشیان تەنیان و بە تەنیا دەژین. تۆ لێرە نیسبەتی خۆکوشتنەکانت لە دەست تەنیایی نەخوێندۆتەوە؟ ڕۆژنامەکان دەڵێن نیسبەتی خۆکوشتن لە دەست تەنیایی لە وڵاتی سوێد لە چاو هەموو وڵاتێکی ئەوروپا زیاترە، بەڵام من وا تێدەگەم ئەم نیسبەتە زۆرە لێرە لە وڵاتی ئێمەدایە. هەر چۆنێ بێ ئەمە حاڵی هەموو ئەوروپایە، نەک بەس تەنیا دانمارک و سوێد. هێندە نەبێ کە تراژیدیای ئەم تەنیایە لە ناو دانمارکدا خەز بۆتەوە. ئەمەش لەبەر ئەوەی ئێمە میلەتێکی بچووکین، ئێمە بە هەمومان تەنیا 5 ملیۆن کەسین. دەزانی ئەویش ملیۆنێکمان پەناهەندەین. من نەمدەزانی مرۆڤی دانیمارکی هێندە هەز بە تەنیایی بکات. با ئێمەی دانیمارکی تەنانەت وەک وتم هەموو ئەوروپا لە دەست ئەم تەنیاییە ڕادەکەین و کۆمەڵ پێک دەێنین. لە ترسی تەنیاییە باوەڕ بە یەکتر دەکەین و ژن دەێنین و مێر دەکەین. یان جەربەزەکارانە سەری خۆمان بۆ وڵاتانی ئەفریقیا و ئاسیا و بە تایبەتی ڕۆژهەڵات هەڵدەگرین. تەنانەت من وای دەبینم ئەوەی هەستی تەنیایی نەبێ دانمارکی نییە، ئەوروپیش نییە. تەنیایی لێرە ڕۆچۆتە ناو هەموو ئینجێکی ژیانی مرۆڤ. کورد و لەو دەمەدا شیعری خوێنی پیسی ڕامبۆی بیرکەوتەوە. لە دڵی خۆی داوتی وایە لە پیرێژنە نیگارکێشەکەی پرسی، بەڵام مەرجە ئەم واقعە ڕۆ بچێتە ناو دیدی هەموو هونەرمەندێک. من بەلای خۆمەوە وا تێدەگەم هونەرمەندی دانمارکی ئەگەر باسی تەنیایی و بێکەسی مرۆڤی دانیمارکی نەکات دانیمارکی نییە. هیچیش ئاگاداری ترپە بێکەسەکانی دڵی ئەوروپا نییە. ئەسڵەن هونەرمەند خۆی پێویستە زەنگی خەتەرەکە لێ بدات و ئاگاداری تراژیدیەکەمان بکاتەوە. کێرگۆرد 150 ساڵ پێش ئەمڕۆ پێشبینی ئەمڕۆ کردبوو کە مرۆڤی دانیمارک و ئەوروپا بەگشتی ئاوەهای بەسەردێت و لە ناو دەردی تەنیاییدا دەتلێنەوە. پیرێژنەکە وەک ئەوەی هەرچی داخ و حەسرەتێکی هەیبوو هەڵی ڕشت بێت. هەناسەیەکی حەسانەوەی هەڵکێشا جگەرەیەکی دیکەی داگیرساند. پاشان جەنتا گوڵینەکەی خۆی کردەوە. تاخمە چکۆڵەکەی ماکیاژەکەی خۆی دەرهێنا و بەرامبەر ئاوێنە بچکۆڵەکەی ناو دەستی کەوتە دەم و چاوی خۆی. کوردۆش لەم نێوانەدا بە هەلی زانی لە چرچی و لۆچی ڕوومەتەکانی ورد بێتەوە کە پاشماوەی جوانیەکی ڕەونەقداری کۆنیان هێشتا هەر تێدا حەشاردرا بوو. هەروەها بۆ یەکەمین جار هەستی پێکرد کە ڕیزە ددانەکانی خوارەوەی پیرێژنەکە تاخمن.
سیر لەوەدا بوو ئەو هەموو تەمەنەی ئەم پیرەژنە تەڕپیرە کە نزیکەی 65 ساڵێک دەبوو هیچ کارێکی ئەوتوی لە ڕوحیات و جوانی دەرونی ئەم مرۆڤە نەکرد بوو. کوردۆ دەیویست پیرەژن هەست بەم ڕامان و تێبینیانەی ئەو نەکا. لە هەمان کاتیشدا دەیویست لێی بپرسێ: خانم، ببوورە تەمەنت چەندە؟ بەڵام ئەم پرسیارەی بەلاوە جوان نەبوو، یان بەلای کەمەوە بە شتێکی بێئەدەبانەی دەزانی. ئەگەر زیاتریش سەرنجی بدایەتە پەڵە سوورەکانی خوار ئەو کو جوتەمەمکە گەورە شۆڕەکانی کە بە تەواوەتی نیشانەکانی پیرێتیەکی کەساسیان پێوە دیار بوو. لەوانە بوو پیرەژن ئەو کەف و کوڵە گەرم و کەڵکەلە خرۆشێنەی بۆ قسەکردن هەیبوو دا بمرکایەتەوە و چیدی کە ئارەزووی قسەکردنی نەمایە. بۆیە لێشی نەپرسی ئاخۆ بێوەژنە یاخود لەگەڵ مێردەکەیدا جودا بۆتەوە، منداڵی هەیە یان نەخێر، دەوڵەمەندە یان ئاسایی. لە دڵی خۆی داوتی هەموو ئەمانە چ بایەخێکیان هەیە مادام ئەم مرۆڤە هەست بە تەنیایی دەکا. پیرێژن هەست بە بێکەسی و ڕزانەوەی خۆی دەکا لە ناو تەنیاییدا. تەواو ئەمەیە مەسەلەکە. من بۆ خۆم تەنیام، زۆر بە قوڵیشەوە هەست بەم تەنیاییەی خۆم دەکەم. پیرێژنەکە لە ناکاو لەبەر خۆیەوە ئەمەی وت. پاشان لە توێی پەنجەرەی فارگۆنەکەوە تەماشای دیمەنە شاخاویە ڕاکردووە دوورەکانی دەکرد و وتی: ئێوەی ڕۆژهەڵاتی جیاوازن، ڕۆژهەڵات شتێکی دیکەیە. کوردۆ نەیدەویست هیچی ئەوتۆ لەبارەی خۆی بدرکێنێ، بەڵام تەنیا لە پێناو دڵدانەوەی ئەم پیرێژنە بێکەس و ڕۆحسووکە وتی: من لەوەتەی لە دانیمارکم هەست دەکەم بە درێژایی 27 ساڵی ژیانی ڕابردووی خۆم هەر لە تەنیاییدا ژیاوم. کوردۆ دەیویست لەمە ڕازگویانە تریش قسە بکات و بڵێت: تا ئێستا نەمتوانیوە بۆ نمونە هیچ ئافرەتێکی دانیمارکی بناسم و بۆنی بەرۆکی هیچ یەکێکیان بکەم. بەڵام سەیری کرد ئەم دانپێیانانە وەک پیاوێکی لاوازی پیشان دەدا. کەواتە دەبینی کەچی تۆ پێشتر دڵی منت دەدایەوە. بەڵام خانم، من پەناهەندەم، پەناهەندەیەکی وەک من نە زمانی ئێوە دەزانم، نە کولتورتان، نە دابوونەری تیشتان، نە وەزیفەیەکم لە ناوتان هەیە حەقی خۆمە تەنیا بژیم و تەنیا بمێنمەوە و هەست بە تەنیایی بکەم. من باز لە وڵاتی خۆتان دەکەم، ئێوە بۆ یەکتر و لەگەڵ یەکتر و لە ناو وڵاتی خۆتاندا نازانم. من لە کتێبی ڕۆژهەڵات و فیلم و حەکایەتەکانەوە پێم گەیشتووە ئێوەی ڕۆژهەڵاتی نازانن تەنیایی و جودابوونەوە چییە، نمونەی خۆشەویستی و پێکەوە ژیان و کۆمەڵخوازی و خێزان و تەباین. دەنا دڵنیام لێت شاراوە نییە ئێمەی ڕۆژهەڵاتی هەموومان خۆزگە بە ئەوروپا دەخوازین. ئەمە یان هۆیەکەی ئەوەیە کە ئێوە ئێستا لەدەست جەنگێک ڕادەکەن کە بەسەرتاندا سپاوە. نەخێر، هەر خۆزگە بە پێشکەوتنی ئەوروپا دەخوازین. کەواتە ئێوە پێویستە ئەوروپایەکی جیاواز بۆ خۆتان دروست بکەن. بۆچی جیاواز؟ چونکە ئەوروپای ئەمڕۆی ئێمە تەنیایە. ئەم تەنیاییە کوشندەیە کە دەیبینیت ئێمە خۆمان ئەوروپای خۆمان دروست کرد. ئێوەش ئازابن خۆتان ئەوروپای خۆتان دروست بکەن. کوردۆ چاوشکاو بەم قسەیە پیرەژنەکە زۆر بەسەر خۆیدا شکایەوە. نەشی دەویست لە پێش ئەم پیرەژنە زیرەک و ڕازگۆیەدا خۆی بەشکاوی و دۆڕاوی پیشان بدا، هەوڵیدا بەڕادەی ئەو ڕازگۆیانە قسە بکە. من لێرە بێژن و ماڵم، بەڵام هەرگیز بەو ڕادەیە هەست بە کوشندەی ئەم تەنیاییە ناکەم. من مەبەستم لە قسەکەی پێشوم ئەوە بوو تۆ بە هەمان حاڵی ئێستت ئەگەر لە وڵاتی خۆتدا بوویتایە هەستت نەدەکرد بەختەوەرتری. بەڵام من نەمتوانی لە وڵاتی خۆمدا بمێنمەوە. هەڵبەتە دەزانم لای ئێوە جەنگە، بەڵام پرسیاری من لەسەر سیستەمە خێزانداری و کۆمەڵایەتی و ڕۆحیەکەیە.
بێگومان لەگەڵ تاڵ من غەریبی مێردەکۆنەکەم و منداڵەکانم دەکەم غەریبی منداڵی خۆم و هەرزەکاریم و گەنجێتی خۆم دەکەم ئەوروپا غەریبی سەدەکانی 16 و 17 و 18 و 19 خۆی دەکا منیش غەریبی شارەکەی خۆم دەکەم کەواتە ئێمە هەموومان غەریبین هەموومان تەنیاین هەر یەکە و غەریبی شتێک و کەسێک دەکەین هەر یەکە و شتێک و کەسێکمان لێ نوقسانە حەوجەی یەکترین پێویستمان بە یەکتر هەیە گوناهین لێرە بەدواوە هەردووکیان ماوەیەک بێدەنگ مات هۆن هۆن بەبێ فێرمێسک بەسەر مەیتی تەنیایی و بێکەسی خۆیاندا دەگریان کوردۆ لە ناکاو کاتێ چاوی کەوتە سەر ڕوخساری ماندووی پیرێژنەکە دیتی پیرێژن پێڵوە ماندووەکانی خۆی لەو دی و چاویلکە چوارگۆشەکانیەوە وردە وردە لێک دەنێت و خەو دەیباتەوە لەوە دەچوو ماوەیەکی یەکجار زۆر بوو بێت هێندەی ئەمڕۆ قسەی نەکرد بێت خۆ بە هەمان شێوە کوردۆش نە لەگەڵ برادەرە کوردەکانی لە کۆپنهاگن نە لەگەڵ ئەو پەناهەندە فارس و لوبنانی و سریلانکی و فەڵەستینیانەی کە لە ئاپارتمانەکەی ئەودان هەرگیز هێندەی ئەمڕۆ قسەی نەکردووە ئەمیش ماندووە زۆریش ماندووە کوردۆ سەری بە پشتدا نەواند و پشتی ملی ناو بە نەرمایی کورسێکەوە و کەوتە ناو خەیاڵی عەشقەکەی خۆیەوە یەکسەر ئەو بەیانیای بیرهاتەوە کاتێ پۆستەچیەکە لەو دیو دەرگاکەوە تەپ 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 کۆمەڵێک ڕۆژنامەی ئێعلانات و پرۆپاگەندەی فرێدایە نێو ژوورەکەیەوە ئەمیش بۆ بێتاقەتی و ڕەوانەوەی هەستی تەنیایی خۆی چوو یەکێک لە ڕۆژنامەکانی لاپەڕە بە لاپەڕە هەڵدایەوە و دیتی لە یەکێک لە گۆشەکانی یەکتری ناسیندا کچێکی جوانی جەحێلی قژزەردی چاوشین لەژێر ڕەسمەکەی خۆیدا نووسیویەتی کە خەڵکی شاری سکاگنە لە جەزیرەی ژیلاندی باکووری دانیمارک لە گەڕێکی تۆستکۆپ ڕقامی برۆندبی خانووی ژمارە 7 حەز دەکات پیاوێکی ڕۆژهەڵاتی خوێنگەرمی قۆز بناسێت بەڵام بە دوو مەرج یەکەم پەناهەندە بێت و ئیقامەی پۆلیسی هەبێ و زمانی دانیمارکی یا ئینگلیزی باش بزانێت دووەم حەز لە ئەدەبیات و ڕەسم و خوێندنەوە بکات و پیاوێکی ڕۆمانسی و عاتفی بێت ئەمیش کوردۆ ئیسمێل گەشی خوێنگەرمی قۆز کە کاتی خۆی ساڵانێکی زۆر لە خانەقین قۆزی و کەشقەی ئەو بنیشتە خۆشەی دەمی کچە جوانەکانی ئەعدادیەی تەورە و پاشانیش کۆلێژی ئادابی مووسڵ بوون لە بەشی ئینگلیزی ئەوە تا ئێستا وان نزیکەی بۆ 2 ساڵ دەچێت تامی ژن و بۆنی بەرۆکی هیچ کچێکی نەکردووە ڕاستە لێرە لە ئەوروپا کچ پەیداکردن بە قۆزی و کەشقەیی نییە ڕزایەوە هێندەی لە ناو تەنیایی و بێکچی و بێکەسیدا پیاوەتی خۆی بترنجێتنێتە نێو کونی دۆشەکە قەتکراوەکانەوە هاوڕێکانی خۆی سامان عەبدوڵڵا مەخدید ژیلوان لەگەڵ پڕ و پیرێژنی 50 ساڵی و 60 ساڵی دەژین کەچی ئەم ئەوەشی پێ ناکرێ ڕاستیەکەی خۆ ئەم ئەوەی 2 جاران بۆ هەڵکەوت جارێکیان لە ئایرژبار و جارێکی تریان لە تیڤۆلی بەڵام نەیویستووە و حەز ناکا پێی شەرمە خەڵک پەنجەی بۆ ڕابکێشن باش نییە وەک شێروان و ڕەحیم نەچوە لەگەڵ نیرەموک و ئەو پیاوانەی دەیانەوێت خۆیان بکەنەژن بەزمی خۆی ببەستێ و لەگەڵیان بژێ کەواتە بوونە جێگەی خۆیەتی ئەم ڕێگە تاقی بکاتەوە و لەم دەروازەیە بدا سەفەرێکە وا بەڕێوەیە هەڵتەک هەڵتەک لە ناو فارگۆنی شەمەندەفەردا خەون دەبینێ ئاواتە خوازە بوو نەچێ کچێکی جوانی دانیمارکی ڕێک و پێک مادام داوای ئەوەی کردووە کە پیاوەکە پێویستە ڕۆمانسی و عاتیفی بێت و حەز لە ئەدەبیات و ڕەسم و خوێندنەوە بکە مانای وایە کچێکە بۆ خۆشی دیارە ڕۆمانسی و عاتیفیە و حەز لە ئەدەبیات و ڕەسم و خوێندنەوە دەکا لەوە دەچێت لە ئەوروپا ئەو کچانەی لە دەرەوەی پایتەخت و لە شارە دوورەکاندا دەژین یان لە گوندەکاندا
هەمان سروشت و ئاکاری کچانی ناو پایتەخت و شارە گەورەکانیان نەبێت، وەک ئەوان بڵندفڕ و لوودبەرز نەبن. سادەیی و کچایەتیەکی دەشتەکیانەیان جارێ هێشتا لەناودا مابێتەوە. بەڵێ بەدەستی شارستانیەتی قەرەباڵغی ئەوروپی خۆپەرست بە تەواوەتی پیس نەبوون. وایە کچانی گوند و دەرەوەی شار حتمەن خوێنێکی پاکی کچانەی خۆمانیان تێدا دەژی. بەڵام بۆ نەچوو پێش ئەوەی سواری شەمەندەفەر بێت لە ماڵەوە پاک پاک ئەو سمێڵە کەشە زلەی بتراشێت. کچی دانمارکی بە شێوەیەکی گشتی حەز لە سمێڵ ناکەن. دەی کەمێکی تر هەر لە ناو توالێتی شەمەندەفەرەکە دەیتاشێت. بەڵام نەخێر نە، ئەم خۆی چۆنە و چۆن بووە با هەر وەک خۆی بمێنێتەوە. کێ ناڵێ لەو کچانەیە کە حەزیان لە سمێڵە؟ باجارێ بزانێ چۆن دەبێ؟ ئەو دەمەی شەمەندەفەر جەزیرەی شیلانی کۆپنهاگن جێدەهێڵێت بەرەو دوورگەی ئۆزنسە، دەچێتە ناو پاپۆرێکی زەبەلاحەوە. ئیدی پاپۆرەکەش لەسەر پشتی دەریا شەمەندەفەرەکە دەگەیەنێتە شاری ئۆزنسە. من لەو کاتەدا دڵم نات لە خەوت هەڵبستێنم. نووسنێکی قوڵ نووست بوویت، بە تەنیا دابەزیم و چوومە دەرەوە، چوومە سەر پشتی پاپۆرەکە و قاوڵتیەکم کرد. کورد و وتی من ئەمەم نەدەزانی. جارێکیان خەبەرم بووەوە شەمەندەفەرەکە ڕاوەستا بوو. دیار بوو دیسان چوو بۆوە ناو پاپۆرەکە. دنیا تاریک بوو، تۆش خەوت لێکەوت بوو. نەفەرێک پیاوێکی پیر بوو لە تەنیشت تۆ دانیشت بوو. هەڵسام چووم تەوالێتێکم کرد و نانێکم خوارد و هاتمەوە. بەڵێ ئەمە دیسان شەمەندەفەرەکە بۆ جاری دووەم چۆتەوە ناو پاپۆر. پەڕینەوەی نێوان دوورگەی ئۆزنسە و ژیلاند بووە. من ئەمە یەکەم جارە ئەم ڕێگەیە دەگرمە بەر. ئەرێ بەڕاست تۆ بۆ کوێ دەچیت؟ بۆ شاری سکاگن. بەڕاستە؟ بەڵێ من خەڵکی ئەوێم. بە ئیش هات بووینە کۆپنهاگن. نەخێر، من 22 ساڵ زیاترە نهاتبوومە کۆپنهاگن. هەر لەو وەختەی لەگەڵ مێردەکەم لە یەکتری جودا بووینەوە. ئیدی سکاگنم جێ نەهێشتووە. دوای ڕابوورینی ئەم 22 ساڵەش ئەمە یەکەم جارە دێمە کۆپنهاگن. چووم سەرێکم لە کوڕەکەمدا 3 ساڵ و شتێک بوو نەمبینی بوو. کوردو لە کاتێکدا سەیری پیرێژنەکەی دەکرد و گوێی لێ ڕاگرت بوو، لە ناکاو خۆشی نەیدەزانی بۆچی هەستی بە ڕەزاگرانی ئەو پیرێژنە تەرپیرە کرد. هەستی کرد لەسەر دڵی زۆر گرانە کەم ڕێگە دوور و درێژەی لەگەڵ ئەم پیرێژنە زۆر بڵێ و دەلەقۆڕە تێی کردووە. لێی پرسی چەندمان ماوە بگەینە سکاگن؟ دەمێکە شاری ئۆڵبۆرگمان ڕەت کردووە. تەماشای سەعاتەکەی کرد. پێم وایە چارەگە سەعاتێکی دیکە دەگەین. پیرێژن ئەمەی وت و هەڵسایە سەر پێ. لەناو دەرگای فارگۆنەکەدا وتی دەچمە تەوالێت. شەمەندەفەر وەستا. پیرێژن جەنتایەکی گەورە لە دەستی و جەنتایەکیش بەشانەوە. کوردۆش تەنیا یەک جەنتای سەفەری بەشانیەوە. لەناو ئاپوڕەی شەمەندەفەرەکەوە کەوتنە سەر شۆستەی وێستگەی سکاگن. کاتژمێر دەوروبەری هەشتی بەیانی بوو. کاتێک کەونە ناو یەکەم شەقامی شارەکە، کوردۆ چاوی بە شاخ و داخە ڕەنگینە دوورەکانی دەوروبەری خۆیدا دەگێڕا و گوتی سکاگن شارێکی جوان. بەڵام بچکۆڵە دیارە، وانە؟ لە چاو کۆپنهاگن بەڵێ. سکاگن دوایین شاری باکووری دانیمارکە. ئێمە ئێستا دراوسێی سنووری نەرویجین. ئەم دی و ئەو شاخە ئیتر نەرویجە. تۆ پێم بڵێ بۆچی هاتوویتە ئەم بنی دنیایە؟ کوردو تا ئێستا باسی ئەوەی بۆ پیرێژنەکە نەکردبوو کە ڕۆژێک لەسەر لاپەڕەی ڕۆژنامەیەکی ئەلاناتدا لە گۆشەی یەکتر ناسیندا چاوی بە کچێکی جوانی جەحێلی قشزەردی چاوشین کەوتووە کە لەژێر ڕاسمەکەی خۆیدا
نووسیویەتی کە خەڵکی شاری سکاگنە و لە گەڕێکی تۆستقۆپ لە شەقامی برۆنبی لە خانووی ژمارە 7دا دەژیت و حەز دەکا پیاوێکی ڕۆژهەڵاتی خوێنگەرمی قۆز بناسی و ئێستا ئەوە تا ئیتر ئەمیش بۆ لای ئەو کچە جوانە جەحێلە دەچێت. نە پێی نەوت بوو، پێی شەرم بوو یان بەلای کەمیەوە هەستی دەکرد ئەمە ئەگەر پیرێژنەکە پێ بزانێت لە شەخسیەتی کوردۆ کەم دەکاتەوە. هەر چۆنێ بێ بە پێویستی نەزانی ئەم نهێنیەی خۆی بدەرکێنێ وتی سەر لە هاوڕێیەکی خۆم دەدەم. لە کام گەڕێکی ئێرەیە؟ گەڕێکی تۆستقۆپ. بەڕاستە؟ بەڵێ هەمان گەڕەکەکەی منە. ئەوە تا ئەوە پاسەکە. پاسەکە پشتی لە ناو شار نزیکەی چارەکە سەعاتێک لە سەنتەری شار دوورکەوتەوە. بەناو هەزاران دار و درەخت و گردۆڵکەی سەوزی سەرکەش و سەر بە هەڵمدا تاک و تەرا خانوم دەدی کە ئەویش تا بینە قاقای نقمی تەم و گەردی جوانی بەیانی بوو. من لەبەر ڕوانینە ئەم هەموو جوانیە سروشتیە حەزم نەدەکرد هیچ قسە و پرسیارێکی ئاراستە بکەم. پیرێژن لە ناکاو لێمی پرسی ناوی شەقامەکە برۆنبیە؟ بەڵێ. زۆر سەیرم پێهات کە لە خۆیەوە ناوی شەقامەکەی زانی. وتم چۆنت زانی؟ چونکە تەنیا دوو شەقام لەم گەڕەکی ئێمەدایە. پاشان ئیسپێکێکی کرد و وتی ژمارەی خانووی هاوڕێکەت چەندە؟ وتم 7. وتی باش تەواو. کە لە پاسەکە دابەزی پیرێژن دەستی درێژ کرد بۆ دوور، پەنجەی بۆ ناو کۆمەڵێک خانووی لاچەپ و دوورە دەست درێژ کرد کە بە دامێن قەرپاڵێکی سەوزەوە بوون و دەتوت مرۆڤ هەرگیز و هەرگیز پێی بەسەر ئەم ڕێگەیەدا نەناوە. وتی ئەمەیە گەڕێکی تۆزغۆپ. پیرێژن پێش من کەوت، ملی پێوەنا زۆر کەیفخۆش بەغار بەناو گیا و گوڵە نەرم و فێنکو و نیمچە تەڕەکەدا. منیش بەدوایەوە سست ڕاما بووم، مات غەریبانە وەک بڵێ بە پێویستی بزانم کەسێک بێتە پێشوازیمەوە. چاوم بەناو خانوەکاندا دەگێڕا، لە دوورەوە پانۆی هەڵواسراوی سەر نێوچەوانی شەقامەکەم خوێندەوە تۆزغۆپ شەقامی برۆندی. بەدوای شوێن پێی پیرێژنەکەوە کەیف خۆش لەگەڵ یەکەمین هەنگاومدا بۆ سەر شەقامی برۆندبی زەردەخەنەیەک کەوتە سەر لێوم، سەر تاپای ڕۆح و دڵ و جەستەمی ئاودایەوە. شاگەشکە گیانێکی دیکەم بەبەردەهاتەوە. لەسەر شەقامی برۆندبی لە ناکاو دیتم پیرێژن لە بەردەم دەرگای ماڵێک وەستا، کلیلی خستە ناو کونی دەرگاکەوە. کاتێ من گەیشتمە لای ئەو خەریکی کردنەوەی دەرگاکە بوو. بە زەردەخەنەیەکی گەش و ئاسوودەوە لێمی پرسی هاوڕێکەت ناوی بێرگیتە؟ زۆر سەیرم پێهات. چۆنت زانی؟ بەدەستی چەپ لایەکی دەرگاکەی خستە سەر گازارەی پشت، گوتی بەخێر بێی بۆ گەڕێکی تۆزغۆپ شەقامی برۆندبی، خانووی ژمارە 7 ئێرەیە، تۆ میوانی منیت. وەک ئەوەی سیحرێکم لێ کرابێت بەسەر سۆرمان و پەشۆکاویەوە چاوم بە نیوچاوانی دەرگاکەدا دەگێڕا. تەواو بوو، ژمارە 7 شەقامی برۆندبی. تازە خۆ لەگەڵ پیرێژنەکەدا بووینە هاوڕێ، فەرمووشی لێ کرد بووم. دەرگاکەش ئاوەڵا بوو. بەخۆم و جەنتاکەمەوە چوومە ژوورەوە. حەپەساو پیرێژن بە خێرهاتنی لێ کردم و وتی فەرموو دانیشە. لە ناو چیمەنەکەی دەستە چەپدا لەسەر کورسیەک دانیشتم. پیرێژن دیار نەما. بەخۆمم وت تەواوە، ناوی بێرگیتە. لە ناکاو هاتەوە پەرداغێک ئاوی دایە دەستم. پێشەوەی ئاوەکە بخۆمەوە لێم پرسی بەڕاستی تۆ بێرگت پۆلسۆنی؟ پیرێژن ناسنامەکەی خۆی دەرهێنا و دایە دەستم. تەماشام کرد بێرگیت پۆلسۆن مامۆستای خانەنشین لە دایکبووی ساڵی 1938
سکاگن گەڕێکی تۆزدغۆب شەقامی برۆندبی خانووی ژمارە 7 هەمان ئەو ناو و نیشانەی کە لە گۆشەی یەکتری ناسینی ڕۆژنامەکەدا خوێندبوومەوە هەمان ئەو ناو و نیشانەی کە منی لە کۆپنهاگنەوە هێناوەتە ئێرە پێم وت بەڵام تۆ وێنەی کچۆڵەیەکی جەحێلت لە لای ئەلانەکە هەڵواسی بوو ئەو وێنەیە وێنەی زەمانی گەنجێتیم بوو خۆم بە ئانقەست ئەمەم کرد بوو بۆچی؟ ئەگەر وام نەکردایە تۆ داهاتیتە لام ئاوەکەم خواردەوە و پەرداخەکەم دایەوە دەستی پیرێژن دڵخۆش چوو سینی و پەرداغەکە بباتەوە وتی ئێستا دێمەوە لە دواوە تەماشایەکی کفل و سمتی خڕ و شۆڕیم کرد هەوەسی ئەوەم هەستا کە یەکسەر بچم لە ژوورەوە ئەو کفل و سمتە خرەسپی و سۆڵەی بنێمە ژێر خۆمەوە لە دڵی خۆمدا وتم قەیدی چییە؟ زۆربەی برادەرەکانم مەغدید و ژیلوان و عەبدوڵڵا و سامان هەموویان لەگەڵ پڕ و پیرێژنی 50 ساڵی و 6 ساڵی دەژین منیش باوا بکەم ئاخ لەوە دەچێ ئێمەی جیلی گەنجی ئاوارەی ئەوروپا هەموومان هەر پەراوێز بین پەراوێزەکانی ئەوروپا پاشان بە خەفەتێکەوە بە خۆمم وت نزیکەی 2 ساڵە لە کۆپنهاگن لەناو تەنیایی و بێکەسیدا پیشام بۆگەنم کرد بێرگی جنێکی میهرەبان و ڕۆشنبیرە هیچ نەبێ بۆ فێربوونی زمان تەواو لەگەڵیدا دەژیم کە پیرەژن هاتەوە ناو چیمەنەکە کوردۆ لەسەر کورسیەکە دانیشت بوو سەری شۆڕ کردبووە سەر مێزەکەی بەردەمی و تەماشای بلیتە دراوەکەی سەر مێزەکەی دەکرد پاریس هەولێر 1993 تاکو 1999 ڕاکردوو کە لە چایخانەکە دانیشتم و پشتم دایە کورسیەکە دەمویست کەمێک بحەسێمەوە یەکسەر هەستم کرد قاچی ڕاستی خۆمم لە ئوردوگاکەماندا لەبیر کردووە من بە درێژای ژیانم هەرگیز قاچی خۆمم لە هیچ شوێنێک لەبیر نەکرد بوو ئەمە یەکەم جار بوو شتی ئاوەهام بەسەر بێ کاتێ هەڵسامەوە بڕۆم چایچێکە کە پیاوێکی ڕەش تاڵای عەرەبی ئەو باشوورە بوو لەبەر دەرگای چایخانەکەدا بە سەرسوڕماویەوە لێی پرسیم وتی ها ڕۆیشتی؟ وتم نابینی؟ وتی چی؟ وتم قاچی ڕاستی خۆمم لە ئوردوگاکەماندا لەبیر کردووە پێکەنی وتی تۆ چەند ساڵە سەربازی؟ وتم تەنیا 2 مانگە وتی حەقی خۆتە ڕانەهاتووی بە تاقە قاچێکەوە بەشە لە شەل ڕۆیشتم گەشتمەوە ئوردوگاکەمان دوای ماوەیەک چاوەڕوانی لە بەردەم ژووری ئەفسەرەکەماندا ڕێگەیان پێدام بچمە ژوورەوە بە هەناسە بڕکێوە سڵاوێکی سەربازین بۆ ئەفسەرەکەمان کرد وتم ببوورە گەورم قاچی ڕاستی خۆمم لە مەیدانی مەشقکردندا لێ لەبیر چووە ئەفسەرەکە تووڕە بوو بەسەر ماشی ڕاندی بۆ شتی ئاوامەیەرە لای من بچۆرە لای عەریفەکەتان چوومە لای عەریفەکەمان هەمان شتم کرد هەمان شتم وت ئەویش بە هەمان شێوە وتی بچۆ لای نایب عەریفەکەتان نایب عەریفەکەمان ناوی مەجنون موجریم حرامی بوو بانگیان دەکرد نایب عەریف مەجنون پیاوێکی هەتا بڵێ بە نەزاکەت بوو لەگەڵم هات و بردمیە ناو جبەخانەیەکی گەورە تاریک پڕ بوو لە دەست و قاچ و سەر و لوت و گوێ و ڕان و پشت و پەنجەی مرۆڤ وتی بگەڕێ خوار و ژووری ناو جبەخانەکە گەڕام قاچە بزرگوەکەی خۆمم نەدۆزیەوە خەریک بوو لە خەفەتان دڵم شەقی دەبرد وتم چی بکەم وتی کەواتە لە مەیدانی مەشقکردندا لێت بزر نەبووە وتم با ئەم ئێوارەیە پێش ئەوەی دەست بە مەشقکردن بکەین هەم بوو بە توندیەوە دووپەتی کردەوە نە لە ئوردوگا لێت بزر نەبووە با
درۆ دەکەیت لە شوێنێکی دیکە لێت بزر بووە. دەرگای جبەخانەکەی کلیلدا و وتی: ئەم شەو جارێ بگەڕێەوە ماڵ، سبەینێ سوراغێکی دەکەین. بۆ سبەینێ و دوو سبەی و سێ سبەیش هیچم نەدۆزیەوە. بەم شێوەیە 9 ڕۆژان بەبێ قاچ ڕاست دەچوومە مەشقکردن. حەزم نەدەکرد قاچی خەڵکی دیکە لە خۆم ببەستم. بۆ دەیەمین ڕۆژ وتیان لە باشووری عێراقدا هێرشێکی تازە دەکرێتە سەر دوژمن، دەدنێرینە جەنگ. وتم من ناتوانم چونکە قاچی ڕاستم نییە. وتیان قەیناکە قاچێکت دەدەینێ. نایب عەریف مەجنون لەگەڵم هات. بردمیە ناو جبەخانە تاریکەکە، قاچێکی لە ناو کۆمەڵێک دەست و قاچ و سنگ و ڕانی مرۆڤدا ڕاکێشە. دامیێ وتی: هانێ تاقی بکەوە. قاچێکم تاقی کردەوە، زۆر کورت بوو. وتم ئەم قاچە بۆ من نابێ، گەورم زۆر کورتە. قاچێکی دیکەی دەرهێنا، قاچێکی ڕەشی درێژی تووکن بوو. دایە دەستم وتی: ئەی بزانە ئەمە چۆنە. تەماشایەکیم کرد، وتم: گەورم ئەم قاچە یەکجار درێژە، بۆ من نابێ. ئەم جارەیان قاچێکی دیکەی ڕاکێشا، قاچێکی خوێناوی لە 3-4 لایان گولەی پێکەوت بوو. شوێنی گولەکان ڕەش هەڵگەڕابوون. وتی: هانێ ئەمەیان. من کە دەمویست بزربوونی قاچم بکەمە هەنجەت بۆ ئەوەی نەمنێرنە سەنگەری شار، وتم: گەورم ئەم قاچە گولەی پێکەوتووە، جگە لەوەش زۆر ناشرینە. نایب عەریفەکەمان بەم قسەیەم تووڕە بوو. لە ناکاو سەری خۆی لێ کردەوە و داینایە سەر مێزەکەی بەردەمی. وتی: سیرکە، من تەنانەت سەریشم سەری خۆم نییە، کەچی سبەینێ وەکو تۆ دەبێ بچمە سەنگەری شار. پاشان سەری خۆی هەڵگرتەوە و خستیەوە شوێنی خۆی. تند و تووڕەتر درێژەی بە قسەکانیدا: تۆ تەنیا قاچی ڕاستت نییە کەچی پێت سوغرەیە لەگەڵمان بێیتە شار. من کە ئەم دیمەنە سام ناکەم دیت، بەزەیم بە نایب عەریفەکەماندا هاتەوە. لە ڕووما نەمزانی چی بڵێم. پاشان گوێم لە ئەو بوو بە گازندەیەکی هاوڕێیانەوە قسەیەکی کرد کە بەڕاستی کاری لێ کردم. ئێوەی کورد هەمووتان هەروان، هەمیشە دەتانەوێ خۆتان لە ئێمەی عەرەب جیا بکەنەوە. ئەم قسەیە وای لێ کردم تەریق ببمەوە. لە دڵی خۆمدا گوتم: عیبە، با هەست بەوە نەکا کە من بزربوونی قاچم دەکەمە هەنجەتی نەچوونە جەنگ. باوایشی لێک نەداتەوە کە کورد ترسنۆکن یان لە شەڕ دەترسێن. وتم: گەورم دڵگران مەبە. بە ناچاریەوە دەستم بۆ ناو قاچەکان درێژ کرد. دەی قەیناکە قاچێکم دەرێ. کامەیان؟ هەر کامێکیان بێ. کە گەڕامەوە ماڵ دەمویست بچم جانتا و بارگەی خۆم بپێچمەوە بۆ ئەوەی سبەینێ بەرەو سەنگەری شار بەڕێ بکەوم. لە ناکاو دیتم قاچە ڕاستە بزرگوەکەم نامەیەکی بۆم ناردبوو. بەش پرزەیەوە نامەکەم کردەوە خەریک بوو لە کەیفخۆشیان شاگەشکە ببم. قاچە ڕاستە بزرگوەکەم لە نامەکەیدا نووسی بووی کە چەند ڕۆژێک پێش ئێستا پۆلیس لە ناو بازاری شارەکەدا داوای ناسنامەیان لێ کردووە. ئەویش لەبەر ئەوەی هیچ ناسنامەیەکی پێ نەبووە، پۆلیسەکان وایان زانیوە فیرارە. گوتویانە مادام کوردە و فیراری کردووە، با یەکسەر بینێرینە سەنگەری شار. ئەویش لە ناو بازارەکەدا خۆی لە دەست پۆلیسەکان ڕاپسکاندووە و ڕای کردووە. هەر بە ڕاکردن و غارەغار تاک و بەغدا ڕانەوەستاوە. لەوێش ناسنامەیەکی دەست هەڵبەستی پەیدا کردووە و چۆتە گەڕاجی کندی. سواری پاسێکی 18 نەفەری بووە و گەڕاوەتەوە هەولێر. قاچە ڕاستە بزرگوەکەم بەم نامە بە پلەیەی بەڕاستی سەر تا پای ڕۆح و جەستەمی داچڵەکات. سەیرم پێداهات. ئەو قاچە بەستە زمانم چۆن توانیویەتی بە تاقی تەنیا ئەو جەربەزەیە بکات و خۆی بگەیەنێتەوە هەولێر. لە هەموویشی سەرتر ئەوە بوو کە لەو نامەیەیدا داوای لێ کردبووم منیش وەک ئەو فیرار بکەم و بگەڕێمەوە هەولێر. لە نامەکەیدا بە خەتێکی زۆر شپرزە و تێکەڵ و پێکەڵ نووسی بووی: تکات لێ دەکەم، بگەڕێوە، من بەبێ تۆ ناتوانم بژیم. بە زووترین کات فیرار بکە و وەرەوە هەولێر،
ئیدی لێرە چارەسەرێک بۆ خۆمان دەدۆزینەوە دەچینە ئێران یان دەچینە تورکیا لەوێشەوە خۆمان دەگەینینە ئەوروپا بۆ خۆمان لەمەودووە لە ئەوروپا بەخۆشی و شادی دەژین بە زووترین کات بگەڕێەوە من بەبێ تۆ ناتوانم بژیم ئەم قسانە دوای تەواوکردنی نامەکە لە مێشکمدا دەزرنگانەوە ئارەقەیەکی سارد سەر تا پای لەشمی داگرت بوو لە ژوورێکەمدا دانیشت بووم و هەردوو کاژەڵاکم لەناو دەستەکانی خۆمدا ڕاگرت بوو دەیان هزری ماندووی جۆراوجۆر بە مێشکمدا تێدەپەڕی بە زووترین کات بگەڕێەوە بۆ خۆمان دەچینە ئەوروپا بیرم دەکردەوە من و ڕۆح و سەر و مێشکم زۆر لەوە ماندووتر بوون کە بتوانم فیرار بکەم و ڕێگای جەربەزەیی و چوونە تورکیا لەوێشەوە گەیشتنە ئەوروپا بگرمە بەر بە خۆم و تەمەنی 29 ساڵی خۆمەوە هەستم دەکرد ژیان و داهاتووم ئەگەرچی لەم جەنگە شوم و بێمانایەشدا بە هەدەر بچێ بەڵام ئەوەندە ناهێنێ کە ئیدی هیچ جەربەزەیەکی نەزۆک و غەمگینی دیکەی لە پێناو بکەم لە ژوورێکەمدا لەسەر کورسیەک دانیشتم دەستمدایە قەڵەم و کاغەزێک کەوتمە سەر نووسینی نامەیەک بۆ قاچە ڕاستە خۆشەویستەکەم بە دڵێکی پڕ لە حەجمەت و تاسە و فیگاری چاو فرمێسکاوی نووسیم ئەی قاچە خۆشەویستەکەم لێم ببورە من ڕۆحم یەکجار ماندووە لەوانەیە خۆشت باش هەستی پێ بکەی کە من لەدەست ژیان و داهاتووی خۆم ڕادەکەم هەمیشە لەدەست خۆم ڕادەکەم من هەست دەکەم توانای هیچ جەربەزەیەکم نەماوە ناشتوانم چیتر چێژ لە خۆشی و جوانیەکانی ژیان ببینم نە لە ناو وڵات و نە لە ئەوروپاش من و نەوەی من کۆمەڵێک گەنجی بەدبەخت و ڕەنجەڕۆ بووینە قوربانی سەردەمی خۆمان قوربانی شەڕ و جەنگە پیسەکانی ئەو گەوج و کەرانەی کە ئەمڕۆ فەرمانڕەوایەتی ئێمە دەکەن من زۆر ماندوو زۆر ماندوو توش ئیتر ئەگەر سەفەری ئەوروپات کرد سەفەری خۆت بکە و بڕۆ خوا ئاگادارت بێ ئاواتە خوازم کە بەختەوەر و سەرکەوتوو بیت 1989 زێنەب و شتی دریژ لە پاریس 6-7 مانگ بوو بە دوای کاردا دەگەڕام ڕۆژێکیان کە ئیدی تەنیا 20 فرانکم لە باخەڵ مابوو چوومە ئاژانسی ANPE وتم بەڵکو کارێکم دەست بکەوێت و پێی بژین لە ساڵۆنی ئاژانسەکەدا لەگەڵ کۆمەڵێک خەڵکی دیکەش فەڕەنسی غەیرە فەڕەنسی کچ کوڕ سپی ڕەش سوور دانیشت بووین و چاوەڕێمان دەکرد دوای نزیکەی سەعاتێ چاوەڕوانی کاتێ نورەی من هات چوومە ژوورەوە لەو دی و مێزەکەوە ژنێک دانیشت بوو وتی فەرموو لەسەر کورسیەکە دانیشتم ناسنامەکەی خۆم پێی پیشاندا و وتم بێکارم هاتووم بە دوای کاردا دەگەڕێم ناسنامەکەی لێ وەرگرتم تەماشای بەڵگە نامەکانی ناو دۆسیەکەمی دەکرد کە لە بەردەمی دانرا بوو دەرچووی زانکۆی سۆربۆنیت؟ بەڵێ ئینجا بە ڕوویەکی خۆشترەوە وتی شارەزایت لە چ بوارێکدا هەیە؟ وتم لەبارەی قافیە ژنەکە کەمێک داما بێدەنگ بوو پاشان وتی قافیەی چی؟ وتم قافیەی شیعر سەری بەرز کردەوە تەماشای تۆپەڵە هەورێکی ناو ژوورەکەی کرد وتی تۆ چیت خوێندووە؟ وتم دکتۆرام هەیە لەبارەی قافیە لە شێعرەکانی لامارتیندا وتی دەتەوێت چ کارێک بکەی؟ وتم هەر کارێ بێ کە بتوانم پێی بژیم وابزانم ژنێکە بەم قسەیەم تووڕە یەکسەر وتی ئێمە ناتوانین بەم شێوەیە کار بۆ خەڵکی بێکار بدۆزینەوە سرم سوڕما وتم بۆچی؟ وتی
هەر بێکارێک کە دێتە ئەم ئاژانسە و بەدوای کاردا دەگەڕێ پێویستە شارەزایی لە بوارێکیان لە کارێکدا هەبێ. منیش تەنگاو بووم و وتم خانم منیش وەکو پێم وتی شارەزاییەکی فراوانم لەبارەی قافیە هەیە. 4 ساڵی ڕەبەقە هەر خەریکی خوێندن و لێکۆڵینەوەم لە قافیە. تاکو ئێستا چەندین وتاریشم لەبارەی ئەم مەسەلەیە بڵاو کردوتەوە. ژنێکە ماوەیەک بێدەنگ ما و پاشان وتی تۆ پێشتر هیچ کارێکت کردووە؟ ئەم پرسیارە کەمێک نیگەرانی کرد، بەڵام نەمهێشت هیچ شتێک بە ڕوخسارمەوە دیار بێ و وتم ئەی چۆن خانم؟ وتی چی؟ وتم خانم من بە درێژایی تەمەنی گەنجیم وا بۆ نزیکەی 11 ساڵ دەچێ شیعر دەنووسم. ئەزمونێکی فراوانم لەبارەی شیعر نووسین هەیە. هەر بۆیەش قافیەم لە شیعرەکانی لامارتین بۆ بڕوانامەی دکتۆراکەم هەڵبژاردووە. وتی کەواتە تایبەتمەندیت لەبارەی قافیە وەرگرتووە؟ وتم بەڵێ خانم قافیە لە شیعرەکانی لامارتیندا. لەو دەمەدا پشیلەیەک هاتە سەر مێزەکە. ژنێکە تەماشایەکی کردم وتی بە پشیلە ئیزعاج نابی؟ تەماشایەکی پشیلەکەم کرد و وتم بە هیچ شێوەیەک. ژنێکە گوڵێکی لە چەکمەجەی مێزەکە دەرهێنا بە ئەسپاییەوە بوونی کرد ئینجا بە کاوە خۆوتی باشە ئێمە لقێکی ئاژانسەکەمان شیعر دەکرێت و دەفرۆشێتەوە بەڵام چی خانم؟ ئێمە بۆ ئەم جۆرە کارە چەند مەرجێکمان هەیە. مەرجەکان چین خانم؟ ژنێکە دەستی بە کلکی پشیلەکەدا دەهێنا و تەماشایەکی کاغەزێکی بەردەم خۆی دەکرد وتی پێش هەموو شتێک پێویستە ئێمە پشیلەکان بخوێنینەوە. مەبەستت شیعرەکانە؟ بەڵێ دەبێ بەدڵمان بن. مەرجی دووەمیش ئەوەیە کە لە سەرتادا واتە لە ڕۆژی سپاردنی شیعرەکانت بە ئاژانسەکەمان پێویستە 13,000 فرانک بنوێنیت. نواندنی ئەم 13,000 فرانکە بۆ چیە خانم؟ چونکە لە حاڵەتێکدا ئەگەر شیعرەکانت بە دڵی لیژنەکە نەبوو ئەوە نیوەی ئەو پارەیەت لێ دەگێرنەوە. ئەدی ئەگەر بە دڵتان بوو بێگومان لێت دەکڕن. کیلۆی بەچەند؟ ئێمە بە کیلۆ نایکڕین، دانە دانە دەیکڕین. شیعری کلاسیک 500 فرانک، شیعری ئازاد 300 فرانک، بەخشانە شیعر 150 فرانک، چوارین و 5 خشتێکی و ئەم جۆرە شیعرانەش 100 فرانک. ئەدی مەرجەکانی دیکە چین؟ ئێمە لیژنەیەکمان هەیە کە ساڵی جارێک دادەنیشێ، شیعری شاعیران هەڵدەبژێرێ. وەڵامی ڕازیبوون و نەبوونیش هەمیشە دوای 8 مانگ بۆ شاعیرەکە دەنێردرێتەوە. چونکە هەموو ساڵێ خەڵکێکی یەکجار زۆر شیعری خۆیان بۆ فرۆشتن پێشکەش بەم ئاژانسەی ئێمە دەکەن. سوپاس. ئەمەم بەژنێکە گوت و بێدەنگ هەڵسام و ڕۆیشتم. دەستم لە ناو گیرفانی پاڵتۆ غەمگین بەدەم پیاسەوە گەیشتمە سەر شەقامی سان ژێرمەن دێپڵغێ. لەوێ لە مەیدانێکی بچکۆڵەدا لە تەنیشت کیوسکێک لەو شوێنەی کە پەیکەرێکی لامارتینی لێیە چووم ڕاوەستام. کەمێک دوور لە پەیکەرێکەوە وەک ئەوەی ئەمە یەکەمین جار بێ تەماشای ئەو پەیکەرەی لامارتین بکەم. کەوتمە وربوونەوە لەو پەیکەرە بەرز و شکومەندەی لامارتین، شاعیری گەورەی فەڕەنسای سەدەی 19ەم بەجل و بەرگێکی ڕێکپۆش و کەشخەوە شاهانە دانیشت بوو. دەستی ڕاستی لەسەر چۆکی ڕاستی خۆی دانا بوو، دەستی چەپیشی بەرز کرد بۆوە و پەنجەی بۆ ئاسمان درێژ کرد وەک ئەوەی لە حاڵەتی خوێندنەوەی شیعرێکی بێ. پاشان چوون بە ماندوویی و دڵپڕیەوە لەژێر پەیکەرەکەیدا دانیشتم. هەرکە دانیشتم و دانەنیشتم لامارتین لە پشتمەوە بە دەنگێکی بەرز دیار بوو دەیویست دڵم بداتەوە و وتی نیگەران مەبە. منیش دانیشتا بوومەوە بێ ئەوەی سەرم بەرز بکەمەوە لەبەر خۆمەوە وتم چۆن نیگەران نەبم؟ لامارتین لە پشت سەرمەوە بە دەنگێکی زگار و خەفەتناکەوە وتی ئەوەیە ئیتر. سرم بەرز کردەوە ڕووە و هاتوچۆی ئۆتۆمبیلە ڕاکردوەکانی سەر شەقام
وەک ئەوەی بمەوێ کە تەنیا خۆم بدوێنم. من ئەگەر 13,000 فرانکم هەبوایە و بمتوانایە تاکو 8 مانگی دیکە چاوەڕێ بکەم، بۆچی دەچوومە لایان بپارڕێمەوە بۆ کار؟ چه حەوجم بە کار هەبوو؟ لا مارتین 1 سەڵەف وتی: تۆ لە سەرەتاوە نەدەبوایە چارەنووسی خۆت بدەیتە دەست شیعر و جوانی و نووسینەوە. کەم قسەیەم لە لا مارتین بیست، یەکسەر ئاوڕێکی تووڕەم لێدایەوە و وتم: ئەی تۆ بۆچی چارەنووسی خۆت دایە دەست شیعر و جوانی و نووسینەوە؟ بە تووڕەیەوە وتی: من کەر بوو. بێدەنگ هیچ وەڵامم نەدایەوە. دەمزانی کە لا مارتینیش وەک من دڵی پڕە، پێویستی بەوە هەیە کە خۆی تاوانبار بکات و خۆی تێک بشکێنێ بۆ ئەوەی هیچ نەبێت دڵی کەمێک ئارام بگرێ. ڕوون کردەوە سەر شەقامەکە و وتم: بەڕاستی ئێمە ومانان، ئێمەی هونەرمەند و شاعیران جێگای بەزەیین. زۆر جاران هەست دەکەم کە شەیتانێک هەر لە ئەزەڵەوە ئێمەی بە بەدبەختی فرچک داوە. بەنیگار یەکی قوڵەوە نائارام چاوم بەم لاو بەو لای خۆمدا دەگێڕا. هەستم دەکرد دڵ و ڕۆحم ئەژنۆکانم دەلەرزین. پاشان بە دەنگێکی زەبوون بەڵام بەرز بۆ ئەوەی لا مارتین گوێی لێم بێت و وتم: ببوورە مسیۆ لا مارتین، دەتوانی بۆ چەند ڕۆژێک 100 فرانکێکم بە قەرز بدەیتێ؟ چاوم لەبەر خۆم نابوو، هاوڕێی وەڵام بوو، بەڵام هیچم نەبیست. پاشان ئاوڕێکم بۆ دواوە دایەوە، دیتم لا مارتین لەوێ نەمابوو. هەماشای لای چەپی خۆم کرد، دیتم لا مارتین لەولاوە پاپوتەکەی بەسەر شانی خۆی داداوە و دەڕوا. بە دوای کەوتم. 1-2 جاران بانگم کرد: مسیۆ لا مارتین، مسیۆ لا مارتین. لەبەردەم قاوەخانەکەدا ڕاوەستم. ئەمە دیار بوو. وتم: دەڕۆی؟ وتی: درەنگە، دەبێ بچمە سەر کار. وتم: لەکوێ کار دەکەی؟ وتی: لە هۆتێلێک. وتم: بە شەوان؟ وتی: هەرسم، شەوان پاسەوانی هۆتێلێک دەکەم. دەمویست لێی بپرسم بزانم شەوی بە چەند کار دەکا، بەڵام لەبەر ئەوەی دەمزانی پەلەیەتی و دەیەوێ بە پەلە بگاتە میترۆ بۆ سەر کارەکەی، لێم پرسی: مسیۆ لا مارتین، ناتوانی لای خۆتەوە لەم لاو لەولا بۆم بپرسی بەڵکو کارێکم بۆ بدۆزیتەوە؟ وتی: تۆ خۆشت دەزانی منی تەنیا و غەریب لە پاریس کەس ناناسم. بەسەر سوورماویەوە گوتم: تۆ لە پاریس کەس ناناسی؟ بەڵێ برادەر، من و تۆ خەڵکی سەدەی 19 کەس نامان ناسێ، بەڵام لەگەڵ ئەوەش بۆت دەپرسم جارێ بە دوعا دەبێ بگەمە سەر کارەکەم. لا مارتین کە بەجێمی هێشت بەدەم ڕێگاوە ئاوڕێکی بە پەلەی لێم دایەوە و وتی: من لە هۆتێلێک پاسەوانم، ئەگەر هاتی سرم لێ بدەی لە نزیک میترۆی کادێ شەقامی تغێڤیز ژمارە 7 هۆتێل پریما، جارێ بە دوعا. لا مارتین ماندوو بەرەو میترۆ ڕای دەکرد. هەنگاوەکانیشی جار بەجار ئاوڕیان لە شوێنی پەیکەرەکەی خۆی دەدایەوە و هون دەگریان. پاریس 1991. پەناهەندە. ئێوارەیەک پەناهەندەیەکی کورد لە شاری میونخ چوو لە گازینۆیەک دانیشت. گارسۆنەکە هاتوو لێی پرسی: فەرموو چییە خۆیتەوە؟ پەناهەندەکەش وتی: زەحمەت نەبێ 10 مۆز. گارسۆنەکە دوای ماوەیەک 10 مۆزی لەناو سەبەتێک بۆ هێنا و داینایە سەر مێزەکە. پەناهەندەکە زۆر بە تاسووقەوە مۆزی یەکەمی خوارد و پەلکەکەی فڕێدایە سەر شۆستەکە. مۆزی دووەمی خوارد و پەلکەکەی فڕێدایە سەر شۆستەکە. مۆزی سێیەمی خوارد و پەلکەکەی فڕێدایە سەر شۆستەکە. مۆزی چوارەمی خوارد و پەلکەکەی فڕێدایە سەر شۆستەکە. مۆزی پێنجەمی خوارد و پەلکەکەی فڕێدایە سەر شۆستەکە.
مۆزی شەشەمی خوارد و پەلکێکی فرێدایە سەر شۆستەکە. مۆزی حەوتەمی خوارد و پەلکێکی فرێدایە سەر شۆستەکە. مۆزی هەشتەمی خوارد و پەلکێکی فرێدایە سەر شۆستەکە. مۆزی نوێمی خوارد و پەلکێکی فرێدایە سەر شۆستەکە. مۆزی دەیەمی خوارد و پەلکێکی فرێدایە سەر شۆستەکە. گارسۆنەکە لە ناکاو هاتەوە لای ڕووی لە پەناهەندەکە کرد. بە تووڕەیەوە وتی: کاکە، تۆ بۆچی مۆزی یەکەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی دووەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی سێیەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی چوارەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی پێنجەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی شەشەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی حەوتەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی هەشتەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی نوێیەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە؟ مۆزی دەیەمت خوارد و پەلکێکت فرێدایە سەر شۆستەکە. پەناهەندەکەش وتی: بۆچی؟ من مافی ئەوەم نییە کە مۆزی یەکەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی دووەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی سێیەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی چوارەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی پێنجەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی شەشەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی حەوتەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی هەشتەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی نۆیەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی دەهەم بخۆم و پەلکێکی فرێ بدەمە سەر شۆستەکە. لەم سەین و بەینەدا خاوەن گازینۆکە کە پیاوێکی قەڵەوی سوورکەڵەی سمێڵفش بوو هاتە ناو بژیانەوە. لە گارسۆنەکەی پرسی: چیاوە؟ ئەم هەرایە چییە؟ گارسۆنەکە وتی: پەناهەندەیە، مۆزی یەکەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی دووەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی سێیەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی چوارەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی پێنجەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی شەشەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی هەشتەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی نوێمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی دەیەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. خاوەن گازینۆکە بە تووڕەیەوە بە پەناهەندەکەی وت: تۆ هەرگیز مافیەوەت نییە مۆزی یەکەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی دووەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی سێیەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی چوارەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی پێنجەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی شەشەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی حەوتەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی هەشتەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی نۆیەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی دەیەم بخۆیت و پەلکێکی فرێ بدەیتە سەر شۆستەکە. پاشان دەم و دەست چوو تەلەفۆنی بۆ پۆلیس کرد. هێندەی پێ نەچوو پۆلیس گەشتنە سەری. ئەفسەری پۆلیس پیاوێکی چوار شانەی سوور و سپی دارێکی لەدەست بوو بە پەناهەندەکەی وت: ئایا ڕاستە کە تۆ مۆزی یەکەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی دووەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی سێیەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی چوارەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی پێنجەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی شەشەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی حەوتەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی هەشتەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی نۆیەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ مۆزی دەیەمت خواردووە و پەلکەکەت فرێداوەتە سەر شۆستەکە؟ پەناهەندەکەش لەبەر ئەوەی هێشتا مافی پەناهەندەیی لە ئەڵمانیا بۆ دەرنەچوو بوو، هیچ ناسنامەیەکی پێ نەبوو. شڵەژا دەیزانی دەیگرن بە ترس و لەرزەوە وتی: نەخێر،
من هرگیز موزی یکمم نخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی دووەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی سێیەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی چوارەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی پێنجەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی شەشەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی حەوتەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی هەشتەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی نۆیەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. مۆزی دەیەمم نەخواردووە و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. پۆلیسەکان چوونە لای ژنێک کە ماوەیەکی زۆر بوو لە گازینۆکەدا لە تەنیشت پەناهەندەکە دانیشت بوو. لێیان پرسی: ئەرێ زەحمەت نەبێ خانم، ئایا تۆ دیوتە ئەم پەناهەندەیە مۆزی یەکەم بخوات و پەلکێکی فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی دووەم بخوات و پەلکێکی فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی سێیەم بخوات و پەلکێکی فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی چوارەم بخوات و پەلکێکی فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی پێنجەم بخوات و پەلکێکە فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی شەشەم بخوات و پەلکێکە فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی حەوتەم بخوات و پەلکێکی فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی هەشتەم بخوات و پەلکێکی فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی نۆیەم بخوات و پەلکێکی فڕێ بداتە سەر شۆستەکە، مۆزی دەیەم بخوات و پەلکێکی فڕێ بداتە سەر شۆستەکە. ژنەکەش وتی ئەم پیاوە مۆزی یەکەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی دووەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی سێیەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی چوارەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی پێنجەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی شەشەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی حەوتەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی هەشتەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی نۆیەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە، مۆزی دەیەمی خواردبێت و پەلکێکی فڕێ داوێتە سەر شۆستەکە. نەخێر، نەمدیوە. پۆلیسەکان سرە ڕای ئەوەش کە لە بچیان لە دەستی پەناهەندەکە کرد و ڕایان پێچە. بە سواری جێپێکی پۆلیسیەوە بردیانە پۆلیسخانە. لەوێ بەڕێوەبەری پۆلیسخانە زۆر بە توند و تیژیەوە بە پەناهەندەکەی دەوت: چما تۆ چیت؟ مۆزی یەکەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی دووەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی سێیەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی چوارەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی پێنجەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی شەشەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی حەوتەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی هەشتەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی نۆیەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە، مۆزی دەیەم بخۆیت و پەلکێکی فڕێ بدەیتە سەر شۆستەکە. پەناهەندەکەش هەر هاواری دەکرد، دەیگوت: نەخێر، نەخێر، خۆ من شێت نیم، من چۆن هەڵەی وا دەکەم؟ بێم مۆزی یەکەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی دووەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی سێیەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی چوارەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی پێنجەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی شەشەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی حەوتەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی هەشتەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی نۆیەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە، مۆزی دەیەم بخۆم و پەلکێکی فڕێ بدەمە سەر شۆستەکە. بۆ سبەینێ ڕۆژنامەنووس لە ڕۆژنامەکانی خۆیاندا چەندین راپۆرت و وتاریان لەبارەی ئەم مەسەلەیە بڵاو کردەوە و لە وتارەکانیاندا بە مانشێت و خەتی درست نووسیان کە پەناهەندەیەکی کورد لە گازینۆیەکی شاری میونخدا داوای دە مۆزی کردووە و پاشان مۆزی یەکەمی خواردووە و پەلکێکی فڕێ داوەتە سەر شۆستەکە، مۆزی دووەمی خواردووە و پەلکێکی فڕێ داوەتە سەر شۆستەکە، مۆزی سێیەمی خواردووە و پەلکێکی فڕێ داوەتە سەر شۆستەکە، مۆزی چوارەمی خواردووە و پەلکێکی فڕێ داوەتە سەر شۆستەکە، مۆزی پێنجەمی خواردووە و پەلکێکی فڕێ داوەتە سەر شۆستەکە، مۆزی شەشەمی خواردووە و پەلکێکی فڕێ داوەتە سەر شۆستەکە، مۆزی حەوتەمی خواردووە و پەلکێکی فڕێ داوەتە سەر شۆستەکە،
موزی هشتمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی نوێمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی دێمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. بۆ ئێوارەی هەمان ڕۆژ رادیۆ و تەلەڤیزیۆنی ئەڵمانیش هەمان دەنگ و باسییان بەم شێوەیە خوارەوە بڵاو کردەوە. پەناهەندەیەکی کورد کە 11 ساڵە لە ئەڵمانیا دەژیت و هێشتا مافی پەناهەندەیی بۆ دەرنەچووە، بەم دوایە ئەقلی تێک چووە. دوێنێ ئێوارە لە گازینۆیەکی شاری میونخدا پۆلیس بینیویانە کە داوای دەمۆزی کردووە. پاشانیش مۆزی یەکەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی دووەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی سێیەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی چوارەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی پێنجەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی شەشەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی حەوتەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی هەشتەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی نوێمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. مۆزی دەیەمی خواردووە و پەلکێکی فرێداوەتە سەر شۆستەکە. پاریس مانگی هەفتی 1992. چیرۆکێکی زۆر درێژی تراژیدی، پیاوێک، ژنێک، دوو جۆر تەنیایی. هەتاتە خۆرەکان گەربێی و بچێوە تانە دیسان، سەفەر دەکەی لە وەتەن و دەچێ شاری جابولقا، حاجی قادری خۆی. فەرەیدون کاتێ سەری خۆی هەڵگرت و گوندەکەی خۆیانی جێهێشت، دوا بە دوای ئەو لە گوندەکەیاندا بووە مقۆ. هەر کەسە و قسەیەکی دەکرد. هەندێک کەس دەیان گوت چووە بۆ ئەڵمانیا، هەندێکی تر دەیان گوت گەشتۆتە سوێد، هەندێک دەیان گوت لە کەنەدایە. هەندێکی دیکەش وا باسییان دەکرد کە لە کۆلۆمبیا گیرساوەتەوە و قاچاقچێتی حەشیشە دەکا. برادەرە نزیکەکانیشی دەیان گوت لە دانیمارک ژنێکی پۆلۆنی هێناوە و لە چێشتخانەکانیش دەکا. لە هەمووشی سەیرترەوە بوو کە خوشک و براکانی خۆی دەیان گوت ئێمە نامەی ئەومان لە ئەمریکاوە پێدەگات و دەڵێ لە ئەمریکام. فەرەیدون ئەو کاتەی گوندەکەی خۆیانی جێهێشت، تاعونێکی پیس لە گوندەکەیاندا بڵاوبووەوە. خەڵک لە خۆیانەوە دەڕشانەوە و 3-4 ڕۆژێک لە ناو جێگەدا دەکەوتن، پاشان کە لەواژ دەبوونەوە و دەمردن. فەرەیدون سەبارەت بەم تاعونە بوو سەری خۆی هەڵگرت و ڕۆشت. تاعونەکەش 13 ساڵی ڕەبەق درێژەی کێشە. ئێستاش ئەوە تا کە تاعونەکە کۆتایی پێهاتووە، فەرەیدون پاش 13 ساڵ دوورە وڵاتی و خانە بەکۆڵی گەڕاوەتەوە گوندەکەی خۆیان. فەرەیدون کە گەڕایەوە وەک هەر ئێوارەیەکی ڕۆژگاری جاران کە لە چایخانەیە گەڕابێتەوە، هاتەوە بەردەم ماڵەکەی خۆیان. تەنیا یەک جانتای پێبوو، بەڵام جانتایەکی گەورە و پڕ. فەرەیدون ئاگای لێ نەبوو خەڵکی گوندەکەی خۆیان لە ماوەی ئەم 13 ساڵە تاعونیەدا گەلێک دابوو نەریتی خۆیان لەدەستدا بوو، چەند ڕەوشت و ئاکارێکی تازەیان پەیدا کردبوو. لە هەمووی سەیرتر عادەتی پەتاتە خواردن بوو. ئەم عادەتی پەتاتە خواردنە کاتێک خۆی لە برسان لەگەڵ دەستپێکردنی تاعونەکەدا دوای ڕۆیشتنی فەرەیدون بەناو خەڵکی گوندەکەدا بڵاو ببووە. خەڵک لە ئەنجامی بڵاوبوونەوەی تاعون وردە وردە هەموو خواردنێکیان لە پێش چاو کەوتبوو. ساڵ بە ساڵ زیاتر و زیاتر بێزیان لە خواردن دەکردەوە، تەنیا پەتاتەیان دەخوارد. بۆ کشت و کاڵیش تەنیا پەتاتەیان دەچاند. لە دەشتەکاندا لەناو باخچەی ماڵ و پێش دەرگاکان، تەنانەت لە چایخانە و قوتابخانەکانیشدا تەنیا پەتاتەیان دەچاند.
ئاوی پەتاتەیان دەخواردەوە ئەوەی کەمێک دەوڵەمەند بووایە و حاڵی باشتر بووایە شەربەتی پەتاتەی دەخواردەوە. ئاغا و ئەفەندی و پیا ماقولەکانیش بیرەی پەتاتە و شەرابی پەتاتە و ئارەقی پەتاتەیان دەخواردەوە. ئەوانەی هەژار بوون زستانان ئاوی پەتاتەیان وشک دەکردەوە بۆ هاوین. خەڵک زۆربەی جلوبەرگەکانیان لە پەلکی پەتاتە دروست دەکرد. ڕسمی پەتاتەی جۆرا و جۆریان بە دیواری ماڵ و چایخانەکاندا هەڵدەواسن. سەرفیترە و زەکاتیشیان هەر بە پەتاتە. لە کاتی ژنگواستنەوە و چلە و هەفتانە و بوونەکانی دیکەشدا جوانترین دیاریان تەنیا پەتاتە بوو. تەنانەت کاتی کەسێکیشیان لێ دەمرد بە ئاوی پەتاتە دەیانشۆردەوە. لە کۆتاییدا سەرکە پەتاتەیەکیشیان لەگەڵ مردووەکە دەخستە گۆڕێکەوە. برا، باو، خوشک و خزمەکانی فەرەیدون ئەو ڕۆژە لە خۆشی گەڕانەوەی فەرەیدون لەگەڵ کەس و کار و ئاشنا و هاوڕێ کۆنەکانی پێکرا لە ڕۆژی گەڕانەوەی فەرەیدوندا سەرەڕای دەستکورتی و نەداری 3 شەو و 3 ڕۆژ ئاهەنگیان گێڕا. بە دەهۆڵ و زۆرنا و تیپی ئاهەنگی جۆرا و جۆرەوە شایی و سەمایان دابەست. لە ماوەی ئەم 3 شەو و 3 ڕۆژەدا پەیامنێری هەموو ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکان لە شارەوە هەروەها نوێنەری زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکان پەیتا دەهاتنە لای فەرەیدون و چاوپێکەوتنیان لەگەڵ ساز دەکرد. ڕادیۆی فڵان حەزب ڕای دەگەیاند شاعیرێکی زۆر گەورە گەشتەوە خاکی نیشتیمان. تەلەڤیزیۆنی فڵان حەزب دەیگوت قوتابیەکی کورد خوێندنی باڵای لە زانکۆیەکی بەرزی ئەمریکا تەواو کردووە و گەڕاوەتەوە گوندەکەی خۆی. ڕۆژنامە و گۆڤارەکانیش بە مانشێتی گەورە دەیان نووسی. نووسەرێکی بەهرەدار گەڕایەوە زێدی خۆی بۆ ئەوەی خزمەتی نەتەوەکەی خۆی بکات. بەم شێوەیە لە ماوەی ئەم 3 شەو و 3 ڕۆژەدا هێندە ڕێز لە فەرەیدون گیرا و هێندە پرۆپاگەندەی بۆ کرا کە فەرەیدون بووە گەورەترین شاعیر، دڵسۆزترین مامۆستا، ناودارترین نووسەری وڵاتەکەی خۆی. فەرەیدون لە ماوەی ئەم 3 شەو و 3 ڕۆژەدا وەدەست هیچ کەسێک نەدەکەوت. خزم و کەس و کارەکانی فەرەیدون بەردەوام فەرەیدونیان داعوەتی ماڵی خۆیان دەکرد. تەنانەت ئەو خاڵە خزمانەی کە هەژاریش بوون پەتاتەیان لە خزمە دەوڵەمەندەکان قەرز دەکرد بۆ ئەوەی بتوانن داعوەتێکی پەتاتەی فەرەیدون بکەن. ئاغا و پیا ماقول و ئەفەندیەکانی گوندیش دەیانویست داعوەتی بیرە و نادی و خواردنەوەی پەتاتەی بکەن. هاوڕێ و ئاشنا نزیک و دوورەکانیشی هەر یەکەیان کە دەهاتنە لای ساکە پەتاتەیەکی ڕەنگکراویان لەناو کیسێک بە دیاری پێشکەش دەکرد. فەرەیدون لە ماوەی ئەم 3 ڕۆژەی یەکەمدا وای لێ هاتبوو خۆشی وردە وردە خەریک بوو لەگەڵ پەتاتە ڕادەهات. خواردن و خواردنەوەی پەتاتەی لەلا دەبووە ئاسایی. شەوی چوارەم کاتژمێر 11:30 شەو باوک و خوشک و برا و براژن و زاوا و خاڵ و خاڵۆزا و مام و مامۆزا و پور و پورزا و برازا و خوشکەزا و منداڵەکانیان هەمویان پێکەوە لە دیوەخانی ماڵە باوی فەرەیدون دوای پەتاتە خواردنی ئێوارە دەورەیان لە فەرەیدوندا. باوکی ڕووی کردە فەرەیدون و گوتی: دەی فەرەیدون کوڕم، بزانی چیت بۆمان هێناوەتەوە؟ فەرەیدون بەم پرسیارە زۆر کێفخۆش بوو. هەڵسا جانتا گەورە پڕەکەی بە شانازی و کامەرانیەوە لە ناوەڕاستی ژوورەکەدا لە بەردەم باوکی هەڵڕشت. فەرەیدون لە کێفخۆشیان شاگەش کرد. لە دڵی خۆیدا دەیگوت با ببێتە مفاجەیەک. جانتاکە وەک فەردە گەنمێک پەیدا وردە زێڕی وەک ئاردی زەردی درەوشاوەی لێوە دادەڕژا. پاشان پارچە زێڕی گەورە و گەورەتر. اینجا پارچە زێڕی قەبێک بە قەب کرد و چێت. فەرەیدون لە کاتێکدا تەماشای ئەم زێڕە جوانانەی دەکرد کە چوون وەک ئارەقەی ڕۆحی ماندووی 13 ساڵەی دەربەدەری خۆی دادەڕژایە خوارەوە بە دڵخۆشی و بەختەوەریەکی سەر بڵندانەوە وتی: ئەوە تا بابەگیان زێڕم بۆ هێناون. یەکێ لە براژنەکانی کە مەمکی دەدایە کۆرپەلەرەکەی پرسید: ئەم جانتایە هەمووی هەر زێڕە؟ فەرەیدون وتی: بەڵێ هەمووی هەر زێڕە. خوشکەکەی بەسەر سوڕمانەوە بە دەنگێکی کەمێک بەرزتر پرسیەوە: هەمووی هەر زێڕە؟
خاڵۆکەی لە هەمویان سەر سوڕماوتر هەمووی هەرزێڕە بەڵێ هەمووی هەرزێڕان باوکی هەڵیدا یعنی هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە بەرەیدوو نەخێر هیچ پەتاتم لە خارج نەهێناوەتەوە برا گەورەکەی بە دەنگێکی سەر سوڕما و دەنگی بەرز کردەوە هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە بەرەیدوون لە ئەوان سەر سوڕماوتر نەخێر هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە زاواکەی بەڕاست هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە نەخێر هیچ پەتاتم لە خارج نەهێناوەتەوە خاڵۆکەی بە حەپەسانەوە کەمێک تووڕە بەڕاست تۆ هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە نەخێر من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە مامەکەی وەک بیەوێ یەخەی بگرێت و ڕای تەکێنێت تۆ بەڕاستە هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە بەرەیدوو کەمێک شڵەژا بەڵام هەر لەسەرە بوو بەڵێ بەڕاستمە من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە پورزاکەی یعنی بەڕاستی تۆ هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە بەرەیدوون هەناسەی سوال ببوو بەڵێ بەڕاستی من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە پورەکەی باشە تۆ چۆن هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە بەرەیدوون تووڕە من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە مامۆزاکەی وتی باشە چۆن تۆ بۆچی هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە بەرەیدوون وەک ئەوەی بەرگری لە هەڵە و تاوانێکی خۆی بکات نازانم من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە کوڕە خاڵەکەی وتی باشە سەیرە تۆ بۆچی هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە بەرەیدوون لەسەرەکە بۆچی سەیرە من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە باوکی فەرەیدوون لە کۆتاییدا بە کۆست و قەفەتێکی قوڵەوە هەناسەیەکی ساردی هەڵکێشا باشە بۆچی کوڕم تۆ بۆچی هیچ پەتاتت لەگەڵ خۆت نەهێناوەتەوە فەرەیدوون بە لە خۆ ڕازی بوونەوە لە هەمان کادا وەک ئەوەی بیەوێ هێما بوو نرخ و بایەخی زێر بکا وتی من تەنیا زێرم لەگەڵ خۆم هێناوەتەوە خاڵۆکەی کە پیاوێکی ڕەشتاڵی چوارشانەی قەفی سمێڵ پان بوو بەسەر سوڕماوی و پەنجپۆڵیەوە وتی زێر چێ کوڕم فەرەیدوون لا کامی ئەم گفتوگۆ کەرمەدا دەمێک بوو تێگەشت بوو کە هیچ کامێک لەو کەس و کار و خزمانەی نازانن زێر چییە هیچ کەسێکی دیکەش لە گوندەکەدا نەیدەتوانی و ناتوانێت لە نرخی زێر تێبگا هەی ها هەی بەڵام لەگەڵ ئەوەش هەستی بەشکان و دۆڕان نەدەکرد کاتێ بیریشی دەکردەوە بچێ نرخی زێر و بایەخی زێریان بۆ باز بکات بەلایەوە ئاستەنگ و تا ڕادەیەک بێهودەش بوو بۆیە بە غەمگینی و کەمێک بێهودەیەوە وەک ئەوەی لە نشستیەکی گەورەوە هەڵسابێتەوە سەیرێکی چاوە نەخوێندەوارەکانی خاڵەکەی کرد و بێدەنگ بوو براژنەکەی بە خۆی و کۆرپەلەرەکەی باوەشیەوە هەستایەوە سەر پێ وتی ئیف چوە دەرەوە بەدەم ڕێگەشەوە تۆپەلە قسەیەکی دیکەی بەردایە 13 ساڵ لە خارجیاوە کەچی کە هاتۆتەوە بەردە پەتاتەیەک چییە لەگەڵ خۆی نەهێناوەتەوە قاڵۆژنەکەی جگەرەکەی پەنجەی فرێدا و هەستایەوە سەر پێ وتی ئەرێ وەڵڵا پیف ئەویش چوە دەرەوە وتی 13 ساڵە نەمان بینیوە کەچی فەردە پەتاتەیەک چییە بە دیاری بۆمانی نەهێناوەتەوە مامۆژنەکەی بێدەنگ هەستایەوە سەر پێ و دەستی منداڵەکەی گرت و ئەویش چوە دەرەوە بە هەناسە ساردی و بەدەم ڕێوە پرتە پرتی و پەک بە زیاد نەبێ پەتاتەیەک چییە لەگەڵە خۆت نەیهێنیتەوە
زاواکی بس اغلطی و گازاندەوە بێ ئەوەی تەماشای فەرەیدون بکات و چووە دەرەوە و لەبەر خۆیەوە وتی هیچ نەبووایە هەر تەنیا چەند پەتاتەیەکت بە دیاری بۆ مناڵەکان هێناباوە. پورەکەی کە لە هەمویان قەڵاوتر بوو درەنگ گەیشتە بەر دەرگای چوونە دەرەوە لە حەوشەکە بۆڵە بۆڵی بوو. خەڵک کە لە خارج دەگەڕێنەوە بە فەردە پەتاتە لەگەڵ خۆیان دەهێننەوە کەچی ئەو شتێکی هێناوەتەوە کە هیچ سوودێکی نییە لە خۆشی زیاتر کەسی دیکە پێی ناگات چییە. خاڵۆزا، مامۆزا، پورزا، خوشکەزا، مام، خاڵ، کوڕەخاڵ، پەیتا پەیتا یەک لە دوای یەک هەڵدەستانەوە بە هەناسە ساردیەوە ژوورێکیان جێدەهێشت بێدەنگ پشتیان تێدەکرد و دەچوونە دەرەوە. دەیان گوت 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک چییە لەگەڵە خۆت نەهێنیتەوە. 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک چییە لەگەڵە خۆت نەهێنیتەوە. 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک چییە لەگەڵە خۆت نەهێنیتەوە. 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک چییە 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک 13 ساڵان لە خارج. خوشکە گەورەکەی کە برینێکی کۆن بەلاجانگەوە بوو دەیان گوت پاش ماوەی چڕنووکی داڵێکی ئەفسانەی ناو گوندەکەیانە بە قوڵپێکی گریانەوە کەوتە هەنسک وەک ئەوەی شتێک لە ناخیدا بشکێ گریا. گوتی فەرەیدون گیان خۆزگە ئاوەها ڕەزیل و سەرشۆرت نەکردینایە. ئەویش دەستی مناڵەکەی گرت و چووە دەرەوە. برا بچووکەکەی بە تووڕەیەوە قەڵمان سنگی نیگای بڕیە فەرەیدون و بە ئاوازێکی گاڵتە پێکردنەوە وتی زێر چییە؟ زۆر بە نیگەرانی تووڕەیەوە چووە دەرەوە. برا گەورەکەی کە پیاوێکی نازکتر و ڕۆشنبیرتر بوو هەستایەوە چووە لای فەرەیدون دانیشتایەوە سەری چاو فرمێسکاوی تۆپەڵە قسەی غەمگین لە دەمی بەردەبوونەوە. فەرەیدون گیان هیچ نەبووایە تەنیا چەند پەتاتەیەکت بۆ خۆمان بهێنایەتەوە. تۆ وەزە ئێمەت نەدەزانی چۆنە نەدەزانی لە چه حاڵێک داین. فەرەیدون لەسەر چینچکان وەک لاشەیەکی مردوو سەری شۆڕ کردبووەوە نێوان هەردوو ئەژنۆکەی خۆی بێدەنگ واق و ڕماو بیری دەکردەوە لەوەش دەچوو وەک لە بیابانێک جێما بێت و کەوت بێتە نێو خەیاڵاتێک کە هیچ ئاگای لە دەوروبەری خۆی نەمابێ. هەرچی باوکیشیان بوو قڵۆ هەرەسێنا و واق و ڕماو وەک تەماشای لاشەی مردووی خۆشەویستێکی خۆی بکە. تەماشای فەردە زێرە هەڵڕێژراوەکەی بەردەم خۆی دەکرد کە لە ناوەڕاستی ژوورەکەدا وەک ئەوەی بەگازاندەوە لە فەرەیدونی بپرسێت باشە ئەم زێرە چییە کوڕم بە کاڵکی چی دێ؟ فەرەیدون لە نەکاو سەری هەڵبڕی خۆی لە ژوورێکی چۆڵ و هۆڵدا دیتەوە وەک لە کوتای ئاهەنگێکی گەورەدا تاز بوو بێ. سەری کەمێک کەوتبووە ژان بەڵام دڵی خۆش بوو بەوەی کە هەمویان ڕۆیشتون و لەم ژوورە چۆڵەدا بە تەنیا جێیان هێشتووە. هەستایەوە سەر پێ هەنگاوە فرمێسکاویەکانی نا بەرەو ڕسمی دایکە خواڵی خۆش بەکەی کە بەقەد دیوارەکەی بەرامبەر هەڵواسرا بوو. ئەو دایکەی لە کاتی تاعاونەکەدا لە ماوەی دوورە وڵاتی فەرەیدوندا گیانی سپارده بوو نەیتوانی بوو جارێکی دیکە چاوی پێ بکەوێتەوە. ئەو دایکەی کە ئەمڕۆ ئەم ئێوارەیە لێرە نەبوو حەیف بوو ئەوەی سەری کاسی فەرەیدون بخاتە سەر سینەی نەرمی خۆیەوە و دڵی بداتەوە. ئەو دایکەی تاقە کەسێکە لەم وڵاتەی خۆیدا لە گوندەکەیان کە نرخی زێر تێدەگات و بایەخی زێڕی هێشتا بیر نەچۆتەوە. تاقە کەسێکە کە دەزانی زێر چییە بەڵام حەیف ئێستا ئەو لە نێو گۆڕێکی سارد و سڕدایە. هەولێر 1995 تاکو 1996. شیزۆفرینیا بە
ئەفسەرەکە کە بەرپرسی یەکەمی توێژینەوەی دۆسیەی بەختیار بوو وەک ئەسیرێک دەستەوەستان ڕاوەستا بوو. ئەفسەرەکە ڕووی لە متەرجیمی بەختیار کرد و وتی: متەرجیمەکە گەنجێکی کوردی لوبنان بوو. ئەم قسەی بە خەفەتێکەوە بۆ بەختیار تەرجەمە کرد و وتی: هاکە وابزانم ماوەیەک دەدنێرن بۆ شەماعە. بەختیار پەناهندەیەکی کوردی عێراق بوو، خەڵکی گوندی بۆ مەسپان تەمەنی 21 ساڵ لە هەولێر ئامادەی کردوکاڵی تەواو کردبوو. دایکی بەختیار هەموو بەیانێک لە گوندەکەی خۆیانەوە بەپاس دەچووە ناو شار. بۆ خزمەتکردنی ماڵە دەوڵەمەندەکان جلی بۆ دەسووشتن، حەوشە و ژوورەکانی بۆ پاک دەکردنەوە. هەفتەی 3 ڕۆژانیش 3 شەمە و 4 شەمە و 5 شەمە دەچووە شەماعەی هەولێر. لەوێ فەراز باوکی بەختیار لە جەولەی شەڕی یەکەمی براکوژیدا بە ئەسیر گیرا بوو. بەختیار بەمەی نەدەزانی تا ئەو ڕۆژەی نامەیەکی بەدەست گەیشت و هەواڵەکەی خوێندەوە. بەختیار زۆر نیگەران 5 ڕۆژ بوو سەر و ڕێشی نەتراسوی بوو. کاتێ بە دڵتەنگیەوە گەڕایەوە ئوردوگاکەی خۆی لە بەردەم دەرگا تووشی برادەرێکی خۆی هات. ئەویش کورد لەوێ لەگەڵی پەناهەندە بوو. برادەرەکەی وتی: ها بەختیار. بەختیار ئەست وەک لەبەر خۆیەوە قسە بکات و وتی: خەریکە دڵم شەق دەبا، دەگەڕێمەوە. بۆ کوێ؟ بۆ کوردستان. بۆ؟ یان دەبێ بگەڕێمەوە یانیش ئەوە تا دەبێ بچمە شەماعە. بەختیار کە گەیشتە فەڕەنسا کۆک و ساغڵەم، هیچ نەخۆشیەکی نەبوو. برادەرە پەناهەندەکانی ناو ئوردوگاکە دەیانوت ئەم 3 ساڵی چاوەڕوانیە بوو کە بەختیاری ئاوەها لێ کرد. بەختیار کە گەیشتە فەڕەنسا تەمای وابوو بچێت لە کۆلێژی ئەندازیاری بخوێنێت. لە هەمان کاتدا جار بەجار بتوانێت کەمێک دۆلاریش بۆ دایکی بنێرێتەوە. بەختیار لە گوندێکی باشووری شاری پاریس لە ئوردوگایەکی 11 قاتیدا دەژیا. 3 ساڵ بوو چاوەڕێی ئەوەی دەکرد ئیقامەی پەناهەندەیی بدەنێت. ڕاستە بەیانی و نیوەڕ و ئێوارە نانیان دەدایت، بەڵام هەر ئەوە ئیتر تەنانەت پارەی جگەرە و پارەی بلیتی هاتوچۆشیان نەدەدایت. هەموو ژیانی لە کیلۆمەتر 4 گوشەیەکدا هەر چاوەڕوانی بوو. هی ئیقامەکەی بۆ دەردەچێت. لەناو هەمان ئوردوگادا بەختیار برادەرێکی کوردی هەبوو دەیوت شاعیرم. هەمیشە ئێواران شیعرێکی ناڵی بۆ بەختیار دەخوێندەوە کە بەم شێوەیە دەست پێ دەکات: دەرونی لێدار شارەزور و بەردێ کە فرمێسک گرم ئیلا ئوو سەردێ. تەنیا دوو لێکدانەوە بۆ ئەم شیعرە هەیە. لێکدانەوەیەکی ڕۆژهەڵاتیانە ئەوەیە دایکی بەختیار خوشکەکانی دوو براکەی پورەکانی ماڵە خاڵەکانی هەمویان ئیرەیان بە بەختیار دەبرد. دەیانوت خۆزگە بە بەختیار بۆ خۆی گەیشتە ئەوروپا. ڕۆژێکیان دایکی بەختیار لە شەماعە دەستی لە ملی نەخۆشێک کردبوو. ئاوی دەدایە ئەو نەخۆشە. کوڕێکی گەنجی عەرەبی خەڵکی دیوانیە بوو لە دەست ڕژێمی بەغدا ڕای کردبووە کوردستان. نەیدەتوانی بگەڕێتەوە. دایکی بەختیار بەزەی بەو گەنجەدا دەهاتەوە. دەشیزانی کە ئێستا وردە وردە خەریکە چاک دەبێتەوە و لێی پرسی: ئەگەر چاک ببیتەوە حەز دەکەی بگەڕێیتەوە بۆ وڵاتی خۆت؟ ئەمیش وتی: پڕ بەدڵ حەز دەکەم بگەڕێمەوە باوەشی دایکم. لێکدانەوەی دووەم لێکدانەوەیەکی ئەوروپیانەیە. ئێرە شەماعە نییە، باشە خەستەخانەی سەرپەرشتیکردنی ئەو کەسانەیە کە نەخۆشی دەرونیان هەیە. متەرجیمە لوبنانیەکە بە هەڵە منی تێگەیاند. بەختیار بە دڵخۆشیەوە لەسەر قەرەوێڵەکە بە دیژداشەیەکی خەتخەتەوە وای بەخۆی دەوت. پیرێژنێکی فەڕەنسی کە لەو خەستەخانەیەدا سستەر بوو لە دڵەوە بەزەی بە بەختیاردا دەهاتەوە. ئێوارەیەک لە کاتێکدا جەمی ئێوارەی لەگەڵ پرتەقاڵ و سێوێک لە بەردەم بەختیاردا دادەنا، بە میهرەبانێکی دایکانەوە دەستی لە ملی بەختیار کرد و لێی پرسی: ئەگەر چاک ببیتەوە حەز دەکەی بگەڕێیتەوە بۆ وڵاتی خۆت؟ ئەمیش وتی: پڕ بەدڵ حەز دەکەم بگەڕێمەوە باوەشی دایکم. بەختیار ماوەیەک لە قەبرستانەکاندا
بە کۆمەڵ پیسایی و گەڵای وەریوی سەر قەبرستان و ڕێڕەوەکانیان پێ پاک دەکردنەوە. دەیوت بوومەتە کەناس، ماوەیەکیش دەیان بردن بە کۆمەڵ ناو میترۆکانیان پێ گسک دەدان. بەختیار لەبەر بێپارەیی لە 1000 مەتر چوارگۆشەی ئوردوگاکیاندا زیاتر نەیدەتوانی ببزوێ. برادەرە فەڵەستینی و سریلانکی و لوبنانیەکانی دەچین قەمسەڵە و جلوبەرگیان لە مغازەکان دەدزی و بە نرخی هەرزان دەیان فرۆشتەوە. پێی دەژیان ئەم کارەی پێناشرین بوو. لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە بەختیار تووشی نەخۆشی شیزۆفرینیا هات بوو. بەختیار چەوان لە خەو هەڵدەستایەوە و دەچوو جامخانەی دووکان و مغازەکانی بازاری دەشکاند. بەختیار زۆر بە توندی و بە هەستێکی پڕ جۆشەوە غەریبی داکی دەکرد و دەگریا. بەختیار کە دەیگرت بەردەوام جنێوی بە حیزبەکانی کوردستان دەدا. دەیوت ئەوان بوون چارەنووسی منیان تووشی ئێرە کرد. لەمەش خراپتر جنێوی زۆر ناشرین بە خەڵکی فەڕەنسی و حکوومەتی فەڕەنسا دەدا. پاریس هەولێر. شێر لەبەر پەنجەرەی جوورەکەیدا کزەبایەکی سارد لەسەر و قژی دەدا. غەمگینانە تەماشای نواڵە بەفرە ئەستوورەکەی بەردەم پەنجەرەکەی دەکرد و لەبەر خۆیەوە دەیگوت: تەواو ئیتر لەمە دوا ژیانم هەمیشە ئەم پیاسە سارد و غەمناکەیە. لەم ژوورە بچووکەوە بەرەو سەربان، لە سەربانیشەوە بەرەو ژوورەوە، وەک زندان کراوێک. بە قسەی هاوڕێ پەناهەندە سریلانکی و شیلی و ئێرانی و لبنانیەکان کە ئەوان لە پێش ئەمیشەوە بە چەندین مانگ لەم دوورگەیەدا ژیاون. لەوانەیە 7-8 مانگی دیکەش هەر بەم شێوەیە لە هەمان ئەم دوورگەیەدا ژیان بەسەر ببا. دوای ئەوەش ئیتر خوا دەزانێت داخوا ئەم جاریان ڕەوانەی دەکەنە کام شاری دوورە دەستی ئەم وڵاتە بەستەڵەکە. لەو دەمەدا لە ناکاو گوێی لە دەنگی پاپۆڕێک بوو. وردە وردە لە قەراغ دوورگەکە دوور دەکەوتەوە تا گەیشتە بەر نیگای پەنجەرەکەی. پاپۆڕی دوورگەکەی خۆیان بوو، وەک هەموو دەم و عەسرانێکی دیکە پەناهەندەکانی سوار کرده بوو. دەیگەیاندە کۆپنهاگن. کۆپنهاگن ئەویش هەر دوورگەیەکی سارد و چۆلی دیکەیە وەکو ئێرە. بچێتە کۆپنهاگن چی بکە؟ هی ببینێ. لەبەر پەنجەرەی ژوورەکەیدا سەیری پاپۆرەکەی دەکرد کە خەریک بوو بەدەم گەڕەگڕ و کەفکردنی خۆیەوە وردە وردە لە دوورگەکەیان دوورتر دەکەوتەوە. لەبەر خۆیەوە بێزار دڵی خۆی ڕنەک دەدا. بەڕاستی بچم لە کۆپنهاگن چ بکەم؟ کێ لەوێ دەناسم؟ کێ دەمناسێ؟ پێش چەند ڕۆژێک لە دڵی خۆیدا گوتی: ناکرێ هەر لە ژوورەوە دانیشم، دەی با منیش وەک ئەم هەموو خەڵکە بۆ چەند ساتێک لەم دوورگەیە دوور بکەمەوە، هەر هیچ نەبێ هەوایەک بگۆڕم. لەگەڵ پەناهەندە لبنانی و سریلانکی و پۆلۆنیەکان سواری پاپۆرەکە بوو، چوو بۆ کۆپنهاگن. پاپۆرەکە لە کاتژمێر 3:30 پاش نیوەڕۆ گەیشتە کۆپنهاگن. لە بەندەری ڤێستەپۆرت ڕایگرت. هەرکە لە پاپۆرەکە دابەزیە خوارەوە بیری لەوە دەکردەوە کە دەبێت وەک هەموو پەناهەندەکانی دیکە لە کاتژمێر 6:30 ئێوارە، واتە دوای 3 کاتژمێری دیکە لە هەمان ئەم قەراغەی بەندەرەکە ئامادە بێت بۆ ئەوەی پاپۆرەکەی لەدەست نەچێت و بتوانێت بۆ نان خواردنی ئێوارە و بۆ شەونووستن بگەڕێتەوە دوورگەکەی خۆی. کە گەیشتە ناو بازارەکەی کۆپنهاگن کاتژمێر 4 ئێوارە بوو. نەیدەزانی بچێتە کوێ و چی بکات. بەناو شەقامەکانی ناوەڕاستی شاردا گەڕا. سوورا وەک جاری یەکەمی هاتنی بۆ ناو بازاری کۆپنهاگن، وەک جاری دووەم، وەک جاری سێیەم، وەک هەموو جارێک بە تەنیا بێ پارە و پول غەریبانە هەبای منداڵێکی سەرگەردان چاوی بە کۆگا و جامخانە ڕەنگینەکاندا دەگێڕا. تەماشای ئاپارتمانە 6 قات و 11 قاتە زێڕەوشانەکانی دەکرد. پەرۆشانە، تینو، تاو قەلماسنگی نیگای دەگرتە کچە سوورکەڵە موزەرە قش ئاوڕشمیەکان کە ماندووش دەبوو لەسەر کورسیەکی ساردی باخچەیەک دادەنیشت.
بشوێکی دەدا هەڵدەستایەوە دیسان پیاسە تاو گێڕان ئیتر تا شەکەت بوو هەر گەڕا لە کۆتاییشدا کاتێ لە گوگادەوە بەرەو قەراغی بەندەرەکەی ڤێستەپۆرت گەڕایەوە هەستی بە غەریبی و تەنیاییەکی کوشندە دەکرد ئەو هەستی غەریبی و تەنیایە لە ناخەوە ڕۆحی دەکرۆشت کاتێ سواری پاپۆرەکەش بوو لە ناو پاپۆرەکە لە ڕێگای گەڕانەوەیاندا بەرەو دوورگەکە گوێی لێبوو پەناهەندەکان هەندێکیان بە ئینگلیزیەکی شکاو ئەوانی دیکەش بە فارسی و عەرەبی جنێویان بە خەڵکی دانیمارک دەدان تفیان لە ئاو و هەوای دانیمارک دەکرد یەکێک لە پەناهەندە ئێرانیەکان کە لەوە دەچوو لە هەمویان خوێندەوارتر بێت بە ئینگلیزی لەگەڵ پەناهەندەیەکی لبنانی قسەی دەکرد دەیگوت ئیبن بەتوتە لە لاپەڕە 285 گەشتنامەکەی خۆیدا لەبارەی دانیمارکەوە دەڵێ دانیمارک زمانێکی بۆگەن و ئاو و هەوایەکی بۆگەن و ئەخلاقێکی بۆگەنی هەیە ئەم یەکجار ڕقی لەم زەنازەنا و دەمشەڕێ پەناهەندەکانە تەنانەت لە ساڵۆنی چێشتخانە بچووکەکەی دوورگەکەشدا هاتی نان خواردن بۆ ساتێک چێ لە شەڕ و هەراب جنێوی خۆیان ناکەون سەیرە ئەرێ بەڕاست ئەو ئێوارەیە لێ پرسراوی پەناهەندەکانی ئەم دوورگەیە قات و ئانڵی لەبەر چی گوتی ناوێکی خۆشت هەیە سەیرە قات و ئانڵی هەر لە سەرەتاوە بە زەردەخەنەیەکی زۆر خۆشەویستانەوە لێی هاتە پێشەوە و پرسی هوناوت چییە؟ ئەمیش گوتی شێرزاد خات و ئانڵی کنج کۆڵانە لێی پرسیەوە شێرزاد لە زمانی کوردیدا هیچ واتایەک دەگەینێ؟ ئەمیش گوتی بەڵێ گوتی چی؟ ئەو کەسەی دڵ بڵند و دلێرە ئێستاش تێناگەم ئەم ژنە بۆچی پێیگوت ناوێکی خۆشت هەیە؟ ئایا هەر بۆ ئەوەی ڕووخۆشی خۆی لە هەمبەر پەناهەندەیەک پیشان بدا؟ بەڵێ لەوانەیە بۆ ئەوەی هەر هیچ نەبێت بۆ ساتە وەختێک هەوری نیگەرانی و هەستی غەریبیانەی بڕەوێنێتەوە خات و ئانڵی پێش ئەوەی کە ئەو ئێوارەیە ئەم قسانەی لەگەڵ بکا یەک دووجاری دیکەش بە نیگایەکی زۆر کنجکۆڵانەی سەیری کردبوو جارێکیان کاتێ لە قەراغ دەریاکەدا بە تەنیا ڕاوەستا بوو پشتی بە کۆنە پاپۆرێکی شکاودا دابوو مات مەلول بە نیگایەکی پڕ لە غەریبیەوە تەماشای ئاسو دوورە دەستەکانی ئەو بەری دەریای بەڵتیکی دەکرد لە ناکاو قات و ئانڵی بە تەنیشتیدا تێپەڕی بە نیگایەکی پڕ لە پرسیار و سۆز و میهرەبانیەوە تەماشای قەد و باڵای پڕ لە غەم و تێکشکانی کرد جاری دووەمیش لە سەربانی دوورگەکەدا بوو دیسانەوە بە تەنیا پاڵ و ئەستوورە ڕەشەکەی بەسەر شانەوە لەسەر تەلاشە بەردێک دانیشت بوو خۆی لەسەر مانوێک هێنابووەوە بەدەم بیرکردنەوەوە سنگی دانیشتاندبووەوە و تەماشای مریشتێکی لاواز و بێهێزی دەکرد کە لە پەنا بەردێکدا بەدوای کرم و دانەوێڵەدا دەگەڕا لەو دەمەدا قات و ئانڵی دیسانەوە هات بە تەنیشتیدا تێپەڕی بە نیگایەکی خوشکانەی پڕ لە سۆزەوە زەردەخەنەیەکی جوانی بۆ کرد بەڵێ هەر بۆ ئەمە بوو مرۆڤ لە حاڵەتەکانی تەنیایی و تێکشکان و زەبوونیدا هەمیشە جێگای بەزەیی هاتنەوەیە لە لای خەڵکی دیکە ئاخ حەیف بۆ شێرزاد 29 ساڵ 29 ساڵی پڕ لە ئاسوودەیی و جەربەزەیی و خۆشەویستی 29 ساڵی پڕ لە خۆشی و دڵبڵندی ژیان بۆ ئەوەی ئەوە تا ئەمڕۆ لەم دوورگە چەپکەی دوورە وڵاتیدا زەبوونانە دوور لە سەردەمی مناڵی خۆی دوور لە بەهەشتی گەنجێتی خۆی بە دیار تەنیایی و تێکشکانی خۆیەوە بگری حەیف بەدەم هەناسەیەکی حەسرەتاویەوە سەری دانەوەندەوە بەر پەنجەرەکەی بەجێهێشت چوو لەسەر کورسی بەردەم مێزەکە کە لە ناوەڕاستی ژوورەکەدا دانرابوو و دانیشت مێزەکە ئاوێنەیەکی چوارگۆشەیی لەسەر بوو هەروەها سێوێک و پارچە مریشکێکی برژاو ئەم نیوەڕۆیە لە ساڵۆنی چێشتخانەکەدا وەک هەموو جەمێکی دیکەی نان خواردنی ناو ساڵۆنەکە خۆی لە ناو هەرای بێزەوەری پەناهەندەکاندا پێڕانەگیرا پەناهەندەیەکی لبنانی لەسەر مێزی نان خواردن لەگەڵ پەناهەندەیەکی سریلانکی بووە شەڕیان ئیتر کەوتنە گیانی یەکتر بووە هەرا
ئەو هەر چۆنێک بێ توانی زەڵاتێکە بەنابە دڵیەوە تەواو بکە. بەڵام پارچە مریشکە برژاوەکەی لەگەڵ سێوەکە لە ناو لایلۆنێک وەرپێچا و هەڵسا لە نێو دەستی خۆی هێنانیە ژوورەوە و لەسەر ئەم مێزەدا داینا. دانیشت بوو بێدەنگ تەماشای پارچە مریشک و سێوەکەی بەردەم خۆی دەکرد لە ناکاو زەردەخەنەیەک گرتی. ئەو سات مناڵ بوو باش بەبیری دێ هەموو جارێک کاتێ لەگەڵ دایکی بەناو ڕێزەکەی خۆیاندا تێپەڕ دەبوون چەتونانە بەدەم ڕێگاوە شەقی لە سێوە کەوتوەکانی بەرپێی خۆی هەڵدەدا. دایکیشی بە نەرمیەوە خۆی لێ تووڕە دەکرد و دەیگوت: کوڕم شێرزاد گوناحە ئاوەها شەق لەو سێوانە هەڵمەدە. ئێستاش ئەوە تا ئەمڕۆ دوای ئەو هەموو ساڵە لە دوورگەیەکی لا تەریک و بەستەڵێکدا ژەمی هەموو نیوەڕۆیەکی هەمیشە پارچە مریشکێک و تەنیا تاقە سێوێکە. تاقە سێوێک هەردوو ئاونیشکی چەقاندبووە سەر مێزەکە. چنگەکانی لەم لاولەولا لە کاژەڵاکی خۆی گیر کردبوو کە بیری دەکردەوە قوڵپی گریانێک لە ناخیدا پەنگی دەخواردەوە. سەری هەڵبڕی لە ئاوێنە بچکۆڵەکەی سەر مێزەکەدا تەماشایەکی خۆی کرد. سەر و قژێکی بژ تۆپەڵی ڕێژ دوو برۆی ئەستوری ماندووی بەیگدا چوو. تاوەکانیشی سەیرە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بە قوڵدا دەچن. زۆر سەیرە ئەمڕۆ ئێوارە لەبەردەم ئەم ئاوێنەیەدا بەم سەر و پۆتەڵاکە شێواوەی خۆیەوە بەم ڕۆحە پەژموردەیەی خۆیەوە هەر بە تەواوەتی لە شێرە سوگوارە تێکشکاوە دەچێ کە 19 ساڵ پێش ئەمڕۆ لە گوندەکەی خۆیاندا بینی بووی. ئێستا وەک خەونێک دێتەوە بیری. ئێوارەیەک لە ماڵەوە لەگەڵ دایک و مامۆژن و خوشک و براکانی لە نێزیک ئاگرداندا خەریکی نان خواردن بوو. لە ناکاو شێرێک کە پەتێکی درێژی لە دوو دەخشا بەبێ هێزیەوە وەژوور حەوشەی ماڵەکەیان کەوت و چوو بێدەنگ لە هەیوانەکەیاندا وەرکەوت. خوشکە بچکۆڵانەکەی کاتێ چاوی بە شێرەکە کەوت ئەترەشی چوو. چاوی ئەبلەقما ئەنجەی بۆ دەرەوە درێژ کرد و لە قیژەیدا: شێر! ئەمە یەکەمین جار بوو لە ژیانیدا کەشتی ئاوەها سەید ببینن. لە ئێوارەیەکی درەنگ وەختدا شێرێک لە ناکاو وەژوور ماڵەکەیان بکەوێت و بچێ بێدەنگ لە هەیوانەکەیاندا وەرکەوێت. ئەمماوەیەش باوکی ساڵانێکی زۆر بوو بە سەفەرێکی درێژ خۆشتە بوو نەگەڕابەوە. دایکی کاتێ چاوی بە شێرەکە کەوت یەکسەر بەرزە پێی هەڵسایەوە. چوو پەلاماری مشتووی دەرگاکەیدا لە دیوی ژوورەوە ڕا یەک سەڵەق دەرگاکەی کڵۆمدا. اینجا هەمویان پێکەوە بەلەز ڕایان کردە بەر پەنجەرەکە. خۆی و دایک و مامۆژن و خوشک و برا بچکۆڵەکانی بەسەر شان و ملی یەکترەوە وەک تۆپەڵێک پرسیار و ترس و سەرسوڕمان هەوڵیان دەدا تەماشای شێرەکە بکەن. شێرەکەش ماندوو ڕەتاو بەدەم هێنکەوە لە پەنا دیواری داڵانەکەدا وەرکەوتبوو. لەژێر تیشکی مانگە شەودا قوڕاوێکی پیسی لیخن بە تیسکەکانیەوە دەبریسکایەوە. چەند پەڵە خوێنێک بە نێوچەوان و لاجانگیەوە هاتبوونە خوارەوە. کاژەڵات و پەناگوێکانیشی کنۆک جوخاوێکی لینجیان لێ دەچۆڕا. سەیرە ئەم شێرە لەوە دەچوو لە ڕێگایەکی زۆر دوورەوە هاتبێت و ئەم داڵانەی بە پەناگەیەکی ئارام زانی بێ بۆ ئەوەی کەمێک بحەسێتەوە لەوانەشە ڕاویان نابێ. جار بەجار سەر و گوێڵاکی خوێناوی خۆی ڕادەوەشاند بە بێهێزیەوە دەست و پەلی خۆی ڕادەوەشاند بۆ ئەوەی پەتە درێژەکە لە ملی خۆی بکاتەوە، بەڵام نەیدەتوان. ئاخ ئێستا ئەمیر شێرزاد ئەوە تا لێرە لەم دوورگەیەدا خۆی وەک ئەم شێرە ڕۆژگاری مناڵی خۆی دێتە پێشچاو. حەیف بە درێژایی هەموو ژیانی هەرگیز خۆی هێندە زەبوون و تەنیا و تێکشکاو نەبینیوە. مامۆژنەکەی بەبیری دێخۆی بەسەر پەنجەرەکەدا شۆڕ کردبووەوە و تەماشای شێرەکەی دەکرد و دەیگوت: ئەم شێرە هەبێ و نەبێ لە شەڕێکدا تێکشکاوە. دایکیشی بە میهرەبانیەوە دەڵاڵایەوە و دەیگوت: لە چاوان کوێر بم، شێر کەینی ئەوەندە مات و بێدەست بوونە؟ من قەت شێرم ئاوەها کز و زەبوون نەدیون. برا بچکۆڵەکەیشی بە هەڵپە لە دایکی دەپرسی: ئەو پەتە درێژە چێ لە ملی کراوە؟ خوشکە بچکۆڵەکەشی
کە هێشتا ترسی نەڕەوا بووە و دەیگوت نا دایە لە حەبسخانە غاری داوە. نزیکەی نیو سەعات هەر لەبەر پەنجەرەکە ڕاوەستا بوون و بەدەم قسەوە سەیری شێرەکەیان دەکرد. شێرەکەش لە هەیوانەکەدا لە هەمان شوێنی خۆی وەرکەوتوو، هیچ جوڵەیەکی نەدەکرد، تەنانەت بە هیچ شێوەیەک جورئەتی ئەوەیشی نەدەکرد کە جارێک بتوانێت سەری خۆی بەرز بکاتەوە و تەماشای دەوروبەری خۆی بکات. تەنیا ئەوەندە نەبێ کە جار بەجار بێهێست دەستی بۆ سەر و وێلاکی خۆی دەبرد. مێش و مەگەزی لە برینە خوێناویەکەی لاجانگی خۆی دەکردەوە و نەیدەتوانێت. مێش و مەگەز تێتی وەرهاتبوون و لە دەوری سەری گێزەگیزیان بوو. جار جار کەڵەکی خۆی دەگۆڕی و بەدەم نوکەیەکی بریندارەوە وەردەکەوتەوە. لە کۆتاییدا دایکی چیتر خۆی لە بەردەم ئەم دیمەنەی پێ ڕانەگیرە. بەرزە پێی هەڵسایەوە و گوتی دەچم گۆشتی دەدەمێ. مامۆژنی کردیە گاڵا ڕازی نەبوو. خوشک و برا بچکۆڵانەکانیشی بە هەمان شێوە لە دەوری دایکیان کۆبوونەوە و دامێنیان گرت، گوتیان نا مەچۆ دەتخوا. دایکی گوتی نا. چوو پارچە مریشکێکی برژاوی بەرماوەی دەمی ئێوارەی خۆیانی لەگەڵ سێوێک لەناو پارچە نایلۆنێک لووردا دەرگاکەی کردەوە و گوتی دەچم لەبەری دانەرێ. خوشک و برا بچکۆڵەکانی مامۆژنی هەموویان پێکەوە بێدەنگ چاویان ئەبلەق مابوو. لە پەنجەرەوە تەماشای دایکیان دەکرد کە خەریک بوو هێدی بە هەنگاوی کەمێک سڵۆکانەوە لە شێرەکە نزیک دەکەوتەوە. شێرەکەش هیچ جوڵەیەکی نەدەکرد. بامۆش لە پەناه دیواری هەیوانەکەدا وەرکەوتوو. لەو دەمەدا بێدەنگیەکی سامناک کە لە ترس و نائارامی و قەپەسانەوە هاتبوو باڵی بەسەر هەموویاندا ڕاکێشا. لە پەنجەرەکەوە سەرنجیان دەدا. دایک لە بەردەم شێرەکەدا ڕاوەستا. پارچە مریشک و سێوەکەی لەناو نایلۆنەکەدا بەدەستەوە گرتبوو. پاشان لەسەرەخۆ نووشتایەوە پارچە مریشک و سێوەکەی دانایە بەردەم شێرەکە. ئەوان وەک بڵێ هێشتا باوەڕیان بە چاوی خۆیان نەدەکرد. قەپەساو دەمیان داپخڕی بوو. بە نائارامیەوە چاوەڕێی ئەوەیان دەکرد کە دایک زوو بە سەلامەتیەوە بگەڕێتەوە لای خۆیان، بۆ ئەوەی ئیتر لەو کاتەدا هەموویان پێکەوە لە کەیفخۆشییان بەدەنگی بەرز بکەنە هەراو پێکەنین. لە ناکاو پێکەنین و هەڵ بە غەڵبێکی سیر لە پەنجەرەکەەوە بەرز بووە ڕاچڵەتی، وەک ئەوەی خەیاڵی لە جیهانێکی دیکەدا بوو بێت و تازە هات بێتەوە هۆش خۆی. بە ماندووی و بێهێزیەوە سەری بەرز کردەوە، تەماشای پارچە مریشک و سێوەکەی بەردەم خۆی کرد. هەستی بە نیگەرانی و زەبوونیەکی کوشندە دەکرد. لە حەجمەتان خەریک بوو دڵی شەقی دەبرد. دوورگەی میدڵ گراوند 1985. کوژرانی عەسکەرێکی تورێک لە زاخۆ. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی ئەفەندی. من و ژنەکەم و دوو مناڵەکەم بووین. لەسەر پردەکە دەڕۆیشتین. سێ عەسکەری تورێک بەرامبەرمان دەهاتن. من دەستی کچەکەی خۆم گرتبوو و دەمانویست لە پردەکە بپەڕینەوە و بچین سەرێک لە پەیکەری ئەحمەدی خانی بدەین. ژنەکەم کوڕ بە باوەشەوە چەند مەترێک لە پێش منەوە دەڕۆیشت. لە ناکاو یەکێک لە عەسکەرە تورکەکان دەستی درێژ کرد. بە بەرچاوی خۆمەوە قوونی ژنەکەمی گرت. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی شایەدێک. گەورە، من تەنیا لەو کاتەوەی ئاگاداری ڕووداوەکەم کە لە ناکاو لە پشت منەوە دەنگی ڕێژنە گولەیەکی کلاشنکۆڤ بەرز بووە. ساڵیەیەک بوو. ڕاستیەکەی نازانم کێ لە کێیدا، بەڵام بە چاوی خۆم بینیم ئەو عەسکەرە نەبێ کە لە ناو خوێندا دەگەوزی هەردوو عەسکەرەکەی دیکە سەرخۆش بوون. دیار بوو زۆریان خواردبووە. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی تاوانبار. من ئاگاداری سەرتاپای ڕووداوەکە بووم. لە سەرەتاوە تا ئەمڕۆ، چونکە من لەسەر شۆستەی ئەو بەری پردەکەوە چاوم لە هەموویان بوو. ئەفەندی
خۆی و ژنەکەی و دوو مناڵەکەی بوون دیار بوو غەریبن بۆ سیاحەت هاتوونەتە زاخۆ. ئەفەندیەکە دەستی کچەکەی خۆی گرتبوو. ژنەکەش کوڕە بچکۆڵەکەی لە باوەش گرت بوو. چەند مەترێک لە پێش مێردەکەی خۆیەوە دەڕۆیشت. لە ناکاو عەسکەرە تورکەکە دەستی درێژ کرد و خۆنی ژنەکەی گرت. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی یەکێک لە عەسکەرە تورکەکان. مەرحوم نەخێر هیچ هەڵەیەکی بەرامبەر هیچ کامێکیان نەکرد، بەڵکو بە پێچەوانەوە لەسەر پرەکە چوو زۆر محتەرەمانە بۆ خۆشەویستی و مجامەلە قوتوە پیپسێکی پێشکەش بە ئەفەندی مێردی ژنەکە کرد. ئیدی کارەسات و تاوانەکە لێرەوە دەستی پێکرد. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی ئەفەندی. بەڵێ ڕاستە جەنابی حاکم، من دوای ئەوە تفێکم لە عەسکەرەکە کرد کە تفم لێ کرد یەکسەر کلاشنکۆفەکەی لە شانی هێنایە خوارەوە ویستی بمکوژێ. بەدەم هێنانە خوارەوەی کلاشنکۆفەکە لەسەر شانی و خۆ ئامادەکردنی چەند مەترێک لە منی مناڵ بەشانەوە دوور کەوتەوە. لەم کاتەدا بوو ئیتر پێش ئەوەی ئەو تەقە لەمە بکات عەسکەرە هاوڕێکەی خۆی لە تەنیشت خۆیەوە ساڵیەیەک کلاشنکۆفی پێوە ناو پاشان ڕای کرد. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی شایەدێک. گەورم وەکو گوتم ناتوانم بڵێم ئەو پیاوەی لەسەر شۆستەکەوە هاتبوو ساڵیە کلاشنکۆفەکەکەی لە عەسکەرەکەدا. من ئەمەم نەبینی، بەڵام کە گەشتمە سەر ڕووداوەکە کلاشنکۆفەکە لەدەست ئەو عەسکەرە بوو کە پاشان ڕای کرد و ئێستا لێرە نییە. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی تاوانبار. من لەو بەری شۆستەی سەرپردەکەوە قاتێ عەسکەرەکەم بینی کلاشنکۆفی لە ئەفەندی ڕاکێشە. بە پەلەپەلە ڕام کردە لایەن بۆ ئەوەی ناوبژیان بکەم و ئەو ئەفەندیە بە خۆی و مناڵەکەی باوەشیەوە نەکوژرێ. پێش ئەوەی بگەمە لای عەسکەرەکە ساڵیەیەک کلاشنکۆف لە تەنیشتیەوە بەرز بووە و خەڵتانی ناو خوێنی کرد. عەسکەرەکەی هاوڕێی خۆی بوو، کوشتی و پاشان ڕای کرد. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی یەکێک لە عەسکەرە تورکەکان. مەرحوم کاتێک قوتووە پیپچەکەی پێشکەش بە ئەفەندی کرد گوێم لێ بوو ئەفەندی زۆر بە تووڕەیەوە بە تورکی گوتی یۆخ هیچ مرام. هاوڕێکم گوتی هیچ. ئەفەندی هەر بە تورکی و تووڕەیەوە گوتی من بێز لە پیپسی تورکی دەکەمەوە. ئابلوقەم لەسەر هەموو کەلوپەل و خواردن و خواردەمەنیەکی تورکی داناوە. هەرگیز شتی تورکی ناکرم و ناخۆم و ناخۆمەوە. هاوڕێکم گوتی بۆ؟ ئەفەندی گوتی چونکە ئێوە پیس و داگیرکەرن. هاوڕێکم گوتی ببوورە کە کەمێک لە یەکتریش دوورکەوتینەوە. ئەفەندی بۆ جارزکردنی ئێمە هاواری کرد بژی کوردستان. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی ئەفەندی. چۆن؟ بەڵێ جەنابی حاکم، من دوای ئەوە تفێکم لە عەسکەرەکە کرد. بەڵێ هەردوو دەستم گیرا بوو، مناڵەکەم بە باوەشمەوە بوو. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی شایەدێک. بەڵێ نەخێر جەنابی حاکم، من ئاگام لەوە نییە ئەگەر عەسکەرە کوژراوەکە قوونی ژنەکەی گرت بێت. بمبوورە چیتان فەرموو؟ ئەو عەسکەرەی ڕای کرد؟ نازانم بۆچی ڕای کرد، بەڵام سەرخۆش بوو لەوانەیە لە ترسان ڕای کرد بێت. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی تاوانبار. چۆن جەنابی حاکم؟ بەڵێ من بە چاوی خۆم دیتم. عەسکەرەکە قوونی ژنەکەی گرت. عەسکەرەکەی دیکەش بە پێچەوانەوە هێندە شەرەفمەند و پیاو بوو کە غیرەتی قبوڵی نەکرد لە بەرچاوی ئەمەوە قوونی ژنێک بگرن و پاشان مێردەکەشی بکوژن. دەرخۆشیش بوو. پاشان جەنابی حاکم هیچ دوور نییە ساڵیەی کلاشنکۆفەکەی ئاراستەی ئەفەندی کردبێت و بەر هاوڕێکەی خۆی کەوتبێت. چوزانم دەرخۆش بوونی تر. گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی یەکێک لە عەسکەرە تورکەکان. مەرحوم بەدەستی هاوڕێکەی خۆی نەکوژرا. هەردوو تاوانبار درۆ دەکەن و پێکەوە لەسەر ئەوە ڕێک کەوتون کەم سیناریۆیە هەڵبەستن و بیڵێنەوە
ڕاستە مەرحوم بەمە زۆر سەغلەت بوو کە ئەفەندی جنێوی بە تورکاندا و پاشان هاواری کرد بژی کوردستان بەڵام هیچ وەڵامیەوی نەدایەوە تاوانبار واتە ئەو پیاوەی کە لەو بەری شۆستەکەوە هاتە لامان ئاگرەکەی خۆشتر کرد و کەوتە جنێودانی ئێمە خۆی وانیشاندا کە ئێمە تەعەدامان لە ژن و مێردەکە کردووە و ئەو لەسەریان دەکاتەوە هەر خۆشی پاشان لە ناکاو کلاشنکۆفی لە شانی هاوڕێکەم کردەوە کوشتی گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی ئەفەندی من بۆ خوا دەیڵێم ئەو پیاوەی لەو بەرشۆستەکەوە هاتە ناومانەوە خوا دەست بە باڵیەوە بگرێت پیاوێکی خێرۆمەند بوو ڕاستە لەسەر ئێمە بە جواب هات و پێی ناخۆش بوو عەسکەری تورک بە نوێژی نیوەڕۆ تەعەدا لە ئێمە بکەن بەڵام ئەویش هەروەک من لە ناکاو بە دەنگی سەڵیەی کلاشنکۆفەکە ڕاچەندی هەرگیز چاوەڕێی ئەوەمان نەدەکرد کە ئەو عەسکەرەی دیکەی هاوڕێی لەسەر ئێمەی بێچەک و تەعەدا لێکراو بکاتەوە گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی شادی گەورم لەبارەی ئەو پیاوەی کە لەسەر شۆستەی ئەو بەری پردەکەوە هاتبووە لایەن من تەنیا ئەوەندەم لە بیرە لە دوای ساڵیەکە و کوژرانی عەسکەرەکە لەسەر مەیدەکە ڕاوەستا بوو بە ئەفەندەکەی دەگوت باش بوو هەر بەدەستی خۆیان کوژراوە لەم کاتەدا دەمدید عەسکەری ڕاکرد و لە دوور پشتی لە ئێمە هەر غاری دەدا و سەرخۆشانە دەلەنگایەوە گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی تاوانبار جەنابی حاکم من دانی پێدا دەنێم ویژدان و کەرامەتم قبوڵی نەکرد کە عەسکەری تورک لە پێش چاوی من بەم شێوەیە تەعەدا لە ژنێکی کورد بکەن و پاشان بیانەوێ مێردەکەش بکوژن بەڕاکردن پەڕیمەوە لایەن بەڵام من تەنیا بۆ ئەوە چووم کە بەرەوانیان بکەم و نەیەڵم ئەفەندی بکوژرێت هەرگیز دەستم نەدایە چەک گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی یەکێک لە عەسکەرە تورکەکان جەنابی حاکم پێش هەموو شتێک دەمەوێت ئەوەتان عەرز بکەم کە ئێمە شتاقمان سەرخۆش نەبووین پاشان ئێمەی تورک بام سەرخۆشیش بین هەرگیز هێندە کەمنین بچین قوونی ژنان بگرین جەنابی حاکم ئەگەر مەسەلەکە ڕێ و کینەیەکی سیاسی نەبێ چۆن پیاو لەسەر قوونی ژنێک دەست دەداتە کلاشینکۆف و عەسکەری دەوڵات بکوژێت ئەم دوو پیاوە هەردووکیان ڕقیان لە تورک و عەسکەری تورکە سیناریۆکەیان دیارە لەسەر درۆ هەڵبەسراوە دەیانەوێ بەرگری لە هەڵە و تاوان یەکتر بکەن گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی ئەفەندی جەنابی حاکم جەنابت من بەوە تاوانبار دەکەی کە سەرەتای هەرایەکە من دروستم کردووە و چوویمە تفم لە عەسکەرە تورکەکە کردووە من تەنیا یەک پرسیارتان لێ دەکەم جەنابی حاکم تو بە خۆت و ژنەکەت و دوو مناڵتەوە ئەگەر لە هەولێرەوە بۆ پیاسە هات بنە زاخۆ و لە ناکاو لەسەر پردێک عەسکەرێکی تورک بە بەرچاوی خۆتەوە قنی ژنەکەت بگرێ چ دەکەی؟ گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی شایەدێک گەورم من ناتوانم وەڵامی ئەم پرسیارەتان بدەمەوە چونکە من ئاگام لە هیچ نییە تەنیا ئەوەندەم دیوە و بیستووە کە باسم کرد نەخێر ئاگام لە مەسەلەی پێشکەشکردنی قوتووە پپسەکە نییە هیچ قوتووی پپسیشم لە شوێنی تاوانەکەدا نەدی خۆی وە ئیفادە ژنەکەشتان وەرگرتووە جەنابی حاکم گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی تاوانبار وەڵا بابە باش لە وڵاتی خۆماندا تەعەدامان لێ بکەن و پاشانیش خۆمان تاوانبار بکەن و بە پیاوکوژ لە قەڵەممان بدەن جەنابی حاکم ببوورە ڕێگەم بدەنێ پرسیارێک لە جەنابتان بکەم ئەگەر قاتڵ خودی عەسکەرەکەی هاوڕێی خۆی نەبێت بۆچی ڕای کرد و تا ئێستاش خۆی ون کردووە ئێوە چۆن دەکرێت دادگایی من و ئەفەندی بکەن لە حاڵەتێکدا لایەنێکی تاوانەکە هەر تاوانبارەکە خۆی لێرە نییە گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی یەکێک لە عەسکەرە تورکەکان هاوڕێکەی ترمان ئەوەی غاریدا حەقی بوو غاربدا چونکە بە بەرچاوی خۆیەوە یەک ساڵیە کلاشنکۆفیان لەم بەستە زمانەدا ئیدی ئەویش لەوانەیە ترسا بێ ڕای کرد پێویستیش ناکا بێتە دادگا مەگەر تەنیا وەکو شایەتێک چونکە ئەو هیچ پەیوەندێکی بەم سیناریۆ هەڵبەسراوە نییە کە ئەمانە دروستیان کردووە گێڕانەوەی ڕووداوەکە بە زمانی ئەفەندی
جنابی حاکم جنابت من هر بەوە تاوانبار دەکەیت کە چووی مەتفم لەو عەسکەرە کردووە من دیسان ڕێگەم بدە تەنیا یەک پرسیارتان لێ بکەم جنابت بە خۆت و ژنەکەت و دوو مناڵتەوە ئەگەر لە هەولێرەوە بۆ پیاسە هاتبنە زاخۆ و لە ناکاو لەسەر پردێک عەسکەرێکی تورک بە بەرچاوی خۆتەوە هێنی ژنەکەت بگرێ تۆ چ دەکەی؟ ها؟ بیابان خوشکە بچکۆڵەکێ حاشوش لە ناکاو خۆی کوتایە ژوورەوە بە پەلەپلوزێ و هەناسە بڕکێوە وتی دایە سبەینێ دیسان ماڵە کوردەکان ڕادەگوێزنەوە لەو دەمەدا من و حاشوش بەرامبەر یەکتر دانیشت بووین دامەمان دەکرد حاشوش کە گوێی لە هەواڵەکە بوو یەکسەر دەستی لەبەری دامەکە سارد بووە تەمی خەفەتێکی لە ناکاو کەوتە سەر ڕووی دایکیشی بە دیار سەماوەرەکە ماتما بە غەمگینی و بە چاوێکی پڕ بەزەیەوە نیگایەکی کردم من کە وەختە مناڵ بووم و زمانی عەرەبیم باش نەدەزانی لە سەرەتادا لەو عەرەبیە جلفیە خوشکەکەی حاشوش حاڵی نەبوو بە تایبەتیش لەبەر ئەوەی زۆر بە هەشتاوی هەواڵەکەی پێمان ڕاگەیاند باوکی حاشوش کە دیار بوو ئەویش ئەم هەواڵەی زۆر لەسەر دڵگران دەهات ڕووی کردە کچەکەی کێوای پێوتی کچۆڵەکە بشڵە ژاویەوە سەیرێکی منی کرد اینجا ڕووی کردە باوکی ماڵی سعیدی دراوسێمان وتیان چی؟ ئەبوو سعدیە وتی چی؟ وتی سبەینی ماڵە کوردەکان ڕادەگوێزنەوە دایکی حاشوش بە خەفەتباریەکی پڕ لە گازاندەوە وەک ئەوەی نهێنی قسە بکە ڕووی کردە باوکی حاشوش ڕاست دەکا ئەبوو سعدیە پۆلیسە دەزانێەوە باوکی حاشوش لەبەر خۆیەوە گوتی ئاخر لە شیماڵەوە بۆ جنوب لە جنوبەوە بەرەو کوێ سەیرە من یەکسەر تێگەیشتم زانیم کە ئیدی ئەم جارەیان بە یەک جارێکی ڕامان دەگوێزنەوە بەرەو ئێران یانیش بەرەو بیابانەکانی سەر سنووری ئوردون خەریک بوو لە پرمەی گریان بدەم زۆر لە مێژ بوو باوکم باسی ئەمەی بۆ دەکردین چیتر خۆم پێڕا نەگیرە بە دیارفای بەری دامەکەوە سرم نوشتاندەوە سەر سنگم وەک مناڵێکی لە تەمەنی ئەو سام زۆر بچووکتر لە حەجمەت دەردەسەری و سوورایی خۆماندا دەستم کردە گریان من نەمدەزانی بۆچی و تاکەی نەفیکرا بووینە ئەم بیابانە گەرمەسیرەی باشووری عێراق بوو بەیانیەکەی کاتێ لە ژوورە زیندان ئاسا تاریکەکەدا دیمەنی شەوی دوێنێ و چۆنیەتی ڕاگەاندنی هەواڵەکە و پەشۆکانی ماڵی حاشوشم بیر هاتەوە دڵم زیاتر تەنگ بوو لەسەر تەنەکەیەکی قوپڵاوی ژەنگاوی دانیشتبوو هەنسکم دەدا و لەبەر خۆمەوە هۆن دەگریام لە دڵی خۆمدا دەمگوت هەتای خۆم بوو بۆچی شەو لە ماڵی حاشوش مامەوە 11 مانگی ڕەبەق بوو من و دایک و باوک و خوشکێکی بچکۆڵانم لەو بیابانەی باشووری عێراقدا دەژیاین 40-50 ماڵێک دەبووین لەوێ بیابانی ڕوومادی بیابانێکی هەتا چاو بڕ دەکات چۆڵەوانی وشکانی بوو من کە بە درێژایی ئەو 9 ساڵەی ڕابردووی مناڵیم هەمیشە لە کوێستان و لەناو شاخ و باخی ڕەنگیندا دەژیام ژیان و گوزەرانی ئەو بیابانم زۆر لەسەر دڵگران بوو هەموو سپێدەیەک کە لە خەو هەڵدەستامەوە لە جیاتی فێنکایی شنە باو شەونمی ناوباخ هەستم بە گرد و گەرمای سووتێن دەکرد لە جیاتی ئەوەی سمورە و قاز و کارژۆڵەکانم لە نزارە سەوزەکەی بەرامبەر ماڵمان ببینم غوبارێکی زەرد توێژێک تۆزی و سوتاوی پێمدا دەپژان بۆ دایک و باوک و خوشکەکێشم هەمان سەغڵەتی و بەدبەختی بوو بە درێژایی هەموو ئەو 11 مانگەی لەو بیابانەدا بووین تەنیا ماڵی حاشوش و ماڵ عەرەبێکی دیکە هاموشۆیان دەکردین و جار بەجار یارمەتیان دەداین باوکم بۆ ئەوەی بتوانێ بەخێومان بکات هەر 3-4 ڕۆژ جارێ بەگەڵ باوکی حاشوش دەکەوت دەچوون نازانم لە کام گوندی نزیک ئاوایەکە تووریان دەکری و داهاتنەوە لە ئاوایەکە دەیان فرۆشتەوە
منیش هەموو بەیانیەک لەگەڵ حاشوش دەچوون لە زەلکاوێکی پیسی دوورە دەستی ئاوایەکەدا کە هەمیشە پڕ بوو لە مێش و مەگەز. ماسی جوورەمان دەگرت، داهاتینەوە و لە ئاوایەکەدا دەمان فرۆشتەوە. ئێوارانیش لەگەڵ حاشوش و مناڵ عەرەبەکانی دیکەی ئاوایی دەچوون لە نزیک ماڵی حاشوش لە چۆڵەوانیەکی وشک و برینگدا کە تەنیا چەند بڕکە خوڕمایەکی لێبوو. شەوان خوشترەکانیان لەژێر دەبەستنەوە، یاری فوتبۆڵێنمان دەکرد. من زۆر حەزم لە فوتبۆڵین دەکرد. هەمیشە نەخشەیەکی یاریکردنی فوتبۆڵێنم لە باخەڵ بوو. ناوی هەموو مناڵە یاریکەرەکانم لەسەر نووسی بوو. شوێن و ڕۆڵی هەر یەکێکیانم بە هێما و هێڵی جۆرا و جۆرەوە لەسەر تیکەی کاغەزێک دەستنیشان کرد بوو. هجووم، دیفاع، هەدەف. گەلێک ئێواران کاتێ لە فوتبۆڵێن شەکەت دەبووین و شەو باڵی تاریکی خۆی بەسەر بیابانەکەدا دەکێشا، ئیتر لەگەڵ حاشوش بەیەکەوە دەچووینەوە ماڵی حاشوش. گەلێک شەوانیش هەر لە ماڵی ئەوان دەماوەوە و دەخەوتم. دایکم پێی خۆش بوو کە من لەگەڵ مناڵە عەرەبەکانی ئەوێ یاری فوتبۆڵێن دەکەم. دەیگوت بەڵکو لەگەڵ مناڵە عەرەبەکان بۆ خۆی فێری عەرەبی دەبێ. بەڵام باوکم جارێکیان بەم دوایە خۆی لێ تووڕە کردم و وتی بەناخێری گیانت کە لە فوتبۆڵێن تەواو دەبی چاوان بۆ خەوتم وەرەوە کاول بۆکەی خۆت مەچۆرە ماڵە عەرەبان. بابە ئاخر کە تاریک دادێ دەترسێم بەو بیابانەدا بگەڕێمەوە ماڵەوە. چاوت دەردەهات دەکەواتە واز لە فوتبۆڵێن بێنە. باوکم ڕاستی دەکرد. ئەگەر ئەو ئێوارەیە لە دوای فوتبۆڵێن بگەڕامایەوە ماڵی خۆمان و شەو لە ماڵی حاشوش نەنووسمایە، ئیتر لە دایک و باوکم دانە دەبڕان. تووشی ئەم چورتمە و ئەم بەدبەختیەی ئێستا نەدەهاتم. خەتای خۆم بوو. لە ژوورە شێدار و تاریکەکەدا دڵم خەریک بوو شەقی دەبرد. لە دەرزێکی دەرگاکەوە تەماشای دەرەوەم دەکرد. بیرم لە دایکم دەکردەوە لە خوشکە بچکۆڵەی خەنجیلانەکەم. دەترسام لەم ماوەیە ئێستادا کە من لەم ژوورەدا زیندان ئاساییای ڕاگیراوم ماڵەوەمان سواری زیلی عەسکەری بکەن و ڕایان پێچن بەرەو ئێران یان بەرەو سنوورەکانی ئوردون. ئیدی جارێکی دیکە هەرگیزا و هەرگیز نەیان بینمەوە. ئەو ژوورە زیندان ئاسایە کە منیان تێدا ڕاگرتە بوو سەیتەرەیەکی پۆلیس بوو. پارێزگاری ئەو ناوچەیەی بیابانەکەی دەکرد. تەنیا نیو سەعاتێک لە ماڵی خۆمانەوە دوور بوو. جوورێکی فراوانی چەش پاڵووی بوو، تاریک، شێدار، گەرم، بۆنی میز و باینجانی لێدەهات. دیوارەکانی بە بلۆک و بەرد هەندێک شوێنیشی بە تەنەکە و بەرمیل دروست کرابوون. ئەو بەیانیە خۆر تازە خەریک بوو گزنگی دەدا. من زوو ماڵی حاشوشم بەجێهێشت. بەناخێری گیانم وتم با ڕێگاکە قەت بڕبڕم و بەلای سەیتەرەکەدا بگەڕێمەوە. کەچی کە گەشتمە لای سەیتەرەکە پۆلیسە عەرەبەکە لەو بەرەوە هەرکە چاوی بە من کەوت وەک ئەوەی بە درێژی هەموو ژیانی هەرگیز لەو بیابانەدا هیچ بەیانیەک چاوی بە بەشەر نەکەوت بێت. تفەنگەکەی سوار کرد و لە دوورەوە لولەی تفەنگەکەی ئاراستە کردم. هاواری کرد ئۆگەف. ئاخر چیم کردووە؟ سەیرە وا 2 ساعات زیاترە بۆچی منیان لەم ژوورەدا ڕاگرتووە؟ تاوانم چییە؟ لەوە زیاتر خۆم پێڕانەگیرا دەرگاکەم لادا و چوومە دەرەوە. کە گەشتمە بەر دەرگاکە پۆلیسەکە یەکسەر تفەنگەکەی لە شان کردەوە و ڕوبەڕووم هات. خۆی لێم گیف کردەوە. بە عەرەبیەکی جەلفیشی ڕاندی. ئەتیو پێت دەڵێم بچۆرە ژوورەوە. لە شیڕانەکەی نەترسام، بەڵام لە حەجمەتێک خەمی ماڵەوەمان ئازارێکی سەخت بە ڕوحمدا دەگەڕا. زمانی قلیشاندم. دایک و باوکم لە ماڵەوە. ماڵەوەتان چی؟ دەڕۆن بەجێم دێڵن. وەک ئەوەی گاڵتم پێ بکە لاسایی میر کردەوە. بۆ کوێ دەڕۆن؟ ڕامان دەگوێزنەوە. بە هەمان شێواز کێ ڕاتان دەگوێزنەوە؟ دەستم بە گریان کرد. حکوومەت ڕامان دەگوێزنەوە. بەرەو کوێ؟ بۆ ئێران. درۆ دەکەی؟ پێشتریش ئەمەت گوت. درۆ ناکەم، بەخوا ڕامان دەگوێزنەوە، نازانم بەرەو کوێ. بەبێ باکیەوە وتی بچۆرە ژوورەوە چاوەڕێکە.
دەمزانی کە دیسان مەبەستی ئەوە بوو چاوەڕێی ڕئیس بکەم. ڕئیسیش لە ژوورەوە خەوتبوو. دەبوایە چاوەڕێ بکەم تا لە خەو هەڵدەستێ و بۆ خۆی لێم دەپرسێتەوە. لە بەردەم دەرگا ژوورەکەدا دیسان ڕوون کردەوە پۆلیسەکە. بە چاو داوام لێ کرد بەزەی پێم دەبێتەوە. دەستم بۆ ژوورەوە درێژ کرد و وتم: خەوتووە؟ وتی: کێ خەوتووە؟ وتم: ڕئیس. وتی: چاوەڕێکە تا خەبەری دەبێتەوە. وتم: هەڵی بستێنە. هەنگاو بوو. نەکەی، خۆی خەبەری دەبێتەوە. لاڵامەوە. ئاخر خەبەری نابێتەوە. تووڕە بوو هاواری کرد. دەڵێم بچۆرە ژوورەوە کەرباب. لەو دەمەدا پۆلیسێکی دیکە کە من پێشتر نەمبینی بوو دیار بوو تازە هاتبووە لای ئەو پۆلیسەی هاوڕێی. دیتم لەسەر چیچکان تفەنگەکەی لە نێوان قاچەکاندا ڕاگرت بوو. پشتی بە دیواردا بوو. هەڵسایەوە و بەرەی لای دەرگاکە هات. ڕووی کردە من: باشە ئێوە نەفی نەکراونەتە ئێرە؟ بە قسەی ئەو پۆلیسە دڵم خۆش داهاتەوتم. با. وتی: ئەدی چۆن دەڵێ ڕامان دەگوێزنەوە؟ دیسان ڕامان دەگوێزنەوە. ئێوە بە ئەسڵ خەڵکی کوێن؟ مێرگە سوور. ڕاتان دەگوێزنەوە بەرەو کوێ؟ گریام و وتم: نازانم. لە ناکاو ئەویش تووڕە بوو وتی: ئەدی بەم بەیانیە زووە لەکوێ بووی؟ خەڵک بەم سبەینە یەکچاڵحان لەو سەحرایە چی دەکە؟ بۆری وەڵامدانەوەی نەدامێت. دەم و دەست کاغەزێکی بۆڕی گرموڵەوە بووی لە باخەڵی خۆی دەرهێنا. دیتم کاغەزەکەی خۆم بوو. ئەو کاغەزەی نەخشەی یاریکردنی فوتبۆڵێنم لەسەر دروست کرد بوو. پۆلیسەکەی پێشوو لێی سندبووم و دابووی بە ئەو. کاغەزەکەی پیشاندام و بە دەنگێکی تووڕەیە و ناقۆڵاوە وتی: ئەم کاغەزە چیە پێت ها؟ پاشان تفەنگەکەی شانی هەڵخراندە پشتیەوە و تند قۆڵی گرتم. وتی: تۆ جاسووسی. ڕاکێشامە لای خۆی. دانوشتایەوە سرم. کاغەزەکەی لە ڕوو نزیک کردەوە و پەنجە زۆر درێژە قڵێشاویەکانی خستە سەر هەندێک سوێنی ناو نەخشەکە. بە پەچۆکانێکی لە ڕادەبە دەرەوە وتی: تەماشای ئەم کاغەزەی خۆت بکە. هجووم، دیفاع، هەدەف، ئەم شتانە چین لێرە نووسیوتن ها؟ من بیرم دەکردەوە بەلامەوە زۆر سیر بوو. دەمگوت: ئەم دوو پۆلیسە خۆ عارەبیشن، بەڵام بۆچی لەوە تێناگەن کە ئەم وشانە زارەوەی یاریکردنی فوتبۆڵن؟ تند گوێچکەی گرتم و سەرمی لەگەڵ بادا. سمێڵی گیف چاویشی لێم زەخ کردەوە. ئەم نەخشەیە چیە پێت؟ قسە بکە. من گریام و ئەو وتی: هی تەخریباتە. منیش لە تاو ئازاری گوێچکەم زۆر بەڕوونی و فراوانی وەڵامم دایەوە. نەخشەی یاریکردنی فوتبۆڵێنە، ناوی برادەرە یاریکەرەکانمی لەسەر تۆمار کراوە. گوێچکەی تندتر بادا. دوو جاران سەرمی لەگەڵ ڕاوەشاند. هەمیشە ئەم قسە نەعلەکە دووبارە دەکەیتەوە. هجووم، هەدەف، دیفاع، ئەمانە چین؟ هجووم بۆ سەر کوێ؟ کام هەدەف؟ ئەم هەموو ئیشارەتە سەیرانە چین؟ قسە بکە. تۆ جاسووسیت. ئەم هەموو ناوانە کێن کە لێرە نووسیوتن؟ منیش نەمدەزانی بڵێم چی. چاش ماوبووم. لە تاو بەدبەختی و ئازاری خۆم هەر هەنسکم دەدا و دەناوڕامەوە. لە کۆتایی گوێچکەمی بەردا. شانمی وەرسوڕاند. پاڵێکی بەرەو ژوورەوە پێوە نام و وتی: بچۆ ژوورەوە دەی تا ڕئیس خەبەری دەبێتەوە. منیش هەر دەڵاڵامەوە. ماڵەوەمان دەڕۆن بەجێم دێڵن. لە ژوورەوە ناچار بەدەم هەنسکەوە چوم لەسەر تەنەکە ژەنگاوی قوپاوەکە دانیشتمەوە. چارەسەری دیکەم نەبوو. دەبوایە چاوەڕێی ئەو پیاوە نووسۆ بکەم کە ئەوان ناویان لێنابوو ڕەئیس، تا لە خەو هەڵدەستێ و ئەو خۆی تەحقیقم لەگەڵ دەکات. ئەم چاوەڕێکردنە درێژە بێهودەیەم لەو زیندانە تاریکە بۆ میزاویەدا بەڕاستی وردە وردە وای لێکردم هەز بکەم کە ئەم پیاوە نووسووە ڕەئیس تاقە ئومێد و هیوایەکە بۆ ئازادبوونی من. چونکە کەبیرم دەکردەوە دڵم خۆش دادەهات. دەمگوت ڕەئیس لەوانەیە کابرایەکی دنیا دیدە و چاو کراوە بێ. سەری لە فوتبۆڵ دەربچێت و بزانێت کە ئەم نەخشەیە نەخشەی جاسووسی و تەخریبات نییە، بەڵکو پلانی فوتبۆڵێنە. ئەمە خوایە بەشک و بەرم بدەن و بگەمەوە ماڵ لای دایک و باوکم.
لجورەکەدا سیچەنم نەدەگرت هەر بیرم دەکردەوە و چاوم بە دەوری خۆمدا دەگێڕا ژوورەکەش هێندە تاریک بوو هیچ شتێکم بۆ نەدەبینرا تەنیا سێ قەرەوێڵەی کۆن یەکێکیان کابرای ڕئیس لەسەری نووست بوو ئەوانی تریش کۆمەڵێک جلوبەرگ و قاش و پۆستاڵی عەسکەریان لەسەر فڕێدرا بوو هەروەها دوو مێزی خواری لەق کە یەکێکیان پانکەیەکی شکاوی لەسەردانرا بوو ئەوەی دیکەشیان زەمبیلێک وابزانم خورمای تێدا بوو مشک و سیسرکە قەراتێنیان بە دەوریدا دەکرد بەخۆمم دەگوت سەیرە لە کازەوەی ئەم بەیانیە منیان لێرە ڕاگرتووە ئەم هەموو دەنگە ئەو هەموو ناڵە و فیغان و گریانەی من چۆن کابرای ڕئیس گوێی لە هیچ نەبووە چۆن بەو هەموو دەنگە هەر خەبەری نابێتەوە لەسەر تەنەکە جەنگاو یا قوپاوەکە دانیشت بووم و سەرنجی پیاوە نووستۆکەم دەدا بەتانیەکی بەخۆدا دابوو تەنیا سمێڵ و سەر و سکوت و بەدەرەوە بوو بێدەنگ بێ ئەوە هیچ مڕخەیەک یان هیچ جوڵەیەک بکا تەنانەت هیچ نیشانەیەکی نەماندی بووی نەخەون بینین هیچ شتێکی ژیانی بەسەر ڕوخساریەوە دیار نەبوو دڵم کەوتە ختورە بەخۆمم گوت دەترسم ئەم پیاوە لە هەردوو پۆلیسەکەی دیکەش مەندەبۆرتر و کەلەڕەختر بێ چونکە ڕئیسیانە بۆ لەوانەشە ڕئیسی هەموو ئەم بیابانە بێ ڕئیس هەموو شتێکی لەدەست دێ هەرچی بێوێ دەیکا زۆر لەوە دەترسم کە ئیتر ئەگەر وا بێ نەک تەنیا دایک و باوکم بەجێم دێڵن و تازە ئیتر ببڕای ببڕ لە ژیاندا نەیان بینمەوە بەڵکو تەنانەت لە کۆتاییدا سەبارەت بم پارچە کاغەزە نەکبەتە گولەبارانیشم بکەن چارەگە سەعاتێکی دیکەش هەر بەدەم ئەم دڵە ڕاوکی و نیگەرانیەوە کاتم بردەسەر لەو ماوەیەدا سێ جاران دەنگی گەڕاگەڕی ئۆتۆمبیلم لە دەرەوە کەوتە بەرگوێ کە زیاتریش لە دەنگی کامیۆن و زیلی عەسکەری دەچوو لە دوورەوە لەسەرخۆ ڕەت دەبوون و تێکەڵ بە دەنگی سەگوەڕێک دەبوون هەموو جارێک لەگەڵ گەڕاگەڕی هەر کامیۆنێکدا دەمگوت ئەو ماڵی ئێمەیە دایک و باوک و خوشکە بچکۆڵانەکەی منە ڕایان دەگوێزنەوە نەمدەزانی ئاخ و بەرەو کوێ بەرەو چ مەڵبەندێک چه هەوارێک تووتکەم لێ بڕابوو خۆم پێڕا نەگیرە لە ناکاو دیسان ڕەپێ بوومەوە دەرگاکەم کردەوە و چوومە دەرەوە لە پێش دەرگاکە تەماشام کرد پێش دەرگاکە کەسی لێ نەبوو چاوم بەم لاو بەو لای خۆمدا گێڕا هیچ کەسێکی لێ نەما بوو ئەو ناوە هەر بە تەواوەتی چۆل و هۆڵ بوو سێرم گرتە دوور دیتم کۆمەڵێک خۆشتر لەژێر بڕکە خورمایەکدا بەسرا بوونەوە لەو دەمەدا لە ناکاو لەو چۆلی و بێدەنگە سامناکەی ئەو بیابانە سڵەمامەوە هەستم بە تەنیایی و نامۆیەکی کوشندە دەکرد هات بە خەیاڵمدا کە ڕابکەم و خۆم ڕزگار بکەم بەڵام بەلامەوە کارێکی پەسەند و جوان نەبوو دەمویست هەمویان بە ڕئیسیشەوە دڵنیا بن کە من هیچ تاوانێکم نەکردووە و مافی خۆمە ئازاد ببم بێ ئەوەی خۆم بمەوێ بە ناوەگاییەوە وەک ئەوەی هۆگری و کۆنە پەیوەندێکی زۆر بەتین و بەرەو لای کابرای ڕئیس ڕێکێشم بکات گەڕامەوە ژوورە زیندانەکەم چوومەوە لای قەرەوێلەکەی ڕاوەستا سەیری سەر و پۆتاڵەکەیم دەکرد دەستم درێژ کرد بێدەنگ قۆڵی ڕئیسم گرت و ڕاوەشاند وتم جەنابی ڕئیس هیچ جوڵەیەکی لێوە نەدەهات جارێکی دیکەش قۆڵیم ڕاوەشاند و بانگیم کرد ڕئیس کەچی دیسانەوە هیچ جوڵە وەڵامێکی نەبوو ئەم جارەیان بەتانیەکەم لەسەری لادا و دەستیم بەرز کردەوە کە دەستیم بەردا بێ جوڵە بێ گیان بەسەر لەشیدا کەوتە خوارەوە زانیم کە ئیتر ڕئیس مردووە بە دیارمەیتێکەوە لەو ژوورەوە خامۆش و تاریکەدا خەریب و زەندەقم دەچوو ویستم لە زیرە بدەم و هاوار بکەم بەڵام نە یەکسەر ڕام کردە دەرەوە لە پێش دەرگاکەدا دیتم لە ناکاو گەمارۆ درام چوار پۆلیس چوارشانە کە تەی ڕەش لەم لاولەولا خۆیان لێم گیف کردبەوە شڵەژاو لەسەر ئەوە بوون تەقەم لێ بکەن بەرەو ڕووم دەهاتم ڕووی تفەنگەکانیان لەسەر سنگم بوو من زاترەک ببووم حەبە حەپەساویەوە سەیرم دەکردن ئەفەندێک سەر چەناگە کوترا و لە ناوەڕاستی پۆلیسەکانەوە کە قەرەوێتێکی شینی بەست بوو دەم و چاوخوریکاوی ڕوبەڕووم دەهات یەکێک لە دوو پۆلیسەکانی پێش و بە چوار پۆلیسەکەی گوت بیگرن ئەفەندێ قەرەوێت شینەکە گوێیەکی بڕابوو پاشماوەی برینێکی قوڵیش بە نێوچەوانی چەپیەوە بوو لە پیاوێکی منداڵبازی خوێڕەی دەچوو کە شەوێک لە خەونێکی ناخۆشدا دیبووم بە مۆڕەکردنێکی دوژمنانەوە وردە لێم دەهاتە پێشەوە
لە پۆلیسەکەی پرسی خۆیەتی؟ پۆلیسەکەش گوتی بەڵێ خۆیەتی. لەو دەمەدا گوێم لێ بوو دەنگی گڕەگڕی زیلێکی عاسکەری هێور هێور ئاوایەکەی بەجێ دەهێشت دوورتر و دوورتر دەکەوتەوە. منیش زارەترەک گوناح نەمدەتوانی تەنانەت هاواریش بکەم. پاریس زستانی 1989. داغەکەی پشتە دەستم زۆر سەیرە، قەریکە خوشێکی زۆر گەورە شادەمەرگم دەکا. دەترسم بە یەکجاری لە نێو ئاسوودەی ئەم بیرهاتنەوەیەدا بمرم. چۆن بڕوان بکەم؟ ئاخر من کەی چاوەڕوانی ئەوە بووم کە ئێستا لەم ساتە ناوەختەدا بڵە عەرەقێکی بۆچی لاڕێگە ئەم وەڵامە دوورە دەستە تەلەزماویەم بەدەستەوە بدات. ئەم وەڵامە ون و نادیارەی کە چەندین ساڵە من بە دوایدا دەگەڕام و بە درێژایی تەمەنی مناڵیم پێی دەدلامەوە. سەیرە چۆن وا لە ناکاو ئەم بیرەوەریە لە ناخمدا تەقیەوە، چۆن وا کت و پڕ ئەو ئەشکەوتە تاریکەی خەم و گومڕاییم بۆ ڕووناک بووە. چۆن؟ بەڵێ من زۆر جاران بەناو شاری ڕەشی پڕیادگارە تاڵەکانی منداڵیمدا گەڕامەتەوە، هۆی گەلێک لە دارکاری و تێهەڵدان و لە ماڵدارکران و جنێو و شەپڵە تفەکانی باوکمم دۆزیوەتەوە. بەڵام هۆی ئەمەیان ئەم داغەی پشت دەستم لێم ببووە تراویلکەیەک بەندەرێکی ئێجگار دوور هەرگیز پێی نەدەگەشتم. هۆیە ناشرین و مانای دزێوی ڕووداوەکەیم بیر نەدەهاتەوە. بەڵام ئێستا کە سەیریشە چۆن ئەوە تا هێور هێور وەک خەونێک دەکەوێتەوە سەر پەڕەی مێشکم. بەڵام سیر بوو، خۆ من تا ئێستش نەمدەتوانی باز بەسەر ئەو نەنگی و گومان و گومڕاییەمدا بدەم، وەک بڵێ جمکانەی برسێتی و ڕەتاوی و ئازاری ڕۆژانی مناڵیم بوو بێت. قەت لە ناخم گوێم نەدەبووە. ئەو وەختە من چاکیشم بووم، کاتێ هەراشتر بووم زۆر خەمناکتر، زۆر گومڕاتر، بێ حەوسەلەتری کردبوو. ئەفسوس من ئەم هەموو ئازار و مەینەتیەم چۆن دایەخۆم؟ من باشیش بووم هەرکە مناڵکارێکی دیکە بووایە، بەڵام ئاخر لەگەڵ ئەوەش وایەکە ئەم داغە پیس و قەبەیەی سەر دەستم چی بوو؟ چی پێ کردم؟ تەواو وەک برینێکی گوڕووی کرمەڕێز ئاسا ئاخر هێند بەس بوو کە من خوشم قێزم لێی دەکردەوە و بە بینینی هێڵنجم دەهاتەوە. چجا خەڵکی کە سەیرم دەکرد مناڵە دەوڵەمەندەکانی دراوسێمان ئەنگوستیلەی زێڕ و سەعاتی خنجیلانەیان لەسەر دەستیان دەبریسکایەوە، منیش ئەم داغە پیسە و ناشرینە لەسەر دەستم. بەڵام بۆچ؟ ئاخر بۆچ؟ مناڵێکی وەک ئەو سای من دەبێت چیم کرد بێت؟ تەنانەت ئەگەر تاوانێکی زۆر گەورەشم کردبێ چۆن ویجدانی باوکێک ئەمەم پێڕا بەڕەوا ببینێ؟ چۆن؟ بۆچی؟ سزای چه تاوانێکی لە خوب بەدەرم بوو؟ خوایەکە چی بوو؟ ئەم داغە کەی؟ چۆن؟ لەکوێ؟ لە پای چی نرا بمنەوە؟ چیم کردبوو؟ نەمدەزانی. نەخێر من ناحەق نەبووم، ناحەق نەبووم کە بە درێژایی ئەو هەموو ساڵە ئەو بێدەنگە نهێنگرە لە دڵ بگرم، بێدەنگێک کە لە هەستی خۆ بە کەمزانین و گومڕایی و بێهودەییمەوە هاتبوو. خۆ من ئەوە تا ئەگەر چی کە ئەمە لە پاییزی هەژدەیەمیشم دام، بەڵام سەبارەت بەم پەتایەوە فقط هیچ گەنجێکی ئاوزەی خۆم ئاسوودەیی و سەمیانی ملا ژیاندا نەدی. مناڵیم هەمووی بە شەڕ هاتن بوو، هەمووی هەر دوورە پەرێزی و خۆ بە کەمزانین، هەرچی ئاشنا و هاوڕێم هەبوون هەمووم لە بەرچاو ڕەش بووبوون. پاش مردنی باوکیشم شتە جوان و چاگەکانم پتر لە بەردڵ شێوان. ئەم گرێ و گومڕاییە لە ناخمدا ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و سەختتر دەبوو. ئیتر هەموو باخچە و سەیرانگە و سەر شەقامە جوانەکان، بەردەم و دووکانی پێنس و یاریگە و چاخانەکانیش لێم ببوون بە دۆزەخ. قەتم ڕوو تێ نەدەکردن تا ڕادەی ترسان و زەوانی لێیان دەسڵەمامەوە. ئاخر من چۆن بەم هەستی گومڕایی و ڕووزەردیمەوە خۆم لە نێویاندا ببینە با و نەشمرد بام.
باش بوو هەندێک جار شتەکانم لەسەر پەردەی بیر لا دەچوو، بەڵام هەرکە منداڵێکی شڕوڵ و خەمناکی وەک خۆم یان لاسوتاوێکی سەر ڕێگەیەکم دەکەوتەوە بەرچاو، تەبای جاران دەکەوتمەوە نێو دۆزەخە پڕ گومان و گێژاوەکەی خۆم. هەزار کەڕەت خۆزگەم بەوە دەخواست کە ئەم داقە هەر لە سەرەتاوە تیزابیشی لەگەڵ بوایە و بنرایەتە ڕۆحمەوە. خۆ باشتریش وا بوو کە بەڵام نەخێر، من بەدەست نەخۆم نەبوو. لە هەمووی چێتر ئەوەم بە باشتر دەزانی کە هەر دوورە پەرێزیەکە هەڵبژێرم. بەڵێ من قەت شانی ئەوە نەبووم کە لە نێو هاوڕێیان و کۆڕ و قەرەباڵغیدا دانیشم و بدوێم و پێ بکەنم. خۆ ئەگەر بە ڕێکەوتنیش تێیان کەوتبام دووبارە شەرمی زفتی و هەستی ڕیسوایی دای دەگرتمەوە. خۆ ئەگەر قسەیەک لاقرتێکی واش کرابە کە تۆسقالێک پەیوەندی بە دزێویەکەی پشت دەستی منەوە هەبووایە، دەم و دەست وەک جرجێکی ترساو لاشەسست و بوودەڵەکەی خۆم دەشکاندەوە و ملی ڕێگای بژاڵەی خۆمم دەگرت. ئاخر بۆ مناڵکارێک زۆر زەحمەت و ڕیسواییە کە بە داقێکی قەبە و پیسی پشتە دەستیەوە بێت لە نێو خەڵک و هاوڕێکانی خۆی دابنیشێت و بدوێت. هەمیشەش ئەو برینە گوڕوەی سەردەستی بە لەچکێکی کراسە شڕەکەی بشارێتەوە. گەر بیشارێتەوەش داخە پرسوێ قەبەترەکەی ناخی بوو ناشاردرێتەوە. وایەکە سوپاس بۆ ئەو سەرخۆشە میهرەبانەی کە بم بتڵە خۆی دوێنەی شەو تەسکینی دەردی دڵی خۆیدا. ئێستەش هی من ساڵەهای ساڵ بتەنانەت شەوانەش خەوم لێ دەزڕا. چەبارەت بەڕ و زەردی و هەستی خۆ بە کەمزانینم بەرامبەر بە خەڵک دەگریام. لەژێر لێفەشڕەکەمدا ئێستەش لەبیرمە چۆن بە زەلیلی چەند بە کەساسی دەگریام. زۆر جارانیش کاتێ مناڵە خزمەکانم لە ماڵی مامم یان کچە عازەبەکانی پورم ئەوانەی کە بە جوانی و خشت و کۆشک و قانوبەرەی خۆیان دەنازین، کاتێ دەهاتنە میوانداری دایکە کلۆڵەکەم چاک بیرمە چۆن لەژێر پەردەی سوحبەتەوە بەردی قسەیان دەگرتە زاتی شوشەیینی بێگردی من. بەبیرمە بە دایکمیان دەگوت کوڕەکەت هیچ کچێکیش نابێ شووی پێ بکا. چەندین ئەو بەختەڕەشەی خۆمانم خۆش دەوێت. لەسەرباری ئەم دزێویەشم هێند پەرپوت و نەدار مابووینەوە. دەمویست قسەیەک شتێک لە ڕوویان بڵێم، ئەو شتانەی کە ئەو سات تەنها وەک کۆمەڵی لۆمە و جنێ و نەبوایە دەرنەدەبڕان. بەڵام نە، هیچم نەدەگوت. تەنها بە گریانێکی کپ دڵی خۆمم دەشۆردەوە. ئەو گریانەی کە ئەوانی نێو کۆشک و تەلاری هیچ بە برسێتی و خەمناکیان ئاشنا نەدەکرد. هەر چۆنێ بێت پێویست ناکا وا دیار بوو. سەیرە من دەڵێ تازە پەی بە هەندێشت دەبم. بەڵێ بێگومان ئەگەر من کوڕی باوکێکی هەژار نەبوو بام ئەم گومڕایی و نەنگیم قەت توش نەدەهات. ئەو سات ئەوانیش واهی زەلیل و برینداریان نەدەکردم. نە، دەی باوا بێ قەی ناکە. من زۆر شت لەو ئەمداڵە ئازاردراوەی ناخم فێر بووم کە هێشتاش هەر لە نێو ئەم زاتە سوتاوەمدا زیندووە. دەی باوا بێ پێویست ناکە با قەتیش هێندە ئاور لەو ڕابردووە پڕ گومڕایی و خەفەتە نەدەمەوە. نە، ئەوەیە من ناحەق نەبووم. چۆن ناحەق بم؟ نەخێر، قەت ناحەق نابووم. ئەخر لەم شارە بەڕەڵا و پڕ گوناه و نەفرەتەی ئێمەدا ئێستەش مناڵە هەژارانی وا هەن تاوان دەکەن، دزی و کەتنی گەورە دەکەن، یان بە پیاوە خوێڕیە تەسبیح بەدەست و مناڵ بازە سمێن فشەکانی بەردەم سینەماکان فریو دەدرێن. دایک و باوکیشیان پشتە قوونیان یان پشتە دەستیان داغ دەکەن. آخر خۆ منیش مناڵە هەژارێک بووم. دەست خۆم نەبوو خەیاڵم دەنێ و قوڕی پەیتی ئەم گومڕاییانە دەچەقی و پێیانەوە دەنگووە. ئێستەش لە بیرمە هەر کە وێنەی ڕووداوێکی زفت و بێزەوەری لەم جۆرەم لە خەیاڵی خۆمدا نەخش دەکرد. ئارەقەی ڕیسوایی تنۆک بە بناگوێمدا دەهاتە خوارێ. نەدەبوومە تنۆکە فرمێسکێکی زەبوونی و داب چۆڕێمەوە ناخی زەوی. دڵخۆشی خۆم بەوە دەدایەوە کە من هیچ یادگار و ڕووداوێکی زفتی واهی خۆ بەدەستەوەدانم بیر نەدەکەوتەوە. ئەدی چی بوو؟ ئەم داخە چی بوو لەسەر پشتی دەستم؟ سیر بوو. ئەم پەژموردەیی و بیرنەهاتنەوەیە وای لێ کردبووم کە خۆم وەک منداڵکارێکی زۆر بێمێشک و بێیاد دابنێم کە هەموو جار پرسیاریشم لە دایکە کلۆڵەکەم دەکرد لە وەرسی و پێنەزانینی خۆیدا کۆمەڵێک جنێوی بۆ باوکەکەم دەنارد کە ئەم مورە پڕ شەرمەزاریەی دابوو لە ناو چاوانی منەوە. هەموو جار دەیگوت
چما من تا ئێستەش دوو قسانم دەگەڵ ئەو باوکە تند و تۆڕەیەت کردبوو؟ ئاه بۆ ئەو باوکە زاڵمەم، پیاوێکی چەند تووش و دڵڕەق بوو. قمارکردنەکەشی زێتر دڵە گچکۆڵانەکەی دەکۆڵیم. نازانم ئەم خوەی لەوانەیە لەو بێپارەیی و بێدەرەتانیەوە بوو بێ کە سەرانسەری ماڵەکەمانی گرتبووە. بیرمە چۆن شەوانی تاریک و سارد درەنگانێک کاتێ لە قەوەخانەکەی نێزیک ماڵەکەمانەوە دۆڕا و بەدەمەستی و هیلاکی دەگەڕایەوە. قمار و عەرق باخەلی پێچۆڵ کردبوو. دایکم لەژێر لێفەکەوە بە چرپە و بە دزیەوە دەیگوت: ئەوە تا قەلۆش دیسان هاتەوە. ئەویش قەلۆش لە حەژمەت و وەڕسی خۆیدا هەرچی بەردی ڕقی خۆی هەبوو بەسەر دڵی من و دایکە کڵۆڵەکەمی دەشکان. هەندێک شەویش بە هات و هاوار و جنێو لە ماڵی وەدەردەنام و ڕێگەی شەقامە تاریک و شۆستە ساردە سامناکەکانی پێدەگرتمە بەر. بن درەختێک کورسی بەجێماوی چایخانەیەک تەڕوەنەیی و نامۆییمیان دەگرتە خۆ. ئەم زاڵمە چەند دڵڕەقانە هەر لە مناڵیەوە لە مەکتەبی دەرهێنام و پەلکێشی دوکانەکەی خۆی کردم. دوکانەکەیشم باش بەبیردێتەوە. ئێستش لە بەرچاومە دوکانێکی قەسابی با قەبارە ناوەنجی بوو. لە نێوەڕاستیەوە بە فایبەرێک کردبووی بەدوولەتەوە. دەرچەیەکی لە نێوەڕاستدا بۆ هاتوچۆ جێهێشت بوو کاری لە بەشی پێشەوەیدا دەکرد. بەشی دواوەشی کە تایبەت بوو بۆ ئێواران پێکی عەرق و مەزەی تێدا دەنا و تێدا لەگەڵ ئەو ژنە قەرەج و کیسە فرۆش و سۆزانیانەی کەوادەی پێدەدان دادەنیشتن. ئاهەنگی تەڕ و پڕ ئەلهای خۆیان دەکرد. پشتەوەی ناو دوکانەکەی کردبوو بە نیوە مەلهایەک بۆ خۆی. من لەو ساتانەی کە ئەوان لە پشتەوەی ناو دوکانەکەدا لە ناو ڕووباری ڕووتی لەزەتدا ئاڵا بوونە یەکتر و ئاخ و ئۆفیان بوو، من لە برسێتی و ڕەتاوی خۆمدا چەند بە کەساسی چەند بە ماندوویی لە بەردەم دوکانەکەدا هەڵدەتروشکام. چەندیش هیوام بەوە دەخواست کە لەو ساتانەدا گەر بۆ تەنها چەند ساتێکی کەمیش بواە ئیزنی دابام بۆ نەختێ هیلاکی لە لەش دەرکردن پشوویەک لە باوەشی گەرم و پڕ میهری دایکمدا بدەم. گەر بۆ تەنیا جارێکیش بواە هەستم بکردایە منیش مناڵێکم. خوایە بۆچی من تا ئێستا ناتوانم باز بەسەر ئەو برسێتی و بێبەرێتی و نامۆییەی ڕۆژانی مناڵیمدا بدەم. من ئێستش چەند حەزەکەم ببمەوە ئەو مناڵەی جاران و باوکەکەم بێتەوە لام. گەر بۆ تەنها جارێکیش بێ لە باوەشم بگرێ و چنگم پڕ بکا لە نوقڵ و پارە. چەند حەزەکەم ببمەوە ئەو مناڵەی جاران شەڕواڵێکی خاوێن و بێ پینە لەبەر بکەم. گەر بۆ بەیانیەکی تەنها یەک جەژنیش بێت بە دیار فیلمێکی سینەمایی کاوبۆی ڕینگۆ دابنیشم و قەتیش گەورە نەبم. بەڵام نەخێر هەموو ئەو شتانە ئێستا تەنها خەیاڵێکن بە بەرچاومدا دێن و هیچی تر. هەم پیاوە منی دوور لە هەموو ئەو شتانە کردبووە سێبەری خۆی. تەنها لەو کاتانەدا لێ گوێ دەبوومەوە کە بۆ ئیشێکی ماڵەوە چێشتهێنانی نیوەڕۆیان کارێکی زەحمەت و دوور، یان کە بۆ ئارەقکڕین یانش کە بۆ جوان پێدانی ئافرەتێکی سۆزانی دۆستی بەرەو گەڕەکێکی دوور و گەرمی پڕکەند و لەند و چڵپاو دەیناردم. تەنها ئەو ساتانە بوو کە من لەژێر چەپۆکی قورس و سێبەری پڕقینی ئەو پیاوە دوور دەکەوتمەوە. ئەو مرۆڤە چۆن بێبەری کردم و مانای شتەکانی لێگۆڕیم. تەنانەت بەهۆی ئەم داخەوە مانای خۆمیش مانای هەموو ئەو خۆشنودی و تێری و ئاسوودەیەش کە بە سەرسامیەوە لە هاوڕێ پۆشتە و دەڵەمەندەکانی خۆمم دەدی. بەڵام باشە ئاخر من نازانم هەتا زیندوو بوو چۆن نەمکرد پرسیاری ئەو گرێ و گومڕایەی خۆمی لێ بکەم. زەحمەت بوو نەمدەوێرە. چما هەر لە منداڵیەوە ترس و سامێکی ڕەشی واهی دابوومێ کە لە بەرامبەریدا زاتی هیچ نەکەم. ئەوە بوو ئیتر چیم بکردایە. دەی ئاخر من چۆن نیگەران و گومڕان نەبووبم. من لە دوای هەموو لاساری و بزێویەکەم لە دوای هەموو میز بە خۆداکردنێکی شەوانم دەمزانی لەسەر ئەو تاوانە دیاریکراوەم سزا دراوم. یان هەندێک نیوەڕوایان کاتێک چێشتی نیوەڕۆیانم لە ماڵەوە ڕابۆی دەبرد بە دیار ئەو حەوزە ڕادەوەستام کە مناڵان مەلەیان تێدا دەکرد و هەڵماتێنیان لە دەور و پشتیاندا دەکرد. دەوەستام و ئیرەیم بە بەختیان دەبرد. لەبیرم دەچەوە کە نیوەڕۆیە و با بە برسیتر و هارتر دەبێت. چێشتەکەیم بە درەنگ وەختی و بە ساردەوە بوویی دەبرد.
یان لەو ساتانەی کە درهەمێک یان دوو درهەمێکم لە دەخیلەکەی لێ دەدزی یان کە لەگەڵ مناڵە دەوڵەمەندێکی دراوسێ بەشەڕ دەهاتم لە هەموو ئەو ساتانەدا بە ئاشکرا هۆی سزادانەکانی خۆمم دەزانی ئێستاش یەکە یەکە وەک ئەوەی دوێنێ و پێرێ ڕوویاندا بێ دێنەوە بیرم بەڵام هۆی ئەم داغە ڕووداوی ئەم داغە تەواو سەراسیمە و بێ نوری کرد بووم تام ساتەش هەمیشە خۆمم پێی دەخواردەوە ئەخۆ دەبێت چه ڕووداوێکی ناشرین چه تاوانێک لە من ڕوویدا بێ ئەم پرسیارە پڕ تەلزمانە تا ئەم ئێوارەیەش هەر دەیان تڵاندمەوە وەک خەنجەرێکی تیژ ڕۆچۆ بوونە ناخم بەڵام ئێستا ڕاستیەکەی سەیریشە چۆن باوەڕ بکەم ئەوە تا خەریکە شادەمەرگم دەکا من ئێستا پێکەنینم دێ ئاخر چۆن پێ نەکەنم من بەو ڕۆژە چۆن پێ نەکەنم ئەو ڕۆژە داغ بۆ ئەو ڕۆژە باوکەکەم وەک گەلێک ئێوارەی دیکە لە ماڵی ئافرەتێکی سۆزانیدا جوانی هەبوو دووکانەکەیشی بە تەمای من لێگەڕا بوو منیش لە درەنگانی ئێوارەکەدا دەست خۆم نەبوو میزم داهات و یەکجار تەنگەتاو ببووم نەدەکرا بچمە مزگەوتی نێو بازارەکە و دووکانەکە بێ خاوەنجێ بهێڵم دەمزانی گەر بەهاتایەتەوە و دووکانەکەی خاڵی ببینایە شێرگیر دەبوو دارکاریەکی کافرانەی دەکردم زۆریش لەوە شەرمەندتر و بەتەمەنتر بووم لە نێو بازارێکی وا قەرەباڵغدا بە پێوە میز بکەم گوریسم لێ گەشتە بووە هێچکان ئیدی خۆشم نەمزانی چۆن بوو خۆم لەو دیوی فایبەری دووکانەکەمان دۆزیەوە لەو شوێنەی کە ئەو ژنە قەرەج و سۆزانیەکانی تێدا لە باوەش دەگرت و ئارەقی تێدا دەخواردەوە لەوێدا باش بوو کەس نەیدەدیم بەڵام هەر زوو لەوێشدا ترسی ئەوم لێ نیشت کە ئاخۆ ئەگەر بێتەوە هەست بە بوون و گۆماوی میزی من بکە چیم بەسەر دێنێ بوو بەدبەختی میزەکەم کردە نێو یەکێک لەو بتڵە عەرەقە لاملکەوتوانەی ئەوێ بەمە سیچەنم گرت و هەموو شتێکم بیر چووەوە تەنانەت بتڵە عەرەقە پڕمیزەکەش هەتا ئەم ئێوارە فێنکەی ئێستش من نەمزانی چۆن بزانم کە دوای من باوکم بە سەرخۆشی دێت هەمان بتڵە پڕمیزەکەی من دەنێتە سەر دەمی خۆیەوە هەولێر 1979 ناو نیشانێکی نوێ کاسەی سرد پایتەختێک ئاسا قیژ و هۆڕ و حەشامەتێکی گەورەی تێدا دەزرینگێتەوە ڕوخسارە خەمناکەکەت پەستر دەکات دەتەوێت شەقامەکان تەی بکەیت شۆستە و شەقامەکانیش پڕن لە دووکان و مزگەوت و بار و ئۆتۆمبیل و عارەبانە و غەریب و شێت و پۆلیس و کەڕ و خەڵکی ماندوو لە نێو زاق و زیق و گرد و فێنکایی ئەم ئێوارە درەنگەدا بە کراس و پانتۆڵێکی شڕەوە دیارە گەنجێکی دڵناسک و غەریبیت باوکت لە ماڵ دەری کردووی باش دیارە سەری خۆت هەڵگرتووە و پشتت کردوتە زوڵم و زەنا و دەستی زەبری باوکت عەلاگەیەک و کۆمەڵێک کتێب بەدەستەوە وەک لە ڕێگەیەکی نامۆ و دوورەوە هاتبیت بە هێمنی چاو دەگێڕیت دڵیشت وەک تۆپەڵە سەهۆڵێکی سەر ئاگر دەتوێتەوە و ناشتوێتەوە لەم ئێوارە درەنگەدا بێ ئارامیت زێتر دڵت دەکۆڵێ زاتێکی چەند بریندار و تەنهای ئەگەر ئێستا گەورە و بچووکی ئەم شارە دوور و نزیک ناسیا و نەناسیا و بین و دڵت بخەنە ئینجانەی خۆشەویستیەوە و سەهای سۆزت بەسەرەوە بکەن تۆ هەموو ڕۆژگارەکانی مناڵی و گەنجیت ئاسا هەست بە هیچیان ناکەیت ناتوانیت باز بەسەر دڵە شکاوە پەتۆڕەکەتدا بدەیت گەردەلوولێکی وشک هەڵی گرتووی ئێستا لەم شەقامانەدا هەوەرەی کردووی کوڕی ئەم شارەشی چەند ساڵێک دوور کەوتنەوە و خوێندن لە شارێکی دیکە دەستخەرۆی یاگە و کوچە و شەقامەکانی شارەکەی خۆتت ناکە دەستخەرۆی نامۆیی و زگاریەکەشت ناکە سەیرە خۆشت بیر دەکەیتەوە بۆچ ئاخافتنی ئاشنا و هاوڕێکانم سەمیانم ناکەن چیمەن و سینەما و کۆڕ و گازینۆکان هیچ جوانی و ئۆخژنێکم پێ نابەخشێت لێ مشتی ئەو شادیە بۆچە بە بیابانی دڵی منیشدا ڕانابوونی کاشکا لەم تێنوێتی و برسێتیە بێ ئامانەی ڕۆحم دەگەشتم بەڵام بەچی بکەم بەس تەنیا تەنهاییم قوتبی خەم و ئۆخژەنەکانم لێک نزیک دەکاتەوە جگەرەیەک دادەگیر سێنیت ئەمە یەکەم جارت نییە بەبیرتە چەند جارێکی دیکەش
ماڵە جەنجاڵ و پڕ خەوخاکەت بۆ باوکە بەدمەست و دایکە هاجەکەت بەجێ دەهێشت. ئەو باوکەی کە هەرچەندە بیری لێ دەکەیتەوە دڵنیا نابیت کە باوکتە. هەمیشە بەتف و گوێن و کۆڵەمست و شولاق و بەلەنگازت دەبەوە و تەڕوەنەی کۆڵان و شەقامە سارد و تاریکەکانی دەکردی. هێمنی و ئاسوودەیی لە ژیانی تۆدا تەنها ئەو ساتانەی شەو دەستی بەسرت دادەهێنا کاتێ باوکت لە ناو تاریکی شەقامەکانەوە لەگەڵ چەند زناوێکی سمێڵ فش و کەتەی دیکە بەرەو چایخانە نێزیکەکەی لای ماڵتان بۆ قمارکردن و خواردنەوە لێژ دەبەوە. نایزانی ئەو زەلامە قینی چ پاشایەکی ترسنۆکی لە کتێبە. لەوەتەی کتێب دەکڕیت و دەیخوێنیتەوە ئەویش لێتی دەدزێت و دەیسووتێنێ. تۆش کاتت زۆر لە بەختی خۆت خۆشتر دەوێت. ئەوە تا ئەم ئێوارەیە دەڕۆیت بە یەکجاری سەر هەڵدەگریت بێگەڕانەوە. جگەرەکەت فڕێدا بە خەمێکی بێ پایانەوە لە قەرەباڵغی و تێکچڕژانی شەقامەکە وردەبیتەوە. لە ناکاو هۆڕن و زریکەی ڕیزە ئۆتۆمبیلێکی ڕەنگاوڕەنگ ڕاددەچڵەکێنێ. سوالکەر و عەرەبانچی و ژنە قەرەج و پاکت فرۆشەکانی سەر شەقامەکە بە پەلە بەرەو سەر شۆستەکە دەخزێن. ئاخۆ ئەم زەماوەند و خۆ لە بیربرنەوەیە لە داخی چ ماتەمین و پرسەیەکی گەورەی ئەم شارەیە. بەبێ دەنگی چەند شتێک لە ناو ناختدا دەشکێن. چاوە گەش و خەمناکەکانت بەرز دەکەیتەوە. دەتەوێت زووتر ژوورە ئوتێلێک بدۆزیتەوە، ئوتێلێک کە جێگەی ژان و حەسرەتی پاکی لاوێتیت بکاتەوە. ئوتێلێک عەلاگە و کۆمەڵە کتێب و سەرە کاسەکەتی تێباوێت. دەبێت چەند ئوتێل لەم شارەدا هەبێت کە نرخی نووسنەکەی نەبێتە ملۆزمەیەکی دیکە بە گیانتەوە. دەگەڕێیت با بزانی تاریکیەکە خەستر دەڕژێ، شەقامەکانیش وردە وردە لە خەڵک چۆڵ دەبن. ئوتێلەکانیش پتر لانەواز و سەرباز و زگورتی و قاچاقچی و ئاوارەکانی تێدەڕژێ. ترسێک دەکەوێتە دڵتەوە، دەشێ لەبەر ئەو لادەیە کۆنە جوتیارانەی بۆ کرێکاری هاتوونەتە شار، لەبەر ئەو میسڕی و هندۆسیە کرێکارانە شوێنت لە هیچ هۆتێلێک نەبێتەوە. ئارەزووی جگەرەیەک داد دەیرێ، دەستت دەنێتە گیرفانتەوە. پەنجەکانت ساتمە لە نامەکەی زەینەب دەکەن. هەموو فلیمی خەون و خەمەکانی ساڵانی ڕابردووت بیر دەکەوێتەوە. سێبەرێکی چەند گەورەیە بەسەرتەوە. هەموو شەقام و کۆڵانەکانی شارەکەی ئەوت چەند خۆش دەوێت. ئێستا ئەو لێتەوە دوورە، تەنها نامە خەمڕەوێنەکانیەتی کە خەم و خۆزگە و خەونەکانیت پێدەناسێنێ. دێرێکی نێو نامەکە لە مێشکتدا بڵاچەیدا. ئەو ژیانەی ئێمە دروستی دەکەین نەگۆشەیەکی خەمی تۆ دەبێت و نە چواردیواری دزێوی دەوری من. مژێکی قوڵت لە جگەرەکەدا بە چەند پێپیلیکانەیەکی ئوتێلەکەدا سەرکەوتی. وەڵامت درایەوە کرێیەکەی باشە، زۆر گران نییە. مقیمی تاکو ئەم سەرمانگە پێویست ناکە کەس هیچ جانتایەکت بۆ هەڵبگرێت. بارت چووکە، دەرگای ژوورێکی بچووکت کردەوە، کیسە نایلۆن و کتێبەکانت لەسەر قەرەوێڵەکە هاوێشت. دۆشەک و بەتانێکە لە خەمت زۆر کۆنترە. دیوار و قەرەوێڵەکە لە خۆت زۆر شەکەت و خەماویتر. تەواو ئیتر لێرەدا ئاڵای خەمە ئەبەدیە کۆچەرەکەت هەڵدەدەیت. نەفرەت لە هەموو باوک و ماڵە باوکێک هەر لێرەشدا لەم هۆتێلەدا لەم ژوورە تەنیا و سەربەخۆیەدا ژان و یادگار و کوڕینەکانت دەنووسیتەوە. ئیتر کەس ناتوانێت خەم و خۆزگە و خەونەکانت سەر ببڕێت. هیچ کەسێکیش بە ناوی ئەوەوە کە باوکتە ئیتر ناتوانێت داوا و داخوازی و فەرمایشتی قۆڕت بەسەردا فەرز بکات. کتێبەکانیشت چیتر ناسووتێنرێن. وێنەی زەلامێکی کەتەی سمێڵقیت کە لە ئەکتەرێکی سینەمایی دەچێت بەقەد دیوارەکەوە سەرنجت ڕادەکێشێت. باوکت تند و تووشەکەی خۆتت هاتەوە بەرچاو. لەبەر چاوتە ئەم عەسرە چۆن دایکت بەزەیی بە قژی سپی خۆی و شەرەفی ئافرەتە سۆزانیەکەدا دەهاتەوە. باوکت تووڕە بوو. دەتانەوێ یا ناتانەوێ ئەمەیە ئیتر. پێڵاوی ئەمانە بە هیچ کامتان ناگۆڕمەوە. بەلاتەوە گرنگێکی وای نەبوو ئەم جۆرە دیمەنانە بهێنیتەوە بەر چاوت. بەهێمنی لە پەنجەرەی ژووری هۆتێلەکە وردەبوویتەوە. ئەمەش کاری هەموو کەسێکی خەمناک و تەنهایە لە ژوورێکی واهیدا. پەنجەرەکە بەسەر دیوارەکەوە لە تابلۆیەکی تاریکی پڕ ئەستێرەی زەردی دوور دەچێت. نێزیکتر بوویتەوە، لێیەوە لە شەقامەکەت ڕوانی. شەقامەکە وەک چەقۆیەکی پێ پیشاندرابێ چۆر و بێدەنگ مابووە. دەنگی گۆرانی چەند سەرخۆشێک نەبێت کە تێکەڵ بە دەنگی حەپە حەپی سەگ دوورەکان دەبوو. گەڕایتەوە سەر قەرەوێڵەکەت، مێشکت جووی،
دەفتەری یادگاریەکانت دەرهێنا چۆن بتوانیت چیرۆکی ملیۆنەها برسی و قەرەج و ئاوارە و خەڵکی بێکەس بنووسیتەوە، خوێنی سەدان جوانە مەرگ و شەهید و کوژرا و بکەیتە مەرەکەبی قەلەمەکەت. ئەو زەویانەی کە بوومەلەرزە یان بورکانێک قوتیان دەدا جانی خەڵکە برسی و ڕووتەڵە سنگ توپاوەکانی دنیا، ئەو ژنە بەدبەختە ئەسمەرانەی کە لێن توێنیەتیدا شیریان لە مەمک و شک دەکا، ترسی ئەو کچ و زاروکانەی لەژێر ناپاڵمدا دەزریکێنن، ئەو لادەیانەی دەسووتێنرێ چۆن بتوانیت شتێکی واهی بنووسیت و دڵی بێ ئۆقرە پێ بگرێت. کەی گیانی مرۆڤ لە دواتن و کەی خەم و فرمێسک خاڵی دەبێت. خوایە کە دەستگیریایت و دەست نووسی هێشتا نووسیت ئارەقەیەکی گەرمت دەردا هەستایتەوە. لەپڕ دەستت دایەوە قەلەمەکەت بۆ ئەوەی بۆ چاوانی تاریک و پڕ خەم و حەسرەتی زەینەب بنووسیت، ئەو چاوە تاریک و پڕخەمانەی کە خەم و خۆزگەکانی خۆتت تێیاندا دۆزیەوە، ئەو چاوانەی کە تێیاندا مەلە دەکەیت و دەگریێت و پێی دەکەنی و سەما دەکەیت. کاغەزێکی نوێت لە بەردەم قەلەمەکەت ڕاخست بۆ ئەوەی نامەیەک بۆ زەینەب بنووسیت. نووسیت: خۆشەویستم زەینەب گیان، لە شارەکەی خۆمدا غەریب و بێکەس و تەنیا و بێ پارەم، هەتا کارێک دەدۆزمەوە لەگەڵ وشە جوانەکان تا هەندێک پارەم بۆ ڕەوام بکە. کە نامەکەت داخست ناو نیشانی تازای خۆتت لەسەر زەرفی نامەکەتدا بەجێهێشت. 1980 لامارتین هەڵسە دەڵسە دەی ڕەپێبەوە هەموو چەند چرکەیەک نابات و تەواو دەی مەهێڵە هیچ پەشیمانی و نیگەرانیەک داد بگرێتەوە، بەسیش هێندە ئاوری ئەو ڕق و تووڕەیە بێهودەیە بۆ ڕابردوو بدەرەوە. بێفایدەیە هەڵسە بۆخچەی فرمێسک و خەم و برینەکانت بپێچەوە و بڕۆ. ڕەنگە تا کازیوەی بەیانیش کە هەموو لا لە خەو هەڵدەستن کەس پێ نەزانێ، نە کەس پێ نازانێ، باری ئەوەش مەدە کەس پێ بزانێ. با ڕۆشنەکەت چاوەڕوان نەکرا و خەمناکانە زۆریش خەمناکانە بێ. دە هەڵسە دەی تۆ ئێستا دوایین شەوی عومرتە، بەدڵ حەز دەکەی بۆ دوایین جار دوایین نیگای حەسرەت و ماڵئاوایی بە ژوورە شڕ و ساردەکەتدا بگێڕی. ئەوە تا کە ئاوەڕ بۆ تەنیشتت دەدەیتەوە، کامیاری برا بچووکەکەت لە نێو نوێنە شڕەکەیدا بە خەوتووی ڕاکشاوە، کە سەیری دەکەی نەخشی ڕووزەردیت سەر دەم و چاوی پڕ خەمتر و زگارترت دەکا. ئەفسوس دە هەڵسە دووە ماچی وەفا و میهری خوشکایەتی خۆتی لێ بکە و بڕۆ. تۆ ئێستا کەم ڕێگا سامناکە دەگریتە بەر، زۆر ئاسوودەیت، زۆریش بەختەوەر، بەڵام داخی تۆ داخی سبەینەیە. ئاخۆ دوای تۆ لە ناو گەڕێک دەبێتە چ ژاوەژاوێک، ئاخۆ ژنان و کچان و دەر و دراوسێ دەیکەن بە چ مقۆ و فستە فستێک، دەشی هەندێکیان بە گوێ یەکیدا بچرپێنن و بڵێن کچێکی گێل بوو نەدەبوایە ئەمەی بکردایە. ئەو کاتە شەونم و حەسیبەش دێن بە گریان لە بەردەم خەڵکەکە کەساسی و ماتەمینیەکی زۆر دەنوێنن، بەڵام نەخێر نە، ئەم دوو خوشکت هەرکە هەواڵەکە دەبیستنەوە لە ئاسوودەیان مەرگەشاد دەبن. بەڵێ وەک ئەوەی لە شەڕێکی سەختدا بێ ماندوو بوون بێ دەستپیز بوون سەرکەوت بن، لە ناخەوە دەتریقێنەوە. شتاقیشیان هەستی ئەو پێخۆش بوون و ئاسوودەیە بە ئاشکرا بواوی تر دەرنابڕێ. بێدەنگ خۆشی و لە ئاسوودەیەکە بەس لە نێو دڵیان تەنیا لە نێو دەمارە باریکەکانی خوێنیاندا دەگەڕێ. ئەم ڕۆشتن و نەنگیە پڕ شەرمەزاریەی تۆش بەس تەنها چەند هەفتەیەک دەبێت و دەبڕێتەوە. تەواوی تر لەمە و دوا خێوی هیچ بەدبەختێک لە ماڵەکەدا نامێنێ. بەرەکەت و خێر و خۆشیێکی زۆر ڕوویان تێدەکا. لەمە و دوا تەنها 25 فلسێکیش چیە لە کیسەی ئەوانەوە چیتر بە خەسار ناڕوە. بەڵێ دوای تۆ زۆر چێتر و پۆشتەتر، زۆریش ئاسوودەتر لە چاو ئێستە دەژین. بێگومان
خرجی گشت و گران و سفرت خرجی کراس و جیر کراس و قوت و مکیاجا جورا جورکانت هی جنتای جل هی بابوج و شوشه بون و تام مقدانکانیش هموی بو خویان بونه و صندوقه گش کلکی نیق دلاقه رزیوکه دگره تواو ایتر هیچ لومه و سرزنشت کشیان نامینه ایتر لمودوا همو جیانیان همو روجێکیان لە ماڵەکەدا بە ئاسوودەی و بەهێمنی بەسەر دەبن بێ ئەوەی هیچ ئێوارەیەکی دیکە ببینن ڕەتا و لەشدا هێزرا و بگەڕێیتەوە ماڵ و جانتا بچووکەکەی دەستت بە بێزاریەوە بۆ سەر قەرەوێڵەکە تۆر هەڵبدەیت پاش ماوەی بوون و ماچی پیاوێکی سپڵەش هێشتا بەدەم و سنگ و بەروکتەوە مابێ و کاس و دڵگرانیان بکە بەڵێ ئیتر هیچ بەیانیەک هەستی ئەو ئیرەیی و قینەشدا ناگرێ لاوەستت هیچ جارێکی دیکە ناتبینن بۆ ڕێکپۆشیەوە بچیتە بەر ئاوێنەکە سەر و قژت ڕێک بخەیت و پەنجە بە شوێن پاشماوەی ئاوڵەس پسەکانی سەر ڕووە چرچ و لۆچەکەت دابهێنی پاشانیش بە هەنگاوی بێباکانە بەرەو وەزیفە دەرگای ماڵ لە دووی خۆتەوە بەسەریاندا دابخەیت اینجا لەو سەرەوەش کە دەیتەوە کۆمەڵی گەنج و ئەفەندی مل بە بۆیون باخ لەسەری کۆڵانەکەوە بەدواتەوە بن تەواو ئیتر لەمەودوا هیچ فستە فست و چرپە چرپێکی پڕ قینی شەوانەشیان نامێنێ بەڵام سەیرە چۆن ئەم شەوا بێدەنگن قەت ئەوان نین تۆ بڵێ لەو دیو ئاگیان لەم پرۆژە خەمناکەی تۆ هەبێ ناشێ هەدی کەواتە ئەم بێدەنگێ چییە ئەم شەو ئاخۆ ئێستا لەنێو ئەم بێدەنگە سامناکەیاندا چی دەکەن ڕەنگە هەر دانیشت بن دوور نییە هەر دانیشتون ئەوە ماوەیەکە هەموو شەو تا سەعات یەکیش هەر نابورژێن خەویان لێ ناکەوێ هەمیشە بەدەم وەنەوزەوە جینگڵ دەدەن و کەلەکان دەگۆڕن کە تەواو وەڕس و هیلاکیش دەبن تەبای دوو کۆتری ماندووی بریندار دەکەونە سەر پشت چاو لە کاریتە بە دوو کەڵ ڕەش و سنگ دەرپەڕیوەکانی بنمیکی ژوورە تەنگ و بۆرەکە دەبڕن بە بێدەنگی بە بێگەڕ لە نێو دۆزەخی خۆیاندا هەڵدەقرچێن و ناشمرن ئەم دوو خوشکەت جاران وا نەبوون نەخێر قەت وا نەبوون ڕووخۆشی و گەمە و گاڵتە و شەڕە سەرینی جارانیان لەکوێ و ئێستا لەکوێ نەخێر تۆ چاک هەستت پێکردوون داخ هێندە مانگە دانەڕزاویت لە نێو قینیان شەقت نەبردووە بەڵێ ئێستا هەرکە داوایان لێ دەکەیت لەگەڵت بێنە بازار یان سەردانی ماڵە خزمێک قەت بەو گەرم و گوڕیەی جارانەوە وەگەڵت ناکەون بیانووی نەخۆشی بێتاقەتی دەدۆزنەوە و خۆیانت لێ دەدزنەوە ئێستا وەک شەوانی جاران شیشەی چنین و کۆکڵە و سانتیمەکانیان ناهێنە پێش دەرگا و تا درەنگی شەو لەگەڵ کچان و ژنانی دراوسێ شەماڵە بگرنەوە یان بەدەم کلااو چنین و ساوەڕ بژارکردنەوە بنێژ بجوون و قسە و باس بکەن وا نەماون ئێستا وەک بڵێ بە شتێکی زۆر ئەرژەنگ و ملۆزمی دەرەوە ترسێنرابن هەر لە ئێوارەوە دەرگان لەسەر خۆیان دادەخەن بەهێمنیەکەوە کە لە هەستی ڕسوایی و ڕووزەردیەوە هاتبێ دەخزێنە ژوورە تەنگ و نوتەکەکەیانەوە نەخێر ئەمانە قەت ئەو دوو خوشکە ئاساییە جارانت نین چاوانیان لە ڕوونی و قوڵیدا دیارن درەوشانەوەی گڕی هیچ ڕق و گومانێکیان تێدا ناشاردرێتەوە نە هەرگیز لەو چاوانە ناکەن کە جاران خۆشنودی و تەنهایی خۆتت تیان دەدۆزیەوە نەخێر قەت لەو چاوانە ناکەن ئەو دیو هەموو زەردەخەنەیەکیان بارێک داخ و سەغڵەتی و حەجمەتە لێت خۆتۆ بە گوێچکەی خۆشت هەموو لۆمە و تەسەڵا و تانوتێکیشیانت بیستۆتەوە ئەوە تا ئێستش لەو دیوەوە خۆیانن گوێت لێیانە بەڵێ بێگومان چرپە چرپ و لاقرتەی ئەوانە دێتە گوێچکەت ئەوە تا باست دەکەن هەر هەمان و شەو قسە پڕ لۆمە و تۆسەنەکانیانە دەیڵێنەوە بێگومان لەوانەیە ئەم قسانەشیان بەبێ گریان بەبێ هەنسک بۆ نەگوترێ نە شەونم گەلێ گرینۆکە ئەوە تا ئەمە نووزە و هەنسک هەڵدانی ئەوە وەک خەمناکترین ئاوازی سەر گۆڕێ دێنە گوێچکەت بەڵام حەسیبە گەورەترە وەک ئەو ناگری بە سنگی خۆیەوە دەنووسێنێ و دڵی دەداتەوە لە ناخیشیدا پڕە لە ڕق و داخ و سەرزەنشت
ئەم وەک ڕووبارێکی بەهاژەوە کەفچڕ بە شەپۆلی سامناک و شێت دەستە و یەخت نابێتەوە. ئەم ئەو شەپۆلانەی بە بێدەنگیەکی پڕ لە خەمەوە دەخنکێنێ ئاخۆ کەی بێ بتەقێتەوە وەک لافاوی نەفرەتی نوح لەگەڵ خۆیدا ڕاتی ماڵێ. کەی بوونە بێگومان لە دەستی دێ ئەوەی ئەم ئێوارەیەش کردی هیچ نەبوو لە چاو. نە تۆ خۆزگە قەت خۆت بم شێوەیە نەدیبایە. دەی باوا بێ آخر حەقیشێتی ناحەقی نییە. بەڵێ تۆ خوشکی گەورەی ئەویت و هەموو ورد و درشتێکت ئاگالەیە. ئەویش دەستی ناوەتە دەستی کوڕەکەی مەولودە شەلی باخچەوان. ئەوێ ڕۆژێ بێ ئاگایی تۆ بەپورە هەیبەتی دراوسێتانی گوتبوو بەڵکو بە ماڵی کوڕە دەڵێت و دێنە داخوازی و ئیشەکە دەبڕێننەوە. مەولودە شەلی ناڕەسەنگ گوتبووی جارێ با بمێنێ بەردێکی لەسەر دانێ. بەڵام لە دواییدا لای دراوسەیان گوتبوویان ئێمە کچێک ناخوازین کە خوشکی زەینەبی سۆزانی بێ هەموو گەڕک ناوبانگی بیستۆتەوە. تەنانەت ئەوەشیان خستبووە سەر کە ئێستا خوشکەکانیشی بە بیانووی هێلکە فرۆشتن هەموو پاش عەسران تا سەعات 2 شەو لە ماڵی شەریف ئاغا دەمێننەوە. ئەوەیە ئیتر ئاخۆ قەیرە کچێکی سۆزانی لەواها شارێکی ڕەش و بەرەلادا چاوەڕوانی چی لێ دەکرێت؟ چی پێدەگوترێ جگە لە نەفرەت و غەیبەتکردن؟ بەڵام سەیرە ئاخۆ تۆ خۆت قەیناکە بەڵام ئەم دوو خوشکەی خۆت بۆ تێناگەی. گوناهی ئەوان چییە؟ ئەوان بۆچی لە نێو ئەم چڵپاوەڕەشەدا ڕوو زەرد و ملکەت سەر و قژیان هەر بە تەنهایی و بە ڕیسوایی سپی بکەن؟ نەخێر نە حەیفە تۆ قەت ئەم گوناهە ناکەی. تۆ لە نێو ئەم گوناهە گەورەیەدا توا دوایین هەناسەی عومرت هەرگیز لە خۆت نابووری. نەخێر هیچ دڵۆپە فرمێسکێکی دیکەشت لە گیاندا نەماوە کە بۆ گوناه و خەفەتەکانی ئایندەتی هەڵبڕێژی. تۆ ئێستا گیانێکی خاڵی لە فرمێسک چیتر ناتوانی باز بەسەر ئەو سەمەرگی و کڵۆلیە سامناکەیاندا بدەی. نە بەڵام داخ تۆ درەنگ هەستت بەم دۆخیان کرد وەلێ تەواو دەبڕێتەوە. هەمووی چەند ساتێکی دیکە نابات دەهەڵسە. نە هیچ ئاهێکی لۆمە و سەرزەنشت هەڵمەکێشە. هیچ حەسیبەش بە دڵڕق و بێوەفا و بێنمەک مەدە قەڵەم. نە یادی شەڕ و شاتەشاتی ئەم ئێوارەیەشی بە یەکجاری لە مێشکتدا بسڕەوە. حەسیبە حەقیەتی زۆریش حەقیەتی. تۆ دەزانی مرد بۆ ئەوان واتە زۆر شت. دە ئەوەیە وا دیارە ئێوەی قەیرە کچی نێو خانوەڕزیوەکان هەمیشە دەبێ پیاوێکتان هەبێ پێتان بڵێ کە ئێوە ئاسوودەن. هەمیشە دەبێ پیاوێکتان هەبێ پێتان بڵێ کە ئێوە هەن. ئەفسوس بەڵام ئەدی بۆچی؟ بۆ تۆ هیچ پیاوێ نەبوو لە گورگی چەپڵ و چڵێ زیاتر؟ بۆچی بۆ تۆ هیچ پیاوێ نەبوو؟ هەندەی باوا بێ هەناسەی خەفەتێکت هەڵکێشە. ژیانی ئێوە وەک جۆگەڵەیەکی هێور چەند خەمناکانە ڕابرد. هەر لەو ساتەوە کە بابە ماڵ ئەوەی لە دنیا کرد ئیتر ئێوەش هێلانەی بەختەوەری و نمودیتان لێ تێک چوو. تۆ تەنیا ئێستا هەرکە بیری لێ دەکەیتەوە تەنیا ئێستا هەست بەوە دەکەیت کە ئەو پیاوە چ سێبەر و داڵدەیەکی مەزن بوو بەسەرتانەوە. کچەکانی پورە زبێد و پورە سەفیەتی دراوسێتان بە درێژایی ئەو ڕۆژانە کیسەی کاغەزیان لە بازار دەفرۆشت و بە شروب فرۆشتن ڕاهێنرابوون. بەڵام بابە باوکی ئێوە ئەمەی پێش شەرم و سووکی بوو. لە کڵاو درون و درومان زێتر ڕێی هیچی دیکەی نەدەدانێ. تا مابوایەش باوەڕەقەی خۆی بەخێوی دەکردن. بەڵام ئەو ڕۆیشت ناگەڕێتەوە. هێندەی پێ نەچوودایەش لە حەجمەت و نەخۆشیان جێتانی هێشت. چیتان کردایە؟ هەبوون کە هەبوون ناچار بوون بە شێوەیەک بژین تۆ لە هەمویان گەورەتر بوویت. لە هەمووشیان پتر تۆ زێتر هەستت بە کۆست و زیانە گەورەیە دەکرد. نەتهێشت شەونم بە قسەی خۆی بکاو واز لە مەکتەب بهێنێ. وات کرد حەسیبەش هەر خەریکی درومان و لێفکەچنین و کۆڵوانە هۆنینەوە بێ بۆ ژنان و کچانی گەڕەک. خۆشت ڕوود کردە وەزیفە و کارگەی شوم و بەدبەختی تۆ. ئەو کارگەیە کە دوو خوشکەکەت ئێستا و ئێستاش هیچ لە ڕیایی و بەڕەلایی و زوڵمی تێناگەن. مخابن هەزار مخابن
تۆی کچە کێویڵەی لیفکەچنی نێو چوار دیوارێ ڕزیوی بۆر لە سەرەتادا نەدەزانی چ گورگ و درندانێک خۆیان لەو دی و ئەو دیوارە ڕەنگا و ڕەنگانەدا حەشارداوە نەدەزانی گەر بتزانایە لە ناخدا هەرچی میهر و هەرچی برسێتی و هەوەس بوون لە نێو خۆتدا دەتخنکاندن ئاسکێک ئاسا زۆر تینو بۆ ئاو هەر بەس تەنها لە دوورەوە لە بوونی پیا و ڕەنگی ئۆتۆمبیل وردەبوویتەوە بام تا هەتایە بەسکێک تێر و بەدەبرسی بشمابانەوە چی بوو؟ تۆ ئێستا پەشیمانی زۆریش پەشیمان دڵشاد زۆر بوو دوای هەر کەڕەتێ نەختێ پارەی لە چنگت دەنا و دەیگوت دەتهێنم هەر ئەم خۆشی بە شاکری زەڕەنگەر و شەوکەتی مغازەچی ئاشنا کردی ئەو شەوکەتەی لە نرخی زێر و پارە و هەوە زیاتر هیچی لە مانای وەفا و میهر و خۆشەویستی نەدەزانی بێهودەیە تازە بەسەر چوو ئێستا دەشێ کەودەنترین پیا و خوێڕیترین پیاویشت پێ ڕازی نەبێ کێ بڕوای دەکرد ئەو لە شەڕێکە ئەو ڕووە جوانەت هێندە زوو بەسەر چێ کێ بڕوای دەکرد ئەو دوو خوشکەت گەر بۆ تەنها جارێکیش بێ دڵیان لێت بشکێ بەڵام ئەمڕۆ ئەوە تای بوو ئەوان بوویتەتە دۆزەخ باشیشە کەماون ئەوە تا ئەوە دوایین تنۆکە فرمێسکەکانی گیانتە و بۆ ئەوانی هەڵبڕێژە بەڵام نە مەگری بەسیش هێندە خەفەت لە ئازاری شاتە شاتی ئێوارەکەی ئەمڕۆ بخۆ نە مەگری هیچ پێویست ناکە دوای تۆ ئەوان هیچ ڕووزەردی و هیچ کڵۆڵی و ئازارێکیان نامێنێ خەڵکیش ئیتر ڕێزێکی زۆریان لێدەنێن ئەو کاتە هەموو سێسەرە مانگێکیش جارێ دەچن تەقاویتیەکە وەردەگرن و بەسەر خۆیانی دابەش دەکەن پارەی ماڵ چیتر بە هیچ گەشت و گەڕان و شمەکێکی نەفرەت لێکراوی تۆ بە خەسار ناچێ بێگومان کە شوشیان کرد ئیتر بە خاتون و خانم بان دەکرێن دەهەڵسە دەی بەس هێندە ئاوڕێ ئەو ڕق و تۆڕەیە بێهودەیە بۆ ڕابردوو بدەرەوە بەستیش هێندە بەسەر گوناه و یادگارەکانتدا بڕشێرەوە دەهەڵسە دەی ئەوە تا چەقۆی نێو قاپلەمەکە لێتەوە نزیکە هەڵیگرە هەمووی چەند چرکەیەک نابات و تەواو بەرەو دوایین ماڵی ئاسوودەی عمری خۆتت بەڕێدەخەن چەقۆکەت بە دەستێکی لەرزۆکەوە گرت وەک ئاسکێکی ترساوی پەلبەسراوی دەستی مردن هێنکە توێ کەوتبوو نوزە نوزی هەنسک و قوڵپی گریان وەک دەنگی گیاندارێکی نامۆی زۆر ماندوو بە ژوورەکەتدا بڵاو دەبەوە هێمنیەکەی دەخۆرپاند لە توێی فرمێسکەڕون و قەتیسەکانتەوە سەرنجت بڕیە ئاوێنە هەڵواسراوەکەی قەت دیوارەکە دەستت بە چەقۆکەوە لەرزی پێش ئەوەی چەقۆکە بچەقێنیتە دڵتەوە لە ئاوێنەکەوە خوێنی قەترانی خۆتت ڕێدیت ڕژا پێش ئەوەی لەگەڵ تیسکەی ئازاری گیان دەرچوونتدا بقیژێنیت گوێت لە قیژەی خۆت بوو وەک شێت بە سامناکیەوە لە هاڕژنتدا کامیاری براگچ کۆکەت بەتەنیشتەوە لە نێو نوێنەکەیدا وەک پشیلەیەکی نووست و ڕاچڵەکی سەرسامانە بەرامبەرت دەمی داچڕی چەقۆکەت لە دەست بەر بووەوە بەسەر کامیاردا نوشتایتەوە و بە چاوێکی پڕ فرمێسکەوە بە گیانێکی میهرەبانی پڕ لە تاسە و سەرگەردانیەوە چاوانی سەرسام و پرسۆسە و پرسیاریت لە ئامێزی خۆتدا حەشاردا گوڵاڵە کێویلەکانی کۆتەڵ کە پەنجەم بە زەنگی دەرگاکەوە دەنا هەمیشە ئەو بۆ خۆی دەها دەرگاکەی لێ دەکردمەوە کە گوێم هەڵدەخست هەستم دەکرد لە دوورەوە وەک پەپولەیەکی گەورە دەکەوتە ناو حەوشەکە دەنگی نەرمی هەنگاوەکانی خشەخشی کراسەکەی بە درێژایی حەوشە بۆن خۆشە ئەملاو ئەولا بە چیمەن ڕەنگا و ڕەنگەکەیان دەرونی پاراو دەکردمەوە خۆم ئامادە دەکرد پێی بڵێم ئێوارە باش شادان ئێوارە باش من لە بەردەم دەرگاکەیاندا زەردەخەنەم شەرمی لێ دەنیشت دەیگوت وەرە ژوورەوە لەو دیو دەرگاکەوە پێشم دەکەوت لە حەوشە باریکەکەیاندا لە شەرماننا بەڵام بۆ ئەوەی دڵنیا ببم
خۆم وا پیشان دەدا کە سەیری ڕێحانە و گوڵیلکە زەرد و سوورەکانی قەراق چیمەنەکەیان دەکەم. بە چرپە لێم دەپرسی: کێی لێیە؟ ئەویش بێ ئەوەی ئاورم لێ بداتەوە لە من سڵۆکتر دەیچرپاند. کەس، هەر دایکم. بەم وەڵامە ڕاهاتبوو. ئیتر بێ دڵ لە دڵدان بێ شەرمکردن بە پێپیلکە نزمەکەدا سەردەکەوتین و لە دەرگای دوودەری هۆڵەکەوە دەچووینە ژوورەوە. بەڵام ئەم جارەیان ئەو نازانێت کە منم لە دەرگا دەدەم. نازانێت کە لەم پاش عەسرە ناوەختەدا کێیە، چی کەسێکە لە دەرگا دەدا. هەرگیز بیری بۆ من ناچێت. لەوانەیە ئێستا وەک زۆربەی دەمە و عەسرانی ڕۆژانی جاران لە کونجێکی ژوورەکەیدا یان وەک عادەتی پێوەگرتە بوو لە ناو چیمەنەکەیاندا لەسەر ئەسکەملیە جۆڵانەیە سەوزەکەدا بە کراسێکی ئاودامان تەنکەوە دانیشت بێت و کتێب بخوێنێتەوە. لە ماندووی و غەمگینی خۆیدا خۆی لە بیستنی زەنگی دەرگاکە گێل بکات و لێگەڕێ دایکی یان سوعادی خوشکی بین و دەرگاکەم لێ بکەنەوە. باجی سوعاد خوشکی گەورەی وا بزانم بە 7 ساڵ بە 7 ساڵ لە خۆی گەورەتر بوو. ئاخ لەو ئێوارە نەکبەت و پڕ شوورەیە تەریق دەبمەوە، بەڵام خۆ ئێمە چاوەڕێی ئەوەمان هەرگیز نەدەکرد بە بیانووی دەرس خوێندن لە ژوورەکەی بنەبانی ماڵەکەیاندا هاتبووە سەر کۆشم. هەردوو دەستی توند کردبووە ملم و سنگی بەسەر و پۆتاکەلانەکەی نووساند بووم. هەردوو قاچیشی بەم لاو بەو لای کەلەکانمدا شۆڕ کردبەوە. لە ناکاو خڕەی مشتووی دەرگاکە هات، ڕای چڵەکاندین. باجی سوعاد بوو کە ئێمەی بینی سوور هەڵگەڕا، بەڵام هیچی نەوت. چاوی داخست و بە پەلە پرۆزێ دەرگاکەی لەسەرمان داخستەوە. من ئیتر لەو ڕۆژەوە گەر بمزانی باجی سوعاد لە ماڵەوەیە ئەوە بۆ سەردانێکی کورتیش بووایە نەدەچووم. تەنانەت ئەگەر بەڕێکەوتیش لە ماڵەکەیان بوومایە و باجی سوعاد بهاتایەتەوە بە هیچ شێوەیەک لە ڕووم نەدەهات چاوم لە ئاستی بەرز بکەمەوە. سیر دەبێ نەکا ئەم جارەیان باجی سوعاد خۆی بێت دەرگاکەم لێ بکاتەوە. دڵنیام دوای ئەو هەموو ساڵ و عەیامە درێژە دیمەنی ئەو ئێوارەیە وەرگ زرنگەی زەنگێکی کۆن کە لە کەنیسەی ئاوایەکی دوور دەنگ بداتەوە لە مێشکیدا زەنگ دەداتەوە. خۆ لەوانەشە کە چاوی پێم دەکەوێتەوە بەوەر بە چاوی خۆی نەکا. بەلایەوە زۆر سیر بێت دوای ئەو هەموو ساڵ و عەیامە زۆرە من وەک خێوێک یا فریشتەیەک پەیدا ببمەوە و دووبارە بێم لە زەنگی دەرگاکەیان بدەمەوە و پێی بڵێم ئێوارە باجی سوعاد سەیرە. نازانم شادان بە درێژایی ئەو ساڵانە لەو نامانەی بۆی دەناردم هەرگیز هەواڵی سوعادی خوشکی بووم نەدەنووسی. لە هیچ نامەیەکیدا نەمخوێندەوە بڵێ سوعادی شووی کرد. وەختێ خۆی دەگوت باجی سوعادم شوو ناکا. دوای ئەوەی دەستگیرانەکەی گیرا و لە سێدارە درا ئیتر دنیای لە پێش چاو ڕەش بوو. دەی پێویست ناکە، تەنیا چەند ساتێکی ترە، تەنیا چەند دەقیقەیەکی ترە و دەگەمە بەردەم ماڵەکەیان. هەواڵی باجی سوعاد تریفە، ئاسۆ، یەکەی براکانی کچە پورەکانی، هەواڵی هەموو کەسێکی لێ دەپرسم، هەواڵی چنوور، پەخشان، هەموو دەستە خوشکەکانی تریشی کە لە زانکۆ هاوپۆلمان بوون. ئەوانەی ئیرەیان بە ئەوینی پاک و پەلکە زێڕینەی ئێمە دەبرد. ئەوانەی خۆشیان دەویستین. ئاخ هەزار خۆزگە بۆ ساڵانی قوتابیەتیمان. خەونێک بوو، خەونێکی خۆش. هەموو دەمە و ئێوارەیەک کە دەوامی زانکۆ تەواو دەبوو ئێمە لە حەجمەت ئەوەی کە دەبوایە لە یەکتری جودا ببینەوە خەم و نیگارانیەکی قوڵ دای دەگرتین. بەڵام نا، شەو هێندە زوودا نەدەهات. هێشتا چەند سەعاتێکی دیکەشمان لە تریفەی خۆر، لە ڕووناکی، لە شەقام و پیاسە بەدەستەوە هەرما بوو. لە شەقامەکەی بەردەم زانکۆوە بە جووتە بەدەم پیاسە و قسەی خۆشەوە بەرەو کۆڵانە تەنگە بەرەکەی نزیک قوتابخانەی هەڵکەوت لێش دەوینەوە تا دەکەوتینە سەر چوارڕیانەکەی جادەی تویمەلیک. لەوێ وەش ئیتر دەور و بەرمان ڕەنگینتر، هەوا خۆشتر، دنیا جوانتر بوو. وردە وردە پیاسەمان خاوتر دەکردەوە. بەرەو شەقامە درێژەکەی ئیبراهیم پاشا ڕۆژێکیان بەبیرم دێ لەسەر سوچکەی ئیبراهیم پاشا ڕاوەستا بووین بە زەردەخەنەوە پێیوتم چەندم حەز دەکرد ئەو شەقامە درێژتر بووایە. گوتم بۆچی؟ گوتی بۆ ئەوەی پیاسەکانیشمان درێژتر بوونایە. ئیتر کە دەگەشتینە کۆتایی ئیبراهیم پاشا و گۆڕستانەکەمان بە تەواوەتی لێوە دیار دەکەوت
لە کۆڵانی تەنیشت مەعمەلی سەهۆڵەکە قەیرێکی دیکە ڕادەوەستای. خەمێکی تەنک دەنیشتە سەر ڕوخسارمان، وەک ئەوەی هەموو جارێک دوایین جار بێ کە خۆحافیزی لە یەکتر بکەین. لە کۆتاییشدا کە دەڕۆیی من هەر لە شوێنی خۆم ڕادەوەستاو بۆ ئەوەی لە دواوە ڕابیبینم بەلەنجەیەکی شیرینەوە سمتی بابدا و بە کۆڵانە هەورازەکەی خۆیاندا سەر بکەوێ. تا دەگەیشتە چوارەم دەرگا بەدەستە ڕاست دیوارێکی بلۆکچنی هەمیشە مەیلە و تەربوو، چەند لق و گەڵا و چڵێکی سەوز بە ئاستەم ملی باریکیان بەسەر دیوارەکەدا شۆڕ کردبووەوە. لە بەردەم دەرگا بۆ دوایین جار سەیرێکی دیکەی دەکردمەوە و وەژۆر دەکەوت. تۆ بڵێ ئەم دیمەنانە وەکو خۆیان، بەڵام دەی هەر تەنیا چەند ساتێکی ترە، چەند دەقیقەیەکی ترە، ئەوە تا دوای 5 ساڵ دەربەدەری و هەڵات و خان و بەکۆڵی، ئەوە تا وا سەر لە نوێ ئیبراهیم پاشا و مەعمەلی سەهۆڵەکە وە دیار دەکەونەوە، ئەوە تا بەخوا کە منیش گەلحۆ و ترسنۆک بووم. حەقیەتی ئەگەر بەبێ وەفاشم تێبگا، حەقیەتی ئاخر من لە ماوەی هەموو ئەو 5 ساڵەدا تەنیا یەک جار ئەوی زۆر بە پەلە و تەنگە تاویەوە توانیم بێمە ناو گەڕەکەکەی ئەوانەوە. نیوە شەوێکی تۆف و سەرما بوو، لە بیرمە کۆمەڵێک بەیان و بڵاوکراوەم پێبوو لەگەڵ 3-4 نامە بۆ دایکی شەهابەلوتە. دەبوایە بەیان و بڵاوکراوەکان بە دیوارەکانی ئیبراهیم پاشادا هەڵبواسم، نامەکانیش بگەیمە ماڵی شەهاب لە سابونکەران. نەمدەتوانی خۆم دوا بخەم، بەبیرم دێ تەنانەت لە ماڵی شەهابیش نەمتوانی تەنانەت دیژلەمەیەکیشیان لەلا بخۆمەوە. یەکسەر بە دیوی حەمامی ناڵیەوە کە لە چاو ڕێگای بەردەرکی سەرا چۆڵتر و خامۆشتر بوو، خۆم گەیاندەوە هاوڵە پێشمەرگەکانی ترم لە مەجید بەگ بۆ ئەوەی لەوێ هەمومان لە ماڵی باجی زلەیخا کۆ ببینەوە و خۆمان ئامادە بکەین کە لە کاتژمێری 1:30 شەو بەسەر ئەم نەسوورەکەدا بدەین. هەر چۆنێ بێ لە لای ئەو پێویست ناکە ئەم شێر و ڕێویانە بهێنمەوە. حەقیەتی لە نامەیەکیدا نووسی بووی، باش دەزانم تۆ 2 جاران دابەزی و تەناو شار، کەچی هیچ جارێک بە خەیاڵدا نهاتووە نەکبێی لە ماڵەوە سەرێکم لێ بدەی، بەڵکو تەنانەت لە سوچێکەوە تەلەفۆنێکیشم بۆ بکەی. هیچ نەبوایە بۆ ئەوەی کەمێک گوێم لە دەنگت بوایە. حەقیەتی هەرچی گازاندە و گلەیەکم لێ بکە. حەقیەتی سەرەڕای هەموو ئەمانەش ئەوە 2 ساڵی ڕەبەقە نەمتوانیوە هیچ نامەیەکی بۆ بنووسم. 2 ساڵی ڕەبەقی هەڵات و ئەم شاخە و ئەو شاخ. اینجا دوای ئەوەش پەراگەندە بوونم بە دیوی ئێراندا. ئەمانە نەک هەر ئەو، بەڵکو ناوی خۆشمی لە بربردبووە، بەڵام مخابن چی بکەم. دڵنیام شادان ئاگای لەوە نییە کە من لە ماوەی ئەم 2 ساڵەی دواییدا لە شاخەکانی سلێمانی دوور کەوتبوومەوە. وێرای هەموو تیپەکەمان هێزی حکوومەت جێگان پێ تەنگ کردین، بە گازی کیمیایی و تیارە و بۆم ڕاوەدویان ناین بەرەو دۆڵ و کێوەکانی لای بادینان. ئاگای لەوە نییە کە من لە ماوەی ئەم بۆمباران و شەڕ و شۆڕەی دواییدا 2 جاران بریندار کراوم. ئاگای لەوە نییە من لەم ماوەیەدا چه ئازار و ئەشکەنجە و ئاستەمێکی دۆزەخیم چەشتووە، چۆن هەمیشە لە گوند بە گوندی شاخ بە شاخی ئەم کوردستانەدا لە هەموو سات و چرکەیەکدا هەر بۆ ئەو گریاوم، هەر ناوی ئەوم لەسەر زار بووە. ئاگای لێ نییە چۆن بزانێ. سەیرە لە وڵاتی خۆشمانداین هیچ دەریا و سنوورێکیشمان لە نێواندا نییە، کەچی ناتوانین یەکتر ببینین، ناتوانین تەنانەت بە نامەش دەنگمان بگەینینە یەکتر. چ دۆزەخێکە. هەموو ئەو ڕۆژگارە سەختانە بەسەر چوون. ئێستاش ئەوە تا گەڕامەتەوە دیسانەوە لە سلێمانیم، ئەوە تا بەسەر ئەم شەقامە خامۆش و چۆڵەوە، بێ هیچ جەنتایەک، بێ هیچ بنە و بارگەیەک، بێ کەس و تەنیا، وەک ئەو زگورتێ لاوەکیانەی بۆ یەکەمین جار دێنە شارێک و لەو شارەدا هیچ کەس ناناسن. تەنیا چەپکێ گوڵاڵە کێویلەم پێیە، ئەو گوڵاڵە کێویلانەی کە هەمیشە شادان دڵێک و 1000 سەودا شەیدایان بوو. دەیگوت کەو گوڵاڵە کێویلانە دەبینم هەمیشە ڕۆژی گەشتەکەی کۆتەڵمە بیردێتەوە. ئەرێ کەی بوو؟ ئەو ڕۆژانەی بۆ یەکەمین جار یەکترمان ماچ کرد؟ دەزانم، بەڵام چ مانگێک بوو؟ وابزانم ساڵی 4 خوێندنمان بوو لە زانکۆ. دەما و عەسرێکی ڕۆژی هەینی بوو.
هەموو پۆلەکەمان پێکرا لەگەڵ چەند مامۆستایەکمان بە گەشتێکی بەهاری چووینە کۆتەڵ. کۆتەڵی پڕ لە کانی و چیمەن و چیا، کۆتەڵی پڕ لەم گوڵاڵە کێویانە، پڕ لە هەتاو، پڕ لە سەوزەگیا، ئێوارە دوای سەما و گۆرانی، دوای خواردن و خواردنەوەیەکی خۆش، هەر جووتێک هەر کوڕ و کچێک بەرەو بندرەختێک ڕۆیشتن. من و شادانیش بەدەم پیاسەوە لاماندایە سەر گوێبارێک کە گەشتینە قەراغ گوێبارێک لە ناو سەوزاییەکەدا ئیستێکم کرد و دانیشتامەوە. چەپکێک گوڵاڵە کێویلەم دەستکەنە کرد و بە دڵێکی لەرزووکەوە بەرەو ڕووی چووم. لەو دەمەدا شادان وەک ئەوەی کە من ڕۆحم هەموو بوونم لەناو ئەو چەپکە گوڵاڵە کێویلەیەدا دەستکەنە کردبێ، بە نیگایەکی گەرمی پڕ لە شەرم و سۆزەوە سەیری ئەو گوڵاڵە کێویلانەی ناو دەستی کردم. منیش لەسەرەخۆ کەمێک شەرمن بە دەنگێکی پڕ لە سۆزەوە پێم وت: ئەم گوڵاڵە کێویلانەم بۆ تۆ دەستکەنە کردن شادان. هێشتا باوەشم پێدا نەکردبوو پێکەنی. بازوەکانی ئاڵان دەملم و گوتی: گیان. ئیتر شادان لەو ڕۆژەوە عەشقی گوڵاڵە کێویلە لە کەلەیدا. بەیەکەوە چوو بایناتە هەر گەشتێک هەر پیاسەیەک بەبێ چنینی چەپکێ گوڵاڵە کێویلە نەدەگەڕاینەوە. ساڵانێکی زۆرە گوڵاڵە کێویلەمان بەیەکەوە نەچنیوە. ساڵانێکی زۆرە گوڵاڵە کێویلەمان بەیەکەوە بوون نەکردووە. بەڵام نا، ئەوە تا تەنیا چەند ساتێکی دیکەیە و تەواو. ئێستا هەرکە ئەم گوڵاڵە کێویلانەی دەستم بدەبینێ دەگەشێتەوە تەنانەت تاڵی و ناخۆشی و دەردەسەری هەموو ئەو چەند ساڵانەشی بیر دەچێتەوە. دڵنیام لەو ساتەدا یەکسەر دەکەوێتەوە یادی ئەو ئێوارەیەی بۆ دوایین جار لە دوایین ساتەکانی خواحافیزیدا بەڕێی دەکردم. دڵۆپە فرمێسکی دروشت و ڕوون لە چاوەکانیدا قەتیس مابوون. وتی: بڕۆ دڵ لە دڵ مەدە. وتم: دەترسم. وتی: لە چی؟ وتم: لەوەی کە یەکتری نەبینینەوە. وتی: دڵنیابە ساڵێکی ترە منیش کە خوێندنەکەم تەواو دەکەم شاخ ڕێگامە. ئەوە تا ئەمە شەقامەکەی ئیبراهیم پاشایە، ئەو شەقامەی کە هەمیشە جێگای جوان و پیاسە و پێکەنینمان بوو. سەیرە، زۆر سەیرە. ئەم ناوە هیچی نەگۆڕاوە، هەبەک خۆیەتی. ئالێرەوە کە پێنج دەکەیتەوە لەم خەستەخانەیەدا شیریان دەبەشیەوە سەر مناڵان. ئیتر لەمەوە خەڵک هەر پێی دەڵێن خەستەخانەی شیرەکە. ئەوە تا ئەمەش چایخانەکەیە. هەموو جارێ لەم چایخانەیەوە تەلەفۆنم بۆ ماڵەوەیان دەکرد. هەرێ ژمارەی تەلەفۆنەکەیان چەند بوو؟ 2104. بەڵام نا تەلەفۆنیان بۆ ناکەم، بۆ ئەوەی ئەم گەڕانەوە کت و پڕام لە ناکاو بێ، شتێکی چاوەڕوان نەکراو بێ، ببێتە مایە شاگەشکەبوونی هەمویان. ئێستا بێگومان هەر یەکێکیان کە دێت و دەرگاکەم لێ دەکاتەوە واقی وەردەمێنێ تەحەپەسێ خۆ لەوانەشە کە دەمبینن لە سەرەتادا هەر نەشم ناسنەوە. بەڵام ئیتر ئەوەی خۆشە کە دەچمە ژوورەوە و دەگەمە ناو ساڵۆنەکەیان. ئیتر کە خۆش دەبێتە هەرا. یەکێک پێم دەڵێ لاواز بووی، ئەوی تر دەڵێ نە قەڵاو بووە. دڵنیام جارێ هێشتا هەر لە ناو حەوشەکەیاندام یەکەی برابچکۆڵەکانی خوشکەکانی دایکی باوکی لە دەورمدا ئاڵێن و پرسیارم لێ دەکەن. منیش لەو ساتەدا کە لە شڵەژان و شاگەشکەبوونی خۆمدا لەوانەیە زمانم تێک بەئاڵێ و نەتوانم هیچ شتێک بڵێم، هەر پێ بکەنم. ئاخر لەکوێوە دەست پێ بکەم؟ چ بڵێم؟ لە کورتی دەیبڕێنمەوە. دڵێم شەو ڕۆژێکە لەژێر پشکنین و تەحقیق و تەحقیقاتکاریدا بووم، تازە بەڕەلایان کردم. یەکسەر هاتم بۆ لای ئێوە. لە ئێوە زیاتر هیچ کەس و کارێکی دیکەم نییە. ئیتر دایک و باوکی شادان یەکسەر تێدەگەن پێویست ناکا قسەی تر بکەم. هەر چۆنێ بێ خۆم وانیشان نادەم کە لە دەست ژیانی پێشمەرگەی ئەو چەند ساڵم هیلاک و بێزار بوویمە. باسی ئەوە ناکەم کە ورە و باوەڕی ژیانی پێشمەرگایەتیم نەماوە. ناڵێم باوەڕم چیتر بەو حەزبە سیاسیانە نەماوە و بۆیە تەسلیم بوومەتەوە. نە، تەنانەت باسی ئەوەشیان لەلا ناکەم کە بەر گازی کیمیاویەکە کەوتوم و لەگەڵ سەدان پێشمەرگەی تر و هەزاران خەڵکی برینداری تر ڕاگوێزراومەتەوە نەخۆشخانەی تاران و 3 مانگان بە نەخۆشی و برینداری لە نەخۆشخانەی تاران ماومەتەوە.
اینجا دوای ئەوەش 4 مانگی ڕەبەق بە پەناهەندەیی بێ پارە و پول بێ کەس بێ ئەنوا لە ئوردوگای سمنان گیانی کوولەمەرگی و دەردەسەرین بەسەر بردووە. نە لە بەردەم دایک و باوک و براکانی باسی ئەم شتانە ناگێڕمەوە، دەڵێم تەنیا ساچمەیەکی بچووک بوو لە شەڕەکەی دەشتی بادینان بەر قۆڵنجی چەپم کەوت و تەواو. ئیتر لەبەر ئەوە ئێستاش چیتر ناتوانم چەک هەڵبگرم بۆیە گەڕامەتەوە. هەروە دەڵێم پێویست ناکە قسەی تر بکەم و درێژەی بدەمێ. تەنانەت ئەگەر پرسیاری ماڵەوەمان و دایک و باوکیمیشیان پرسی ئیتر خۆیان ئاگاداری وەزعی ئەحلابجە هەن، دەزانن چ خەبەرە. بە هیچ شێوەیەک باسی ئەوە ناکەم کە ورد و درشتی ماڵەوەمان گەورە و بچووک بەر بۆمبی گازە کیمیاویەکە کەوتون و مردوون. نە نامەوێت کە ئەم چەند ساتە کورت و خۆشە پڕ ئاسوودەیە لە ناکاو بشێوێن و دڵی هەمویان پڕ بکەم لە حەجمەت و ماتەم و نسکۆ. نە ئەگەر پرسیاری ماڵەوەم لێ بکەن دەڵێم باشن ئەو تاوان لە هەمەدان لە ماڵە خزمێکی باوکم. فرمێسکەکانی چاوم سڵیەوە و پەنجەم لەسەر زەنگی دەرگاکە لابرد. زەنگی دەرگاکە لە ناو حەوشەکەدا دەنگی دایەوە. هێندەی پێ نەچوو کە گوێم هەڵخست تەپە تەپێکی هێور و لەسرە خۆی چەند هەنگاوێکم کەوتە بەرگوێ. بەڵام سیر بوو لە دەنگی پێی ئینسان نەدەچوو. نزیکتر دەکەوتەوە و گەشتە پشت دەرگاکە کە سەرنجمدا دیتم دەرگاکە هەر لە خۆیەوە یەک دروست کرابەوە. لە ناکاو جیڕەیەکی بە ئاستەم و کورتی لێوە هەڵسا. دەرگاکە وردە زیاتر دەکرایەوە کەچی هیچ کەسێکیشی لێوە دەرنەدەکەوت. ترسام کە چاوم داگرتە خوارەوە پشیلەیەک تەنیا سەر و ملی هێنا بووە دەرەوە. چاوێکی بە تەواوەتی کوێر بوو، چاوەکەی تریشی تۆپەڵێ جیق و کێمی خوێناوی پێوە هاتبووە خوارەوە. سڵەمامەوە ترسام بەدەستی ڕاستم دەرگاکەم بەلای ژوورەوەدا پاڵ خست و یەکسەر بەسەر پێپلیکانەکەدا سەرکەوتم. بێ ئەوەی لە دەست خۆم بێ بە پرتاو خۆم کردە ژوورەوە. لە ناو حەوشەکەدا دیتم پیرەژنێک کاژەلاک سپی دەست بە گۆچانێکی خوارەوە بەرەو ڕووم دەهات. پیرێژنەکە سەر تا پای جلوبەرگی ڕەشپۆش پەڵەی پیسی ڕەشانەوە و شۆربا بەسەر دامێنیەوە بوو. من کە سەیری ئادگار و دەم و لێوی ئەو پیرێژنەم دەکرد هەستم دەکرد ئەو پیرێژنەم چەند ساڵێک پێش ئێستا لە شوێنێکی دیکەدا یا لە خەونێکدا دیوە. بەڵام من لە تاو شڵەژان و هەترەشچوونی خۆمدا بیرم شێوە نەمدەتوانی بە بیر خۆمی بێنمەوە. پیرێژنەکە لە ناوەڕاستی حەوشەکەدا لە ناکاو ڕاوەستا یەکسەر گۆچانە خوارەکەی بەرەو سنگم بەرز کردەوە. بە دەنگێکی وەک دەنگی کوندەپەپ و شتێکی وت تێی نەگەشتم، بەڵام سەرتاپای ڕۆحم لەگەڵی داچڵێکی ترسام کشامەوە. لە ناو حەوشەکەدا سرم سوورما بوو. پاشان پیرێژنەکە دیسانەوە بە هەمان شێوە، بەڵام ئەم جارەیان زۆر تند و تۆڕەتر هەمان شتی دووبارە کردەوە. یەکسەر تێگەشتم. لاڵە لە ناو دەرگاکە ڕاوەستا بووم بە حەپە ساڵیەوە سەیری ژوورەوەم دەکرد. ناو چیمەنەکە جۆڵانەیەکی لاخواری لێبوو بە زنجیرێکی ژەنگاوی درێژ شۆر ببەوە. ئارام ئارام جیڕەی دەهات و دەهەژایەوە، جیڕەیەکی تەنیا کەساس و غەمگینی لێوە دەهات. لەبەر خۆشیەوە مەنجەڵێکی گەورەی ڕەشی کوڵاندنی دانوڵە لیقاوێکی سپی پیسی پێدا ڕژا بوو قەڵب کرابەوە. مێش و مەگەستەی وەرهاتبوو. مێشکم خەریک بوو شەقی دەبرد. دەمویست هەر چۆنێ بێ سوراغی شادان لەو پیرێژنە بکەم، بەڵام لەو کاتەدا نازانم چ شتێک بوو وای لێ دەکردم لە بەرامبەر ئەو پیرێژنەدا هەست بە شەرمەزاریەکی زۆر بکەم، لەوەی تەنانەت هەر ناوی شادانیش بێنم. ناچار ئیشارەتێکم بۆی کرد کە دەمەوێ هەواڵی باوکی شادان بپرسم. لە وەڵامدا لە هەمان شوێنی خۆیەوە بڵمە بڵم و غەلبە غەلبێکی دیکەی کرد و یەک دوو جاران گۆچانە خوارەکەی بەرەو ئاسمان ڕاوەشاند. دەیویست تێم بگەینێ و دەمویست تێی بگەم نەمان دەتوانی. دەمویست تێی بگەینم و دەیویست تێم بگات نەمان دەتوانی. هەرچەندی دەم کرد دەنگم لە قورگم دەرنەدەهات کە پێی بڵێم شادان کوا شادان. لە ناکاو دیسانەوە گۆچانە خوارەکەی لە ڕووم بەرز کردەوە. وەک خوگرتووەک دەمی کەفی کرد. بە ئازار و زەحمەتەوە هەوڵی دەدا شتێک بڵێ، تێی نەدەگەشتم. اینجا پاشان وەک ئەوەی بگری وتی ڕاغ. من حەپەسا بووم. سەیرم دەکرد
ئەویش تابڵەی گرژ و تند و تووڕە گۆچانە خوارەکەی دیسان بە ئیشارەتی ئەوەی دەرم بکا و هەڕەشەم لێ بکا ڕۆ و سنگم ڕاوەشاند و قیڕاندی ڕاغ ڕاغ لە ترسان خەریک بوو شێت دەبووم لە ناو دەرگاکەوە پشتا و پشت کشامەوە پێم تێک ئاڵا کەوتمە سەر سەکۆی بەردەرگاکە بە حەپەساوی و زەبوونیەوە تەماشام دەکرد گۆچانە خوارەکەی بۆ دوایین جار بەسەر سەرمدا بەرز کردەوە وەک دەرم بکات و تانەیەکم لێ بدا قیژاندی ڕاغ دەرگاکەی لە ڕوومدا خستەوە لە پشت دەرگا ساردەکەوە دەرکرا و دڵم خەریک بوو شەقی دەبرد نەمدەتوانی بگریم بە دڵێکی پڕ لە حەژمەت بە ویجدانێکی بریندارەوە گوڵە کێویلەکانم لەسەر سەکۆی بەردەرگاکە دانا بێ ئەوەی بتوانم سەیری هیچ شتێ بکەم پاشە و پاش کشامەوە پاریس 1988 باڕەکە زۆر تەنگ و نوتەک و تاریک بوو بنمیچەکەی وەک بنمیچی تارماوی ئەشکەوتێکی کۆن کە شەوێ لە شەوان لە خەون دیبووم ڕەش هەڵگەڕا بوو دیوارە بە تاق و دەلاقە نەخشێنراوەکانی ڕزی و پردرزی گەورە هەمیشە بۆنێکی ناخۆش لە پاش ماوەی ڕەشانەوە و بەڵغەم و خواردەمەنیە بۆ گەنبووەکانی پەنا دیوارە بە چڵک بۆرەکان دەهات ڕۆژناییەکی مەیلە و شین کز کز لە گڵۆپە چووکەڵە هەڵواسراوەکانەوە دەپڕژایە سەر مێز و کورسی و دەم و چاوە بەخەم ماندووەکان ڕۆژناییەکە لە توێی دووکەڵە جگەرەکانەوە نەیدەتوانی بە تەواوەتی تاریکەکە ببڕێ و ئەم ناوە تەواو ڕووناک بکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەم و چاوەکان بەڕوونی دیار بوون کە لێیان وردەبوومەوە دەم و چاوی کرێکار شۆفێر قوتابی سەرسەری ئەفەندیە تەقاویتەکان پاش ماوەی غەم و تۆز و شەکەتیەکی زۆری ئەو ڕۆژە هێشتا بە سیماوە هەرما بوو چاوانیشیان چاوانی ڕوون و بریسکەداریان هەمیشە قەهر و بێزاریەکی هێندە جوانیان تێدا دەدرەوشایەوە کە هەرگیز تاریکەکە نەیدەتوانی بیشارێتەوە سیر بوو ئەم خەفەت و خەمناکە بێسەر و شوێنە چی بوو کە هەمیشە دای دەگرتم هەر لەو ساوەی کە دەهاتن دادەنیشتن وەک گوڵ پێش ئەوەی زریانێ هەڵکا پەژموردە و سیز گەڵاکانی خۆی هەڵبوەرێنێ ئەوانیشی واهی وەک ئەوەی پێشتر بە ماتەم و پرسەیەکی نوێیان زانی بێ هەمیشە کە دەهاتن دادەنیشتن حەسرەت و قەهر و غەمگینیەکی زۆر لەسەر ڕوویان کۆ ببەوە جار جاریش لە ناکاو کاتی ڕۆیشتنان کاتێ یەکێک دەگەیشتە تینی پەرداغێکی بە حەسرەتەوە بەسەر خۆی دەشکاند گەلێک ئێواران شەڕ و ئاژاوەی زۆر پڕژاوەشی تێدا ڕوودەدا من ئەگەر برادرانی شارەکەی خۆم لێرە بوونایە لەوانەیە بیان گوتایە کە ئەم باڕە پیس و پڕژاوەیە قەت شیاوی ئەوە نییە موچەخۆرێکی وەک من گشت ئێوارەیەک ڕووی تێبکا و تێیدا دانیشێ بەڵام من خۆشم نازانم بۆچی لەوەتەی غەریب کەوتوم و هاتوومەتە ئەم شارە هەر لەم باڕەدا ئۆقرەم گرتبوو دڵم تەنیا بەم باڕە دەکرایەوە تەنانەت ئێستش سەیرە ئەمە لەوانەیە خۆشەویستی و هاوڕێیەتی برادەرە خەمخوارەکەم بێ کە تا ئێستش هەر پەلکێشی ئەوێم دەکا تەوا وەک ئاشقێکی بە کۆنە جێژوان پەرۆشی لێ کردوم من ئەم ئێوارەیەش تەبای جاران بە هەمان مگێز و تاسەی جارانمەوە خۆم خزاندە باڕەکەوە و چووم لەسەر کورسێک دانیشتم بە هەمان ئەو بێدەنگەی کە پێی ڕاهات بووم بە بێدەنگی هەر موچەخۆرێکی زگورتی و غەریب لە شارێکی قەرەباڵغدا کەوتمە وردبوونەوە و سەرنجادان لە دانیشتوانی سەرکورسی و ئەو دوو مێزەکان بەڵام داخ دیسانەوە کەسێ نەبوو ئەو هاوڕێیەی جاران نائاسا دەستی بە خەیرهاتنم بۆ هەڵببڕێ و شەرمی نامۆییم پێ بشکێنێ کەسێ نەبوو جگەرەیەکم پێشکەش بکە تەواو وەک ئەو هەستی تەنیایی و بێهەوڵیم کپ بکاتەوە نەبوو من لەم باڕەدا تاقە کەسێ بووم کە هەست بە زگاری و بێهاوڵی و نامۆیی بکەم
بەڵام چاوم هەردەگێڕا چاوم ورد بە دەم و چاوەکاندا بە دوای ئەو هاوڕێ خەم خوارەدا دەگێڕا بەڵام ئەمە خۆیەکە چاوم پێ بکەوێتەوە و بێت لە لامدا نەختێ دانیشێ باری زگاری و خەم و خەریبیم نەختێ سوکترکە من ئەم ئێوارەیە کاتێک چووم و دانیشتم هەرکە دانیشتم و دانەنیشتم چاوم بە کابرایە کەوت گەنجێکی نەختێک بە نێو ساڵ کەوتووی پاڵتۆ بە پینە و بە چڵک بۆر بوو لەوە دەچوو پاشماوەی ئەشکەنجەیەکی زۆر یان ئازار و ئەزیەتێکی ڕۆحی هێشتا لە گیانی هەر مابێتەوە لە دوورەوە تەنها و مەلول ئانیشکی بەسەر مێزێک دادا بوو برینێکی دزێوی قەبەش کە زێتر لە پاشماوەی شوێن سووتانێک دەچوو بەلا چەناگەیەوە تا ملی داکشا بوو ئەو برینە یەک سەڵەف برینی سەرپشتی پیاوێکی دیکەی بیرهێنامەوە کە 19 ساڵ پێش ئێستا بە مناڵەی لە گوندەکەماندا دیبووم دەیان گوت داڵ ئەو شەبەقە برینەی لەسەر پشتی هەڵڕنیوە من لە سەرەتادا دوودڵ بووم لەوەی کە ئەمە هاوڕێ خەمخوارەکەی خۆم بێ بەڵام کە چێتر لە ڕەنگ و ڕوخساری وردبوومەوە بە تەواوەتی ئەرخەیان بووم کە ڕاستە ئەم کابرایە هەمان ئەو هاوڕێ خەمخوارەی خۆمە کە جاران بەو هەموو ڕێک پوچی و ویقارەی خۆیەوە لێرە دەمدی ڕاستیەکەیشی هاوڕێکەم زۆر گۆڕا بوو برست لێ برا و پەرپود زۆریش ماندوو سەر و قژی کە جاران بەنیانیەوە تەوالێت دەکران ئێستا تێک چڕژا و بێ خزمەت و بژ بوون بە پێچەوانەی پاکی و تەمیزیەکەی جارانیشەوە بوون ڕەشانەوەیەکی ناخۆشی لێدەهات پاشماوەی شلەی بامیە بە ڕیش و یەخەیەوە دیار بوو چەند مێشێک تێی وەرهات بوون بەسەر سەریەوە گیزە گیزیان بوو هاوڕێکەم پێش ئەوەی کە بێت بۆ ئێرە دیار بوو لە باڕێکی دیکەدا زۆری خواردبەوە تەواو سەرخۆش ببوو لەسەر مێزەکەی خۆیدا بەلادا دەهات تەنانەت توانای دەرکردنی مێشەکانی دەوری خۆشی نەما بوو کەی بوو بۆ دوجار ئەم هاوڕێی خۆمم لێرە بینی بەڵێ ئێوارەیەکی سارد و بەغوبار زەرد بوو ئەو ئێوارەیە تازە یەکەم پەڵە هەوری تەڵخی زستان بە ئاسماندا ڕادەبرد بە تەپ و تۆز هەر وەک ساڵانێکی زۆر بێدای نەکرد و بێدای کرد منیش لە ژوورەوە ڕا لەو دی و پەنجەرەی بە شەونم لێڵەی بارەکەوە سەرنجم بڕی بووە سەر شەقامەکە 5-6 کامیۆن و زیلی سەربازی بەسەر جادەکەوە لە دوای یەکتر ڕەت دەبوون و لەژێر بارانەکەدا هێور دەشوران ڕێبوارانی بەربارانەکەش هەبوو بە چەتر هەش بوو بێ چەتر هەبوو بە تەنیا هەش بوو جووتەنی بەپەلە لەسەر شەقام و شۆستەکانەوە بۆ خۆداڵدەدان ڕایان دەکرد لە دڵی خۆمدا دەمگوت وەختی بارانان ڕێبوارانی پەست و خەمناک زۆرتر دەغزێنە مەیخانانەوە هێندەی پێ نەچوو دوای ئەوەی کە 1-2 ڕێبوار وە ژوورێ کەوتن هاوڕێکەم وە دیار کەوت بە هەمان ئەو هەنگاوانانە لەسەر خۆ پڕهەیبەتەی کە تەواوی مانای شکوداری و مێرخاسی دەبەخشی بە هەمان ئەو سیماگەش و پڕخەمخواری و دڵسۆزیەی کە هەمیشە لەسەر دەم و چاویدا دەردەکەوت هات لەسەر کورسیەکدا بە دەوری مێزی هاوڕێیانی خۆیدا دانیشت هاوڕێکانیشی بە هەمان ئەو لەبەر هەڵسانەوە و ڕێزگرتنە پڕمانایەی کە هەمیشە لە ڕاست ئەودا پێ ڕاهات بوون بەخێرهاتنیان کرد و جگەریان بۆ ڕاگرت اینجا چارەکێک عەرەقیشیان بۆ بانگ کرد و کەوتنە قسە و باسی خۆیان ئەفسوس ئیتر کابرا لەو ڕۆژەوە چیدی ڕووی نەکردە ئەو بارە من لە هەموو ئەو شارەدا دڵم تەنها بەم هاوڕێیەم خۆش بوو کە لەم دوایەدا جار لای دەکردەوە سەر مێزەکەی من و بۆ یەکتر دەدوین ڕاستیەکەیشی من تەنیا لەم ماوەی بێ ئەویدا هەستم بەو زگاریەی خۆم کرد کە ئێواران لەم شارە غەریبەدا چەند هەز بە تەنیایی و سوگواری و خەم دەکەم بەس لەم ماوەیەشدا لەوە تێگەیشتم کە ئەم شارە چەندە چۆڵە و چەندە زیز و چەندیش خەمناک بەڵام من بەم هەستی تەنیایی و بێ هاوڵیشەوە بە درێژایی ئەو هەموو مانگە هەر لە چاوە کوورەییدا بووم گشت ئێوارەیەک وەک چاوەڕێی ئازیزترین کەسی عومرم بکەم دەچووم بە نیگەرانی و تاسەیەکی زۆرەوە لە پشت مێزێکدا دەنیشتم چاوم دەبڕیە دەرگای بارەکە ئەم ئێوارەیە کاتی ئەو هاوڕێ شکۆمەند و ڕێک پۆش و سەرازایە جارانم ئاوەها زەبوون و گۆشەگیر و تێکچکاو بینی باوەڕم بە چاوی خۆم نەکرد
سیر بوو مەیخانەکە هەمان مەیخانەکەی جاران بوو هاوڕێکانی هەمان هاوڕێکانی جاران بوون بۆچی ئەم جارە وا بە مەلولی و سەرکەزیەوە دانیشت بوو بۆ چاوڕێکانی وەک ئەوەی بێزی لێ بکەنەوە دوورە پەرێز خۆیان لەناو هەمان لاقرتەی جارانیاندا بەو نیگا بێزەوەر و کەمیشەوە دەیان ڕوانیە ئەم بۆچی سیر بوو چاوەکانی ئەم کەڵەمێردە کە جاران گەش و پاک و ڕوون بوون ئێستا خەمناک بە قوڵدا چوو بوون هەرگیز لەو چاوانەیان نەدەکرد کە جاران سەربڵندی و بەختەوەریان تێدا دەدرەوشایەوە ئێستا زیاتر لە چاوانی مرۆڤێکی ڕیسوا و ئەتک پێکراو دەچوون ئاخ من وابزانم ئیتر لەم ئێوارەیە بەم لاوە ببڕای ببڕ ناتوانم چیتر ڕوو بکەمەوە ئەم بارە لە هەر یاگە و شوێنێکیش ئەم هاوڕێ چاک و خەمخوارەی خۆم ببینمەوە فیگاریەکی قوڵ دام دەگرێ و دڵیشم شەق دەبا 1982 کۆتایی